ناوی کتێب غرورەکانی کچێک، نووسینی سەبا ئەحمەد، مونتاژ و بەرگ ئومێد محەممەد، تیراژ 750 دانە، چاپخانە تەوار، چاپی یەکەم 2009، ژمارەی سپاردن 1713 ساڵی 2009 پێدراوە لە بڵاوکراوەکانی یەکێتی ژنانی کوردستان سنجیرە 42. ئامادەکردنی کارزانچیایی، خوێندنەوەی ژینە، تۆمارکردنی ئاواتکوێستانی، مونتاژ ئەنوەر ئەحمەد، بەرواری 5/7/2010. شەونامەکانی عاشق زادێک. لەگەڵ کردنەوەی پەنجەرەکەدا هەوایەکی تیژتر لە دەمەگوێزان خۆی بە ڕوخسارمدا کێشا. ئەم زوقمە خەڵکی زۆر هەراسان کردووە، بەڵام نازانم بۆچی هەرگیز لەو سەرمایە بێزار نابم و هەرگیز بیر لە بەهاری سیحراوی ناکەمەوە. ئەم شارە سەد هێندەی تر گڵۆب بە دارتێلەکانیەوە هەڵواسێت، هێندەی ڕووناکی مۆمێک ڕووناکی ناکاتەوە. کاتێک کە تاریکیم ئەدی لەگەڵ سەرما و گەڵا و حەسرەتێکی ناهومێدانی ئەم شارەدا خۆیان دەکەن بە ژووردا، ئیدی دەکەوتمە سەر نووسینی شەونامەکان. زۆر سەیرم پێدەهات. ئەمە چەندین ساڵە تا بەرەبەیان مندا دەنووسم، هەر بەو شەوەش کۆڵان بە کۆڵان بە شاردا بڵاویان دەکەمەوە، بە دیواری شەقامەکاندا هەڵیان دەواسم، تا هەنووکەش گوێم لە کەسێک نەبوو تەنها بە ئاماژەیەکیش باسییان بکات کە چێشتەنگاویشم لێدێ. بۆ ئاگاداربوونم لە شەونامەکان کۆڵان بە کۆڵانی شارتەی دەکەم. سەیرە هەرۆک خۆیان بە دیواری شەقامەکانەوە هەڵواسراون، لە کۆڵانەکانیشدا پەرش و بڵاون، کەچی جێی چاوێک یان پەنجەیەکیان لەسەر نییە کە خوێنرا بنەوە. لەم بازاڕە چەنجاڵەدا زۆر کەسم ئەدی، ئەو پیاوانم ئەدی کە تەسبیحەکەی دەستیان پڕ بوو لە زریکەی ژن و ئەو پیاوانی قاچیان بۆنی شەقی ژنەکانیان لێدەهات. ئەو کوڕانم ئەدی چاویان پڕ بوو لە فێڵ و لێویان زەردەخنەیەکی درۆزنی لەسەر بوو بۆ خۆشەویستەکانیان. ئەو برایانم ئەدی کە خەنجەرەکانیان بوونی خوێنی بێگوناهی خوشکەکانیانی پێوە بوو. ئەو پیاوانم ئەدی کە سمێڵ و ڕێژیان و لولەی چەکەکانیان دووکەڵی ژن و خوشک و کچ و کوشتنی لێ هەڵەستا. ئەمدین بێ گوێدانە ئەو پەڕە ڕەنگە و ڕەنگانەی کە ڕژاونەتە سەر شەقامەکان بە حەسرەتەوە چاو لە ڕێی ڕێبوارێکن، تونێکی هەست و سۆزی تیاما بێ چاوێک بەو زریکانەدا بەخشێنێت، هەنگاویان هەڵێ ئەهێنا و قاچیان بە چاوی شەونامەکاندا ئەنا. بە چاوی خۆم دیم مامۆستایەکی لاو لە ناوەڕاستی شەقامەکەدا دەستی لە لووتیا دەرهێنا و سڕی بە شەونامەکانی دیوارەکەدا. پیاوێکی ترم دی تۆزی قۆنەرەکانی بە شەونامەیەکی ناو کۆڵانێکدا سڕی. ژنە عەبابەسەرەکانیشم ئەدی وەک کێلێکی ڕەش پۆشی غەریب، وەک قەلە ڕەشێکی غەمبار بە شەقامەکاندا گوزەریان دەکرد. لە سیمای هەریەکەیاندا هەزاران چیرۆکی دۆڕانی تەمەنێکی بێمروەتت ئەخوێندەوە. ئەو ژنەم ئەدی کە دووکان بە دووکان و ماڵ بە ماڵ بۆ دینارێک یا بۆ پەرداخێک شەکر دەگەڕا تا ڕێگا لە کوڕەتاقانەکەی بگرێت، نەبێتە چەکدار و سووک و ئاسان ناوی لە بووندا بسڕێتەوە، بەویش بوترێت وەجاخ کوێر. ئەو ژنەمدی شەونامەیەکی هەڵگرت و داوای لە باقلە فرۆشێک کرد کەوچکێک باقلەی بەخێر بکاتە سەر شەونامەکە. شەونامەکان ژیانی منیان بە جۆرێک گۆڕی کە هەرگیز لەو کچانی کۆڵانم نەدەکرد، چونکە هەر خۆم دەمنووسین و هەر خۆشم دەمخوێندنەوە. شەوانم بە دیار شەونامەکانەوە ڕۆژ دەکردەوە، ڕۆژیش بە شوێنیاندا وێڵ بووم. من هیچ کچێکی کەم نەدەناسی وەک من نەکبەت و وەک من ئازاد. گەر مرۆڤ نەکبەت نەبێ چی داوە لە ئازادی، چی داوە لە خەمی گەڕەک. من هێندە شەوانە لە پاڵ دیواری ماڵە دراوستێ و گوێسەبانە و کەلاوەکاندا گوێم لێ دەگرتن تا بوومە ئاشنای هەموو خەمی گەڕەک و هۆگریان بووم. نەشم دەتوانی خۆمیان لێ بدزمەوە بۆ خۆم قوتار بم. ڕەنگە هۆی ئەوە بوو بێت من هەرگیز نازانم کچی چ بوونەوەریەکم وا خوڵقاوم. هەندێ لە خەڵکی گەڕەک دەیانگوت لەم کلاوەیەدا سەگێک ترەکیوە و کۆمەڵێک بێچووی بووە،
شەوێک لە شەوە ساردەکانی زستان مناڵێکیان بە پەتوویەکەوە فڕێداوەتە ناو بێت شۆسەکەکان. خەڵکانی گەڕەک گویان لە گریانی ئەو ساوایە بووە لەو شەوەدا، بەڵام بەڕۆژ هاتوونەتە کەلاوەکەوە و کە دیویانە مناڵێکی فڕێدراوی دان پیانەنراوە، کەس نەیتوانیوە خۆی بکاتە خاوەنی. مناڵێک بانەوەی مرۆڤیش بێ، گرنگ ئەوەیە دان پیانەنراوە، بێناسنامەیە، بەڵام سەگەکە لەگەڵ بێچووەکانی خۆیدا بەخێوی کردووە. من بڕوای تەواوم بە چیرۆکەکە نەبوو، بەڵام زۆر جاریش ئەکەوتمە گومانەوە، چونکە هەستی بۆنکردن و وەفام لە مرۆڤەکانی کە زیاتر بوو وەک هەستی سەگێک. من خۆم دەمزانی ئەو بەسەرهاتە ڕەنگە درۆیەکی ڕوود بێت، چونکە بەوەندەی بیرم بێت وەک زستان تەنها و وەک ڕەشەبا ئازاد بووم، کەچی زۆر جار تارمایی ئەو ژنەم دێتە بەرچاو کە سەر تاپای لە عەبا و پەچەی ڕەش هەڵکێشا بوو، تەنها تروسکەی چاوەکانیم ئەدی، ئاهات و لەگەڵ خۆی دنیایەک شیرینی نوقڵ و مەساسەی بۆ ئەهێنام. تند ئەیگوشیم بەخۆیەوە ئەیگوت حەزەکەم جارێکی کە بتخەمە ڕۆحم، ئەمجار بە ئازادی و بەبێ ترس دان بەبوون تا بنێم. کچم بیرت نەچێ، ئەو چاوانت میراتی خۆمە و ئازادیەکەشت میراتی باوکتە. حەزەکەم کە مردیشم گۆڕەکەم بە بۆن بدۆزیتەوە، چاوەکانیشم دوو نێرگسی هەر چوار وەرز بن لەسەر گۆڕەکەم، تا لەوێ بە ئازادی بەبێ ترس بە ئازادانە بە دەنگی بەرز بۆم بدوێی، بۆم بگری، دان بە دایکایەتیما بنێیت. کچم کچانی ئەم شارە لە تۆ خۆشتر ناژین، لە تۆ باشتر نین، وەک تۆ تامی ئازادی ناچێژن. کچم تۆ جیاوازترین کچی کە شتێکت هەیە هیچ کچێکی کە نیەتی، ئەویش ئازادیە، ئەو ئازادی کە چاو نەترسیەکانی دایکت بۆی دروست کردی. کە ئێستا گەورە بووم ڕاستی ئەو وتانم بۆ دەرکەوت کە بۆنی ناخۆشی ئەم شارەم بیست، زیاتر ئاشنای ئەو هەموو زوڵمە ناخۆشە بووم، بۆیە ئێستا مەراقمە دەبێت گوێ لە هەموو ماڵەکان ڕادێرم، هەموو فەرمێسکەکان بخوێنمەوە، بە خەونی چاوی کچانی گەڕەک یەک بە یەک ئاشنا بم. دەمزانی خەڵکانی گەڕەک هیچ کام لەوان بە چاوی باشەوە سەیری من ناکەن، یا بە چاوی سووک یا بە دڵێکی پڕ بەزەیەوە سەیرم ئەکەن، کەچی من ئەوانم وەک مرۆڤ ئەدی، ئەمە جیاوازی من بوو لە ئەوان و ئەوان لە من. شەوانەی شەو گوێم بۆ نووزە و لاڵەکانی ئەو کچە ڕائەگرت، شانەی شەو گوێم بۆ نووزە و لاڵەی ئەو کچە ڕائەگرت کە دایکی جارێکی کە شەڕی بێپارەی و گیرفانە خاڵیەکەی بەو ئەفرۆشت و ئەویش شەڕی دۆڕانەکانی خۆی لە عاشقدا بەو ئەفرۆشت. ئەو دوو خەونی جارێکی کە نایەنەدی، یا خەمی ئەو کچانەی کە باوکیان و براکانیان لە عاشقێن و دڵداریەکانی لاویان کردن و هەنووکەش بە قەیرەیەیاندا تانوت هەڵەدەن، یا خەمی ئەو ژنەی کە مێردەکەی نەیدەزانی بە چاوی سۆز یا بە دڵی پڕمێرەوە لەگەڵی بژی و ڕێی ماڵە باوانیشی بەهۆی عاشقە زۆرەکانی و لە ترسی دایکی لێ حەرام بوو، یا ئەو کچانی دەخەوتن بە ئومێدی ئەوەی سبەی بەیانی نامەیەک یا ئیشارەتێکیان لە کوڕەلاوەکانی گەڕەکەوە پێ بگا. کە ئەم هەموو سکاڵایانم گوێ لێ دەبوو، ئیدی بێ ئیرادە یا دەگریام یا دەمنووسی، جاریوا هەبوو لە قیشە و هاوارەکانم هەموو گەڕێک بێدار دەبوونەوە، کەچی کەس نەیدەپرسی بۆ، وەک من هۆکاری شکستیەکانی گەڕەک بم. تەنها جارێک ئەو منداڵە بێدایکەیشم دی هات بەدەم قیژە و هاوارەکانمەوە وتی من دەزانم تۆ بۆ کچانی ئەم گەڕەکە دەکڕوزیتەوە، زۆر جار بەدەم وڕێنەکانتەوە قسەت کردوون، بەڵام خەڵکانی ئەم گەڕەکە هیچ ناڵە و هاوارێک سنووری حەوشەکانیان نابڕێ، نەکۆڕێنە، بەڕاستی تۆ لە پێغەمبەرێکی بەدبەخت ئەچی، کەس گوێ لە قسەکانت ناگرێ و کەسی شەونامەکانت ناخوێنێتەوە، ئیدی بێسوودە، واز لەم ماندووبوونە بێ ئەنجامە بێنە. دەبێت تێبگەم ئەمە جگە لە ئیشی ئەهریمەن ئیشی کەسێکی کە نییە. ئەهریمەن هەر ئەهریمەنگەر لە شێوەی مناڵێکی بێگرد و بێگوناهیشدا بێ، ئەگەر تاکە کەسێکیش بێت گوێی لە گریانەکانم بێ و هەست بێ و ڕێنە یاساغەکانم بکات، چەند ئەستەمە
کاتێک لەنێو ئەم هەموو دڵدانە و دەست بەسەر هێنانەدا هەست بە پەنجە ساردەکانی شەیتان بکەی و بۆنی پیسی هاڵاوی قسەکانی کە لە بۆ خنکی شێی ستان دەچێ ببیستی. وتەکانی ساردت نەکاتەوە چەند ئەستەمە، مەگەر ئەو ساتەی کە هێندە ئازایانە بیر بکەیتەوە تا ماندوونە ناسانە هیوایەک هەنگاوت پێ هەڵێنێ. منیش ئەو ئازایەتیم لە دایکمەوە بۆ بچێماوە. من تاکە یادگاری عاشقێکی ناکامی دایکم بووم. دایکم سەرڕای ئەو هەموو مناڵە کۆیلانەی هەیەی بە تاقە و گوڵەکەی یادگار بانگی دەکردم. دایکم دەیگوت تۆ ناوت ناوی شیعرێکی تاو نەکراوی باوکتە کە بەر لە تاوکردنی هۆنراوەکەی قەدەری بەبن بەسگەیشت. منیش بۆیە ئازادیم بۆ تۆ هەڵبژارد تا هۆنراوەکەی بۆ تەواوکەی. هۆنراوەیەکی نەرم وەک چاوەکانی و لەسەر خۆ وەک دەنگی. دایکم ئەیوت ئەگەر ئەو هۆنراوەیە تەواوکەی چیتر پاییز بێباران نابێ و ماڵێک بێ عیشق پێک نایە و ئیدی گوێت لە گریانی کەس نابێ و بۆنی کڕوزانەوەی کەس نابیستی. ئیدی شەوانە بەردەوام دەنووسم، شەونامەی عاشقێک دەنووسم تا ئەو ڕۆژەی ڕێم لە هۆنراوەکەی باوکم دەکەوێت. ئەو هۆنراوەی کە هەرگیز نەمدیوە و نەم خوێندۆتەوە و نازانم ناوی چییە کە خۆمم. خاکێک لەو دیوزەریا ماوسیمێک بەر لەوا دەیگەڵا ڕێزان و بەر لەوەی هەورە ئاسەکان بێن و ڕەتمێک بارانی بەخۆڕ دابارێنە سەر زەوی. لە کۆتایی هاویندا و ئەو کاتی کە نەحەز بە هەتاو دەکەین و لە سێبەریشیدا هەز دەکەین بەرەو ڕەچان دەچین. ئەم جێ ئەبێتە پێشانگایەکی سەیر، هەزاران شۆخە کچی ناسک و شاژنی لەش بتە و تەواو پێگەشت و بە هەزاران ڕەنگەوە دەڕژێنە ئەم کەنار دەریایە. وەک کۆشتێک یاقوتی ڕەنگاوڕەنگ بن، یاقوت و یەک هەڵماتی شوشە یان سەدان ملوانکە لە موروی گرانبەها بن و لە ساتێکدا پچڕابن و هەریەکەیان ڕووی لە قوشبنێک کردبێت و خانەکەشیان بەدیار بەرش و بڵاوبوونەوەیانەوە دۆشداما بێ و بێ دەسەڵاتانە لیان بڕوانێ. بەو جۆرە بەهەشتێکت ئەدی لەسەر گۆشەیەکی فرامۆشکراوی ئەم زەویەدا کە کەسێکیش نییە بە دوایدا بگەڕێ. ئەو خاتونانە خوان بۆ تیشکی ماڵاوایی خۆر هەڵئەخست و چاوەڕێی ڕێژنەیەک بە پولە پاییزە بوون، بارکرابن لە ماچ و لە دەنگە هەڵاڵەی بارگاوی کرا و بە عاشقی بوونەوەرێکی دیکە کە ئەمان هەرگیز نەیان دیتووە. بەڵام دەزانن پێیان دەڵێن پیاو کە لە بوونەوەرەکەی خۆیانەوە بەڕێگەزێکی تر تالۆ ئێوارانەدا بنیشنە سەر لەشیان و ئاواز ببن تا لەوێەوە تامی دایکایەتی بکەن. دایکایەتی ئەوان هیچ جیاوازێکی لەگەڵ دایکایەتی زەویدا نەبوو. گەرچی ماچە تەڕەکانی ئاسمان بە لێزمە ئەڕژانە سەر زەوی وەلێوە وشکەڵاتەوە قڵیش بردووەکانی زەوی ساڕەش ئەکرد، بەڵام هەرگیز بۆ ساتێک باوەشی لێوە نەئاڵاندووە و تاسی ئەو هەموو دوورەی لە دڵ دەرکە. بۆی زەوی هێندە عاشقە، ئەگەر تەنها 2 ڕۆژ باران دوا بکەوێت ئەوێت بوونی خۆی بداتە دەمباوە و بە تەپ و تۆزەکەی ئاسمان دێنێتە گریان. ئەم خاتونانە کە لە زەریاکە ئاهاتنە دەرەوە خوان لەو ماچە وەریوانە بیسمیل ئەکرد کە زیەکانیان هێندە سیحراوی بەلاڕوومەت و سەرشان و سنگیانەوە ئەنووسا. دووکەڵێک لە ئاهی خست لە دارستانەکەی ئەو بەرهەڵەستا، ئەو دارستانی کە تەنها بیست بوویان هەیە و هەرگیز جورئەتی ئەویان نەکردبوو بە خەیاڵش بێت بۆی بچن. ئەگەر هەر کەسێک هەستی بە بزێوی خەیاڵە شەیتانیەکانی بکردایە دەبوو بچێتە لای ئەو خاتونەی کە خەیاڵدانی لە خەونە شەیتانیەکانیان پاک دەکردەوە، ئەویش بە گسکێک کە لە 7 چڵ دروست کرابێ و بە 7 ڕەنگی پەڕۆ بەسرابێ و لە 7 جێگادا لەو جێگایانی کە هەر جارێک سۆسی ئەو گوناهی کردبێت 7 گسکی پیادێکێشرا تا بۆ ئەبەت شەیتان دڵە سپیەکان نەکاتە لانە. ساڵانە لە وەرزی پاییزدا کچە تازە باڵق بووەکان دەکەوتنە بەر سزای پاکبوونەوە لە خەونە شەیتانیەکان و
لەسەر جەزەی تازە هەڵتۆقیویان جێگای دایان تاڵی گسکی پاک بوونەوەت ئەدی و ئەوانیش بۆ هەمیشە دەمیان دەچوە کلیلەوە و سەدان پرسیاریان لە هەناوی خۆیاندا ئەخنکاند. چونکە هەر پرسیارێک وەڵامێکی و گوماناوی دەویست. گومانیش دەستگرتن بوو بۆ گوناه، گوناهیش هۆیەک بوو بۆ سزا، یا سزای گسکی پاک بوونەوە یا دۆزەخی سووتێنەر. پاش فەلاقەکردنی هەر کچێکی گوماناوی خاتوونی پاکیزە دەستی ئەکردە گریان بۆ ئەو دڵڕەقیەی خۆی و ئەو ڕۆژەشی بیر ئاهاتەوە کە دایکی بردیە لای خاتوونی پاکیزە و چۆن کەوتە ڕاوەدوونانی خولیا شیرینەکانی کە ئێستاش لەگەڵ گوێگرتن لە هەر کیژۆڵەیەک دەگەڕێتەوە ناو خولیا شیرینەکانی خۆی کە هێشتا بە زیندویی ماونەتەوە تازە بە تازە خەریکی شکۆفەکردنن. هیچ پایزێک وەک ئەم پایزە دڵنشین نەبووە. ئەمیش درێژە بە جەنگە دەرونیەکانی ئەدات و بەردەوامە لە شەونێژەکانی لە بەردەم خۆ و لە حزور تریفەدا زۆر ئەگری و ئەپارێتەوە کە چیتر ناتوانێ ئارەزوەکانی لە وەسوەسەکانی شەیتان پاکاتەوە. ئەلاڵێتەوە و خوا بیکاتە درەختێک، ئیتر هەرچی دەبێ وەکدایە گەورەی کە ئەم لە مێژووی دێرینی خۆیاندا متاڵای کردووە. پاش ئەوە هابیل و قابیل هەردووکیان دڵیان دەچێتە سەر یەکێک لە خوشکەکەیان و عاشقانە شەیدای دەبن و لە پێناویدا خوێن دەڕژێت. پەشیمانی سەر بە کەلەبەری دڵی هەموواندا دەکات. ئەو دەم خاتوونی هەڵبژێرا و خۆی دەداتە دەم زەریاوە و خوشکەکەشی پاش ئەوەی دەم لە خوێنی برای نامورادی وەرئەدا و بۆ ئەوەش کە نەیتوانی سەرنجی هیچ لە براکانی بەلای خۆی داڕاکێشێ و پێکی نیگای کەسیان پڕکات لە شەرابی ژیان خۆی بە تاکە شکست خوارد و هۆکاری ئەو شەڕە ئەزانێ. هەناوی ڕەش دەبێ و بۆ کۆچی بێوادەی خوشکەکەشی کە هەمیشە تاکە هاوڕێ و هاودەمی دەبێ ژیانی تاڵ دەبێ و لە خوددا ئەپارێتەوە کە بیکاتە دارێک کە هیچ بەرهەمێکی بۆ نەوەستەمکارەکانی ئادەم نەبێ، تەنها ڕەنگی هەبێ و بەس. خوش نزاکەی وەردەگرێ و دەیکاتە دارژاڵە، ئەمیش بکاتە دارژاڵە. لێرە نا لە جێیەک کە پیاوێک بۆ حەسانەوە لە ماندووبوون خۆی بداتە سایەی و پەنجە بۆ تاجە گوڵینەکەی سەری بەرێت. هەرچۆنی کردبێت دەبێ ئەمشەو دەرباز پێ و بڕوات بۆ ئەو بەریزەریاکە، بۆ ئەو جێی کە مەخلوقێکی چاوەڕوانی تێدایە و بێ ئۆقرە وەرزەکانی تەمەنی دەداتە دەست گوزشتەوە و شانەش لەسەر دارە بڵندەکانەوە بۆ ئەم سەری زەریاکە دەڕوانێت و بۆنی خەستی مێینە هەڵ ئەمژێت و باوەش بە قەدی دارەکاندا ئەکات و لە نەخشی قەدەکانیدا بۆ چارەنووسەونەکەی خۆی ئەگەڕێ. لە شتێک گەڕا کە بتوانێت خۆی و هەست و ئارزوەکانی هەڵگیرێ و بیان کاتە ئەو بەرەوە. هیچی دەست نەکەوت جگە لەبەر ماڵێک کە لەبەر پاڕانەوە و تکاکانی وەک تەختە ئەستور و وەک هەوا سووگ و بەرماڵەکەی هێنا و لە خودا و لە فریشتەکانی دەریا پاڕایەوە هاوکاری بن و وەک لەسەر خاکێکی جێگیر و نەبزێ و دایخات لەسەر زەریاکە ڕایخست کە ڕۆشتە سەری وەک لەسەر بەڕەی سیحری بفرێت و وا بە خێرایی فڕی و ڕۆشت و چەندین بوونەوەری سەیری ئەدی بە چەندین مەملەکەتی خەیاڵیدا تێپەڕی کە ئەم تەنها لەناو کتێبە پیرۆزەکاندا ناوی بیستبوون و چەند زانستێکی سەر پێی لەسەر وەرگرتبوون. ئەوەی بیستە بوو زۆر جیاواز بوو لەوانی کە بە چاوەکانی ئەیدیتن. بینین زمانەکانی ڕاستگۆترە کە لە ناوەڕاستی زەریاکەوە سەیری ئەکرد هەموو دنیای وەک تابلۆیەک ئەدی کە لە ڕەنگی شیندا غەرق کرابێ خۆی بۆ جانە دەکرایەوە تا بزانێت ڕوو لەکوێیە و بەرەو کوێیتی ئەڕوا. هێندە ئەزانێت بەرماڵەکەی بەویستی خۆی دەڕوات وەک کەسێک بی ئاژوێت ڕێگای گرتووە و بە شوێن خۆیاندا ئاوێکی بزیە و بەجێ دەهێڵن کە هەزاران وردە شەپۆل پەیامی بوونێکی غەریب دەگەێنە کەنارە دوورەکان کە بە چاوی ئەو دەرک نەئەکران بەڵام دەبێ هەموو شتێ کەنارێکی هەبێ تەنانەت قوڵی زەریا و بەرزی ئاسمانیش کە سەریان لەم شێواندووە. نەیزانی چەند ئەبێ بەڕێوەڕێ بەسەر پشتی ئەم بەرماڵە مەلەوانەوە ڕێ ئەبڕێ گەشتە کەنار. ئەم بەرزەریاکە بە پێچەوانەی ئەو بەرەوە کە تەنها لمێکی نەرمی تێدایە و بۆ شادومانی خۆیانی تیانقم ئەکەن تا چاوەکان بڕ دەکەن و تا ئەو جێی هەز دەکەیت سنوور نییە دارستانە
دارستانێک درەختە عیملاقەکانی باڵایان بە باڵای ئەستێرەکانی ئاسمانەگرن. زەویەکەی چیمەنێکی نەرم و ناسکە و بەگەڵای هەمە شەشن ڕازاوەتەوە کە لەو بەیانە پڕهەستەدا ئاونگ تا قولەپێکانی لە ئاوی شیرین هەڵکێشا. لەبەر هیلاکی و ماندوویی ڕێگا لە پەنادرەختێکدا پاڵیدایەوە و بۆ نووسدانێک خەو بەلادا هات کە بە ئاگا هاتەوە لە بیری کردبوو لەکوێ ئەم زەویە لە ناو خەرمانێک گوڵی ڕەنگاوڕەنگدا خۆی دیەوە. هەرتاڵێک لە قژەخاوەکەی چەندین گوڵی پێوە کراب. هەزاران پەپولە لە شێوەی تاجێکی شاهانە بەسەریەوە نووسابوون، وەک ئەوانیش بۆ هەڵمژینی شیلەی گوڵێکی نوێ بکارێن. لە جەستەی ئەمدا لە بەرامبەریشدا بوونەوەرێک بە خەندەیەکی دڵنشینەوە بەیانی باشی لێ کرد. لەگەڵ جوڵە و هەستانەوەیدا شەپۆلێک ڕەنگ نیگاکانی لەیەکدا بڕین بۆن و ڕەنگ یەکەمین سیمای ئەو باشتە بوون کە شەپۆلەکان وەستانەوە وتی: زەماوەندی ئێمە ئەگێڕن، دەمێکە چاوەڕێم، چاوەڕانی هێزی لەبەر بڕیم، بەڵام نازانم ئەو هەستە چی بوو، وای لێکردم کۆڵ نەدەم. خوددا ئەم زەویە فراوانە لە بەردەم خۆشەویستیدا چەندە بچووکە، دەبوو هەر ببێت، چونکە تۆ منت بەجێ هێشت. من شەوانە لەسەر درەختە باڵا بەرزەکانەوە چاودێری هاتنی ئەو خاتوونە ئەکەم کە ژیانی کردمە چاوەڕوانی. گریانی من بوو سنووری ئەم زەریایی هێندەی تر فراوان کرد. وەک کەسێک لە سنووری گوناهێک داوەستا بێت و نێوێت تێی بکەوێت، ڕۆی لێ هەڵچرخاند و چەند ورتەورتێکی لەبەر خۆیەوە کرد و فوویەکی بە دەوری خۆیدا کرد. بە دەوریدا دیوارێک لە هەور و تەم دروست بوو، بەڵام هێندە وجودی هەبوو. دەستە گەرم و عەشقنەکانی ئەو گەشت نەدەستی و بەجارێک هەمووی ڕەویەوە. گەرمێکی لە ڕادەبەدەر شیرین گەشتە ناو دەمارەکانی. تەنها بەو پەنجانەی لە دەوری مەچێکی خۆیان لولدا بوو هەستی ئەکرد پارچەون بۆکەی دۆزیوەتەوە. لە شادیدا هەموو ڕابردووی لەبیر کرد و پاکیزەیی بوارد. پێکەوە لە پەناوگوڵ و گیای شێداری پاییزدا لەسەر گەڵا زرد و سوورەکانی فەرشی زەویان نەخشینتر کرد بوو. چەندین جار ئەو تەلیسمەیان شکاند و ئەو لەزەتیان دەرک کرد. بۆ یەکەم جاریش لە پەنای کەسێکی کەدا کە دەیزانی لە خۆی چاکتر دەتوانێت نیگابانی بکات خەوت و هەناسەکانی تێکەڵ بە هەناسەیەکی و گوڵاوی بوو. هێندە مەست بوو، حەزی ئەکرد هەرگیز بە ئاگانەیەتەوە. ئەوە تەنها ساتێک بوو کە خۆی و خوای لێات کرد کە لەو شادیە مەنگە بێدار بوویەوە، خۆر بە ناوەڕاستی ئاسمانەوە لە نیوان گەڵا و پەلی دارەکانەوە خۆی ئەگەیاندە سەر ڕوخساریان و پارچە پارچەی جەستەیان. گەرمێکی سنوورداری بە جێگاکەی ئەگەیاند کە لەزەتی لە هەموو خۆری دنیا خۆشتر بوو کە ڕابوویەوە وەک مەستێک دەستێکی هۆشیاری ڕایوەشێنێت بە ئاگا بێتەوە. بە پەلاماری گەڵای وەریوی ئەدا و خۆی پێدا ئەپۆشی و لە کۆڕژینی گریانیدا کەوتەوە یادی یەکەمین گوناه کە دایکی ئەنجامیدا بوو. تەنها گەڵاشی بەداپۆشەری عیبەکانی ئەزانی. خۆی لە پەنادارەکاندا حەشاردا و جلەکانی لەبەر کردەوە، بەرماڵەکەیدا بەشانیدا. هەستی بە قورسایی بەرماڵەکە ئەکرد لەسەر شانی. کەوتە گومان لەوەی زەریا قورسی ئەم بەرماڵە گوناهبارەی بۆ هەڵگیرێ، بۆیە توند هەڵیدا و خۆی فڕێدایە سەر پشتی بەلەمێکی ناشارەزا کە هەرگیز 100 مەتر لە کەنارەکان دوور نەکەوتە بوویەوە. نەفرەتێکی بۆ جەنگەڵەکە ڕەوانە کرد و وتی: دەبوو هەر لە سەرەتاوە بمزانایە ئەوەی پێی خستە ئەم جەنگەڵەوە هەرگیز بە پاکیزەیی دەربازی نابێت، بە بینینیشی ناگەڕێتەوە بۆ پاکی. سەرەتا ئەمەیە دارستانەکانی گوناه، ئەمە بوو جەنگەڵی شەیتان. بێ ماڵاوایی دارستانەکەی بەجێ هێشت. ئەو مرۆڤەی دی هەنووکەش سەرمەست و خەیاڵی ناو خەونێکی ئاسوودە بوو. بە ئارامی خۆیدایە دەست شەپۆلەکانی زەریا و گەرمای خۆر و قورسی باری گوناهەکانی نمێک ئارەقی پێدەردا بوو. بە ئەسپایی ڕاکشا و چاوەکانی نابەیەکدا و کەوتەوە ناو دونیایەکی شەوی ڕابردوو. بە تەنیشت گریان و پەشیمانیەکی لە ڕادەبەدەرەوە
هەستی بە ئارامەیەکی تا سەر ئێسک شیرین کرد کە دوجار توانی نهێنیەکانی پشت زەویا بدۆزێتەوە. خۆی بە بوونەوەرێکی جەربەزە و بزیێ و ئەزانی کەوتەوە یادی ئەو مرۆڤەی کە جێهێشتووە کە لە خەوڕابێ دەبێت چی بکات. وەک ئەم دەستەکانی پەشیمانی بۆ ئاسمان بەرز ئەکاتەوە لە خۆ ئەپارێتەوە، لێی خۆش بێ یا بەرماڵە گوناهبارەکەی ئەم ئەدا بەشانیا و ملی ڕێی ناو زەریاکە ئەگری. گەرچی ئەو ئەزانێ هێندە ئالوودەیە بە خەیاڵی پڕ ئارەزووە هەرگیز نەیتوانیوە. گەرچی ئەو ئەزانێ هێندە ئالوودەیە بە خەیاڵی پڕ ئارەزوو هەرگیز نەیتوانیوە چەند مەترێک لە زەریاکەش نزیک بێتەوە. هەرگیز ئاو قورسی لەشی ئەوی بۆ هەڵناگیرێ و نقمی ئەکات. بەدڵ ئاواتە خواز بوو ببوایە بە مەلێک یا فریشتەیەک و بیدایە لە شەقەی باڵ و لە نزیکەوە چاودێری یەکەم ساتی بێداربوونەوەی بکردایە. ئەمە بوو جیاوازی نێوان ئەموو ئەوان پەنهانەکانی خۆشیان بەلاوە هیچ بوو، کەچی ئەم ئاواتە خوازی ئەوە بوو لە خەونی ناوسەریان و وڕێنی شەوان و حەسرەتەکانی بەیانیانیان بزانێت. ئەم خوانە بوون ئەمیان کردبووە پەراوێزەوە، وەک چاودێرێک دەبوو دوور بە دوور لە ژیان بنۆڕێ. هەر لەبەر ئەمەش بوو ئەوان بە کەسێکی دڵخاڵی لە خولیاکانی شەیتان و پاکیزە لە هەناسەکانی گوناهیان دەزانی. خۆی دایە دەستی یادگارە پڕ شەهوەتەکانی. دوێنێ شەو بەدەماڵ کێشانی هەناسەی پڕ ئارەزووە و هێنانە کاوێژی دیمەنەکان کات و شوێنی ون کرد کە هەستی کرد بەلەمەکەی لە جێگای خۆیدا لەنگەری گرتووە و بە ئەسپاییدا بەزیە ئەو کەنارەوە. جێیەک بوو وەک مەملەکەتی ناو ئەفسانەکان، تێکەڵەیەک بوو لە بیابان و شاخ، لە هەموو چەشنە درەختی لێڕەوە بوو بە دیمەنێکی نەشاز و نەدیتراو. بایەکی تێکەڵ لە شنە و سەبوون هەڵی کرد. جەستەی لەنگەری خۆی لە دەستدا لێ کارداگەرما و سەرمای تێکەڵ کردبوو کە بایەکی سارد هەڵی ئەکرد ئەو لمەداخەی بەو نەرمیە ئەکێشا بە ڕوخساریا. هەستی ئەگر ئەو دانکە وردانە ئاو دیوی ئەکەن. لە پەنا درەختە بەرز و دڕکاویەکاندا خۆی حەشەردا بە شوێن ئەو دەنگانەدا ئەگەڕا کە لە نێوان گریان و پێکەنیندا بوون و بۆی جانە ئەکرانەوە لێک. سەراسیمە و نیگەران کە ئەو دیمەنانەی ئەدی وای هەست ئەکرد لە ڕۆخی خەونێکی جەهەنەمیدایە و بە چاو هەڵهێنانێک بەرەو قوڵایی سەقەر ڕۆئەچێ تا چاوبڕی دەکرد. پیاو بوون بەبێ چل ڕوت کە لە دەوری شتێک کۆبووبوونەوە، ژنێک هیلاک و تێکشکاو کە بەرگەی ئەو هەموو ئارەزوە خەفانەی نەدەگرت و بەردەوام هاواری ئەکرد و دەنگی هاواری سەرتاسەری ئەو کەناری ئەگرتەوە. بە هاوارەکانی ئاگری ئارەزووی ئەوان زیاتر کەڵپەی ئەسەند و جارێکیکە تێک هەڵەچوونەوە. توانای بینینی ئەو دیمەنانەی نەما، نەیتوانی لەوە زیاتر چاودێری ئەو وێنە ناشرینانە بێ. بە جێپێکانیدا بە ئەسپایی گەڕایەوە بە دوای خۆیدا، جێپێکانیشی کوژاندەوە تا کەس لە ئامادەبوونی بوونەوەرێکی تر نەگا. گەڕایە ناو بەلەمەکەی و خۆدایە دەست شەپۆل و بای وێڵگەڕ تا بەویستی خۆی کوێی دەوێ بیگێڕێ. کەوتە خەیاڵی ئەو مەملەکەتە ئەفسانەیە. هێڵنجی هاتێ، هەزاران جار پەشیمان بوو لە ڕۆیشتن، دەیان جار نەفرەتی لە حەزە بێسنوورەکانی مرۆڤ کرد. کەوتە ژماردنی ئەستێرەکان، شنەبایی فێنکی شەو و وردەفتنۆکی ئاوەکانی بەڕوویدا ئەکێشا. بەرەبەرە هەستی ئەکرد جەستەی کەوتۆتە سەر ئاو و هەڵمێکی شێدەر لە جەستەی بەرز دەبێتەوە. تاریکی بە دوای خۆیدا ڕووناکی ڕاکێشا. ئەو جۆرە لە سیحری سروشت بە بیری کەستا نایەت کە لە جەیەکی تردا بەلەمەکەی لەنگەری گرت بەو هیوایی سنووری نیشتیمانەکەی خۆی بێ قاچەکانی ئالوودەی خاکێکی نوێ بوون. لە نێوان پەنجەکانیەوە قوڕێکی ڕەش سەرکەوت، بە ئاستەم قاچەکانی دەگواستەوە. لە پەناقامی شەڵانەکاندا کە بەدەیان بۆ خۆیان فڕێ ئەدایە ناو جۆگەلە بچووکەکانی ئەو کەنارە. دەنگی بۆ قوقاقای پێکەنینی ژنانێکی مەیزەدەی هاتە گوێ. بە ئەسپایی ڕۆشتە پێشەوە و لە کەنارێکدا خۆی حەشاردا. ئەوەی ئەودی هەرگیز بەناو خەیاڵیدا دیمەنی واگوزەری نەکردووە. وەک چۆن کۆمەڵێک مێرولەی لە ژمارە نەهاتوو دەوری پارچەیەک شیرینیاندا بێ
بەو جۆرە دەریایەک ژن لە پیاوێک کۆبوونەوە و خۆیان تێ هەڵ ئەسوو. ئەویش بە ئاستەم نووزەیەکی لەدەم هاتە دەرەوە. لە دیمەنەکانی ئەم دواییە زەندەقی چوو، هەستی بە گرنگی سنوورەکان کرد و لە شکاندنیان شەرمەزار بوو. بیری لەو کارە ساتە ئەکردەوە گەر بەیانیەک هەڵسن و زەریا کە وشک بوو بێت و شەکەتانە لە هەر جوار لاوە بە دوای قومێ ئاودا بگەڕێن لەو خاکە شەق بردووەدا، ئەو ساتە کارە ساتێک دەقەومێ کە بە درێژایی مێژوو ڕووداوی وا هەر نەبووە. سەرسەوی پڕ دەبێت لە شەپۆلی ئارەزوویەکی تازە ڕەها کە تا بەرزایی ئاسمان لە لیتاوی خۆیدا نقم دەکات. پێدەچێت ئەم زەریایە توانی بێتی سنوورێک بۆ حەزەکان بهێڵێتەوە. دەفتەری سەرەپارچەی هەموو قەدەرەکانە کە تیایدا هەزاران هاواری بەجێما و بە سەدان خەونی بێ ئاکام لە ناویدا بۆ هەتایە قەوزەیان گرتووە. گەرشەوێک بەسەر پشتی ئەو بەلەمەوێڵەوە بی ئەو کات ئەو دەنگانە بە ئاسانی ئەبیستی کە هەر دەڕۆن و ناگەنە ئاستانی خوا. دەڕۆن و کەسی ئاورد لە بێ تاوانیان ناداتەوە، گەرچی لە ئەنجامی تاوانباریدا مرۆڤانێکی بێتاوان دروست دەبن. هەتا هێزی هەبوو تفێکی لەو خاکە لیخنانە کرد و گەڕایەوە ناو بەلەمە شومەکەی کە تاکە هەڵگری گوناهەکان بوو. گوناهی ئەو بوونەوەرەی ئەو بەر کە بە شێوەیەکی ڕەها حەسرەتەکانی خۆی ئەڕشت. گریان لەو ساتەدا لە هەموو کەس ئاشناتر بوو. گریان و نزاکانی تێکەڵ بە هۆهاکانی هەردوڕۆخی زەریاکە و ناڵە خەفەکانی ئاوبوون و گەردەلوولێک بەلەمەکەی خستە سەر لە پیدەستی و فراندی. بەڕێنمایی ئەستێرەکاندا زانی کە لە کەنارەکانی ئەم بەرزەریاکە نزیک بۆتەوە. جلەکانی لە ترسی تاڕبوون هەڵدایە سەر وشکانی لمەکە و پاڵی بە بەلەمەکەوە نا تا شوێنەوارێک بۆ گەشتەکەی و ڕێگایەک بۆ گوناه نەهێڵێتەوە. دایە دەم ئاوەکە بە ئەسپایی گەڕایەوە ناو چادرەکەی کە بێ دەستکاری وەک خۆی مابوویەوە. تەنانەت چراکەشی بەردەوام دەسووتا، جێگاکەشی وەک کاتێ ڕۆژت ئامادە بوو بە ئارامی لە ناویدا ڕاکشا و کەوتە بیرکردنەوە لە هێنانەوەی فێڵێک تاون بوونەکەی ئەو چەند ڕۆژەی پێبشارێتەوە. لە پاشاندا گەشتە ئەو بڕیارە کە بڵێت ئێوە کچی حەوان، دایکتان پێڵاوی ئاسنی لە پێناو دۆزینەوەی ئادەمدا دڕان. من کچی ئەوم، بەرماڵی پاکیزەیم لە بەرماڵی کوڕە خوێن ڕێژەکەی ئەودا جێهێشت. سزای خوێن ڕێژی ئەوان ئەم هەموو ساردی ئەخاتە ناو جێگاکانی ئێمەوە. ئێمەیەک مەحکومین بەوەی لە دەرەوەی جەستا بۆ لەزەتەکانی ژیان بگەڕین، چ بێهودە ئەژین. پاش ماوەیەک بێدەنگ بوون لەو قسانەی کە هەر لە دەرونی خۆیدا دەنگی ئەدایەوە خوش ئەیبیستن. هەستی بە ترسناکی قسەکانی ئەکرد. پاش ئەو دیمەنانەی کە دیبووی هەستی بە سامناکی دنیا کرد. دوای خەتەکان بۆیە سەری لە ناو سەرینەکەیدا نقم کرد و بە دڵگیریا لە دەنگی هاوار و نزای ژنانی دەوری ماڵەکەی بە ئاگا هاتەوە کە لەم ئەپارانەوە و داوای پاکبوونەوەیان لە گوناه و پاراستنی دەرونیان ئەکرد لە هەر خەیاڵێکی گوناه کە گوێی لە نزاکان ئەبوو زیاتر هەستی بە شەرمەزاری ئەکرد. بەدەم کوڵی گریانەوە لە ناو پێخەفی نەرمی پڕبۆن و بەرامەی شەخوەتێکی بەسەرچوودا هەستایەوە بەبێ ئەوەی پارچەیەک جل لە خۆیەوە بپێچێت. ڕوو بە زەریاکە ڕای کرد. کاتێکەوە دەرکەوت هەموو بەجاری هاواریان کرد مەدەد. لەسەر سوڕمانەکەی ئەوان نەگەشت تا خۆی لە ناو ئاوەکەدا نقم کرد. ئەو کاتە هەستی کرد کە ڕەنگ و ڕەگی هەزاران جۆر گەڵا درەخت لەسەر لەخشی نەخشاوە وەک مۆری گوناهێکی ئەبەدی خاڵ کراوە. ڕەنگەکان هی ئەو کاتە بوون کە لە ناو گەڵاکاندا بەڕووتی تلیان ئەدا. بیری بۆ لای ڕەنگی ئەو گەڵایانەش چوو کە دایکی لە کاتی خواردنی بەریداری قەداغە کراودا ڕوود بوویەوە و بۆ داپۆشینی عیبەکانی بەخۆیەوە گرت بوو. ڕەنگە ئەمە دووبارەکردنەوەی هەمان گوناه و چەشتنی هەمان پەشیمانی بێت. لە ئاوەکەدا خۆی نقم کرد و بۆ جاری هەزارم لە خۆڵی کەنار دەریاکە خۆی وەردا تا لە گڵاوی گوناهەکان پاک بێتەوە، کەچی هەرگیز نەنیگاری سەرجەستەی و نەکاو لەکەی دەرونی پاک نەبوونەوە. گەرچی لە ناخی دەرونیدا وەک بیرەوەریەکی شیرین هەمیشە ئاواتی بوو، هەموو ژنەکان ئەویان وەک دەفتەرە نهێنیەکەی خوا دەزانی، وتیایدا بۆ قەدەر و چارەنووسی خوان ئەگەڕان.
داوایان لێ ئەکرد کامە گەڵایان پەیوەندی بە ژیان و چارەنووسیانەوە هەیە بۆیان دیاریکە. ئیدی هەرگیز لە پێشچاوی ئەواندا خۆی ڕوت نەکردەوە، وەک عارفێکی ئەبەدی خۆی لە بەرگی ڕەشەوە پێچاو داوای کرد بۆ ماوەیەکی دیاریکرا و مۆڵەتی بدەن تا بتوانێت لەسەر جەستەی بۆ چارەنووسی هەمووان بگەڕێت. ئەو ماوەیە هەموو سەرگەرمی کاری ڕۆژانی خۆیان بوون تا ماوەی 9 مانگ. چواردەوری ماڵەکەی بوو بە چراخان، دەنگی زیکری ژنانی حاڵگرت و ئەگەشتە کەهکەشانی فەلەک. ئەمیش تەنها و تاک لە ژوورەوە لە ناو ئازارەکانی مناڵبووندا بەو پەڕی هەستکردن بە خەریبی و تەنیاییەوە لە مەریەمی پاک ئەپاڕایەوە کە تەنهایی ئەم بە تەنهایی ئەو ئەچێت لە گوناهەکانی خۆش بێ و لە گوناهی خۆی و موریدەکانی کە پاکیزەی هەردووکیان تێکەڵ کردوون و هەموو دەمێ نزاعەکەن ئەو کۆرپەیی لە هەناسەی یەزدان دروست ئەبێت بتوانێ ئەم غوربەت و تەنهاییان بسڕێتەوە. بە درێژایی تەمەنی دوورگە هەرگیز کەسێک نەبوو جگە لە کچنەوەیکی کە بخاتەوە تا بێتە فریاد ڕەس. تەنها پاکیزەکان ئەیانزانی ئەو ڕەگەزە هۆکاری هەموو خوێن ڕژنەکانە و دەستپێکی هەموو جەنگەکانە، بەڵام ئەتوانێت لەزەتێکی نوێ بداتە ژیانی چەقبەستووی ئەو ژنانەی کە جەستیان وەک پەیکەرێکی بەفرین سەرمای تەنیایی لێ هەڵدەستێ. بوونی بوونەوەرێکی وەها ڕەنگە لەبەر پیرۆزی بێت یا بچووکی تەمەن هەتاوێکی درەنگ وەختی زستانی تەمەن بێت. ڕەنگە ئیسا یەک بێت و خوا هەر بە ڕەبەنی و لە شکۆفتەی لاویدا هەڵی کێشێتەوە ئاسمان تا شەڕی دەجالەکانی پێ بکات. دروست ئەویش هەر بۆ جەنگ ئەخۆڵقێت. دایکەی چاوەڕوانیش هەست ئەکات سەرجەم ئێسکەکانی جەستەی لەبەر یەک ئەترازێت و دەرونی ئەبێتە پەیکەرێکی 1000 پارچە و لە ناو سەرنجامی گوناهەکانیدا ئەمرێت تا نهێنی گوناهەکانی گوناهی بەرماڵێک کە لە ژێرباری شەهوەتەکانیدا هێندە قوروس بوو کە زەریاش بۆی هەڵنەئەگیرا. گوناهی کۆرپەیەک کە بەرهەمی تێکەڵبوونێکی ڕاستەوخۆیە. خودایە چەند قورسە پەشیمانی. لەگەڵ هەڵاتنی یەکەم تیشکی هەتاودا کە تەمومژی سەر دەریا لە پاشەکشەی بەردەوامدا بوو، گریانی ساوایەک دنیای هەژاند و خەونی لە چاوی سەرجەم دانیشتوانی ئەو کەنارەوە دەرنا. بەڵام کەس جورئەتی ئەوەی نەبوو بەبێ فەرمانی خاتوونی پاکیزە چەمکی ئەو پەردەیە لادا و یەکەمین کەسێک بێتە ئاشنای کۆرپەی پیرۆز. نیگەرانیەکانی چاوەڕوانی تا بێ زیادی دەکرد و خۆریش تا دەهات بەرەو چەقی ئاسمان هەڵدەکشا. ئەو کات خاتوونێک بە جلێکی قەترانیەوە لەگەڵ کۆرپەیەکی قەترانیدا وە دەرکەوتن و سەرتاپای کۆرپەکەشی تەنانەت ڕوخساریشی بە پارچەیەکی ڕەشدا پۆشرا بوو. کەس لە نهێنی ئەم کارە نەگەشت تا سەرجەم ژنان کۆبوونەوە و ئەو دەم خاتوون سەری جگەرگۆشەکەی لاداوتی دەبێ ئەم بوونەوەرە بچووکە بە یەک جار و لە یەک کاتدا هەموو خەڵقەندەکانی خوا ببینێت لە یەک ئاستا. سروشت هێندە بێدەنگ بوو تا ئەو نەوزادە چاوەکانی کەوتنە بەر تیشکی ڕووناکی خۆر. هەموو شتێک و ڕوژە زەریای هێمن و وا شێت بوو کە سەری شەپۆلەکانی خوان لەو هەورە چڵکنانە ئەسوو کە بە هەڵەداوان کەوتبوونە ڕێ. شنەی فێنکی ساتێ لەمەوبەر گۆڕا بە گەردەلوولێک کە سەرجەم ئەو جلانەی ژێرەوە بە تەنافەکانەوە هەڵواسرا بوون وەک عاشقێکی دز لەگەڵ خۆی لولی دان و سەرکێشانە پەلاماری داوی ئەو چادرانەی ئەدا کە لەو کەنارەدا ئارامگەیەکی هێمن بوو بۆ ژیان. حەشاماتەکە سەریان لەو نهێنیە دەرنەدەکرد. ژنێک هاواری کرد هەلهەلە بکێشن شایی لە دایکبوونی کۆرپەی پیرۆزە. بەجارێک هەزاران شادومانی لەو حەشرەدا ئەدرانە دەمباوە. شیرین و حەڵوا ڕوو بە ئاسمان هەڵ ئەدران و گەردەلول لەگەڵ خۆی ئەیبردن بۆ جێیەکی نادیار. خاتوونی پاکیزەش لە شەرمەزاری و خەجاڵەتیدا ڕۆ ئەچوو کە سەرەداوی هەموو تووڕەیەکانی ئاسمانی لایە و ئەوانیش بە چاوێکی پڕهیواوە بۆی دەڕوانن چ مەسیحێکی بەختەوەر و چ حەرامزادەیەکی کڵۆڵی لە ئامێزە. بڕیارەکانی خاتوون لێرەوە قورس ئەکەونەوە. خامۆش نەبوونی با وە هەور زەریا شێوەیەکی یەکجاری وەرگرت
تەنانەت گەڵا و بەری درەختەکانی ئەو بەر و سەرجەم بوونەوەرە تازە خوڵقاوەکانی ناو زەریاشی لەگەڵ خۆی هەڵگرت و وەک بارانێکی ڕەش دای ئەباراندە سەریان. هەموو ژنەکان لەو بڕوایەدا بوون تا قوربانی نەکرێت بۆ کۆرپەی پیرۆز، ئاسمان و سروشت هەروە لیان تووڕن، چونکە پێشوازی شیاوی لێ نەکراوە. ڕێک کەوتن لەسەر ئەوەی کە بە شێوەی هەڵبژاردن یەکێک بکەنە قوربانی و بیبەخشنە دەریاوە بە هەور و با. هەر یەک لەوان کە لە ڕێگای چەند ساڵەی ئاساییەوە ئاوز بوون ئامادە بوون کۆرپەکانیان نەزرکەن. بۆیە خاتوون بڕیاریدا هەر خۆی و کۆرپەکەی دەبێ ببنە قوربانی و سروشت چاوەڕێی ئەوانە. ئەم بڕیارە هەموانی تووشی شۆک و نیگەرانی کرد. بە درێژایی مێژوو هەرگیز خاتوونێکی پاکیزە نەیتوانیوە لە ڕێگای پەپولەکانەوە ئاوز بێت. هەر لەبەر ئەوەش بوو بە نەزۆکەکان ئەناسران. جگە لەم خاتوونە کە کۆرپەکەی بەرهەمی هەناسەی خوا و فریشتەکانە هەموو کەوتنە شیوەنکردن و زۆریان هەوڵدا پەشیمانی بکەنەوە. فریاد ڕاستەکەیان لەو بڕیارە شێتانە بپارێزن. ئەو هەرچەندە بیری لە دیمەنەکانی کەنارەکان ئەکردەوە و هەستی بە ترسێکی گەورەتر ئەکرد تا دەها سوورتر بوو. بەیانێکی تەماوی ئاسمانێکی داگیرکرا و بە هەوری تووڕەی فەرمان پێکرا و زەریایەکی فێگرتو کە لە ناو شەپۆلەکانیدا هەزاران ماسی خنکاند بوو. خاتوونێکی ڕەشپۆش بە کۆرپەیەکی ڕەشپۆشەوە دەچنە سەرپشتی بەلەمێکی چارۆکەدار کە کەس نازانێ مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ کەی و بۆ چ مەبەستێک لە ماڵێکدا حەشاردراوە. بەبێ ماڵاوایی لە کەس وەک دزێک یا تاوانبارێک لە ماڵەکانەوە لەسەر داوای خۆی نەزایان بۆ کرێت. خۆیان دەدەنە دەست قەدەری سروشتێکی شێت. شەپۆل بەقەت کێوێک بەرزیان ئەکاتەوە و لە پشت هەورەکانەوە بۆ ئەو بەرسنوورەکان ئەڕوانێت. بیر لە شکاندنی توخۆ بوو پاشماوەی کەرەستەکان ئەکاتەوە. حەسرەت بۆ ژوانی پاش و شکبوونی زەریاکە ئەخوات کە ژیان چۆن پاکیزەی لەدەست ئەدات. خاتوونیش کۆرپەکەی لەسەر دەستەکانی بۆ ئاسمان هەڵ ئەبڕێ و ئەپاڕێتەوە. خوددا بە نهێنیەکانیانەوە بیان باتەوە ناو دەفتەرە نهێنیەکانی خۆی و دەرونی پڕ نهێنی زەریاوە. دەنگیشیان تێکە بکات بە هاواری هەورەکان و هەناسەشیان ئالوو دەکات بە گەردەلوو لە بێقەرارەکانی. دەنگی ساوایەک دڕ بۆ هەموو شەڕانەی سروشت ئەدات و دوای ماوەیەک هەموو شتێک هێمن و خامۆش دەبێ. سبەی ڕۆژێکی نوێیە و خەڵکی ناو مەملەکەت بێدار ئەبنەوە و ئارامی گەڕاوەتەوە بۆ ئەو کەنارە و شوێنەواری چادرێک دیارە کە چادرەکەی بۆتە کۆلارەی دەم ئەو ڕەشە باشوومە. لەو بەریش کەسێک لە بن دارژاڵەیەک چاوەڕوانە و چاوی بۆ کەناری ئەمبەر هەڵدا و بەخۆیدا ئەپەرمێت چەند سەدەی تر چاوەڕێ بکات تا کەسێک لەو بەرەوە بتوانێت سنوورەکان ببڕێت و بناخە بۆ ژیانێکی نوێ لەسەر خاکێکی تازەدانێت. بیرەوەریەکانی دارتاشێک 1 2 3 هەزار ئەستێرەم ژمارد. خەو لە چاوەکانم تۆراوە. کەس بەخەبەر نەماوە. باوەڕشم بە وڕێنەی بەر ئەستێرەکان نییە. ئەمە مانگێکە ڕەنگە ساڵێکیش بێت. هەر خۆم بە تەنها و بێکەس بە دیار جەستەیەکی بێڕۆحەوە ئێشک ئەگرم. کەسێک نییە تەقە لە دەرگای تەنهایم هەڵسێنێ وەک فریاد ڕاستێک دەنگی خامۆش و کپکراوی من بگەێنێتە گەڕک تا هێندە بە بێکەسی و کەساسی خۆمدا نەڕوانم. باوکم یەکەمین خەمخۆری مردووان بوو. بە بیرەوەریم هەرگیز باوەڕ ناکەم. لێم بیست بێت کەلانکەیەک یا جۆلانەیەکی بۆ کۆرپەیەکی ساوا دروست کرد بێت. لەوەتەی دەستی بەکاری دارتاشی کرد، هەر خەریکی دروستکردن و نەخشاندنی دارەمەیت و سندوقی مردووەکانە کە لێشیان ئەپرسی بۆ ئەیوت تەنها مردووەکانن کەس ئیشی پێیان نییە و پێویستیان بە ناسکێشان هەیە. زیندوەکان ئەستەمە بهێڵن کەس مافیان بخوات. هونەری نەخشونیگاری سەر سندوق و تابوتەکان باوکمان کردە ئەفسانەیەکی دەست ڕەنگین. گەرچی دەیزانی بەو کاری هەرگیز ئاسوودە و خۆشەویست نابێت، پیاوانی بەدەسەڵات هەمیشە بە چاوێکی پڕ لە ڕقەوە بۆیان دەنۆڕی.
چونکە ئەو لە هەموو نیگایەکیدا پیاوانەی قامەتی لار و دەرپۆقی وێنی ئەکرد بۆ ئەوەی بزانێت نەخشەی سندوقەکانیان چەندێک بێت تا فراوان بن لەگەڵ باڵای ناقۆڵایاندا بگونجێت و لە نەخش و نیگاردا نەچنەوە سەریەک. زۆرێک لەوانەی کە ڕقیان لێی بوو بەر لەوەی ئاواتیان بێتە دی و چاوەکانی هەڵکۆڵن ئەم سەری سندوقەکانی بۆ بزمار ڕێژکردن. باپیرم یەکێک بوو لە ئاسنگەرە ناودارەکانی مەملەکەت کە هەموو دەستکارێکی خۆی بە مۆرێکی تایبەت دیاری دەکرد کە لێ نووسرا بوو داوت کە نازنەوی دوکان و کارەکەی بوو. لە سەردەمی مێرنشینەکاندا بەناوبانگترین شمشێر و قەڵغان و تەور کە ئامێرەکانی پارێزگاری لە نیشتیمانی پێدەوتن بەدەست و پەنجەکانی ئەم دروست ئەکران. باوکم ئەیگوت هەمیشە شانازیم بە خۆمەوە کردووە کە کوڕی پیاوێکم دەچێت بەگشت بەهێزترین مادەدا و بەدەست و پەنجەکانی نەرمی ئەکات و چی بوێت بەویستی خۆی لێ ئەسازێنێ. کاتێک گەورە بووم وە دەستم داری گرت باوکم یەکەمین دیاری خۆی بۆ دروست کردم بەو ئومێدەی بتوانم ببمە جەنگاوەرێکی جەرپەزە کە خەنجەرێکی زۆر جوان بوو. ڕازا بوویەوە بە موروی ڕەنگاوڕەنگ لەسەر دیوێکی مشتەکەی شێرێک دەمی هێنا بوو بۆ دەستی پیاوێک کە سێوێکی لە دەستا بوو. ئەوەی کە هۆشت بۆی ئەچوو بەیەکەوە هەم دەستی و هەم سێوەکە بە قەپالێک ئەخوات. بەڵام لە هەمووی سەیرتر بە دەستی ڕاستی کابراوە خەنجەرێکی بریقەدار هەبوو کە بەبێ ئاگای شێرەکە خەریک بوو خۆی ئەگەیاندا پشتەمەلی شێرەکە. ئەوەی کە لێ حاڵی ئەبووی زۆرانی نێوان مردن و ژیانە کە کەس نازانێ کامیان براون و کامیان دۆڕاون. کاتێک بمگرتایەتە دەست هەستم بە سەرکەشێکی بێوێنە کرد بۆ خوێن ڕشتن کە لە یەکەمین ژواندا لەگەڵ دایکدا بەیەکەوە گۆڕێکمان بۆ هەڵکەند و ناشتمان تا هەستەکانمان دوور لە ئاژاوە بن و بەس بۆ خۆشەویستی بشین. گێڕانەوەی بیرەوەری دوای بیرەوەری تا بیرەوەری بڕینەوەی باڵەکانی باپیرم و فرێدانی بۆ ناو گۆڕەکەی جگە لە زۆرانی نێوان هێز و هێز هیچی دیکە نەبوو. دەڵێن خانی لە بسێڕین بە یەکێک لە دەستکارەکانی ئەو دەستی پەڕیوە بەدەست پاڵەوانێکی دیکەی کوردەوە کە مێژووی کورد و کوردکوژی لە مێژووی شەڕی قابیل و هابیل کۆنترا. خان کە دەیان شەو لە سەربانی شوراکەیەوە سەیری سنووری میرنشینەکەی ئەکات و لە خەمی ئاوەدانیدا دەبێ و دەسەڵاتی خۆی بەکەم دەزانێ و لە خولیای فراوانبوونیدایە و لە تواناشدا کەم دەستە دەبوو تۆڵە لە کەسێک بکاتەوە. بۆ تۆڵاکردنەوەش جگە لە باپیرم زیاتر کەسی وەچەنگ ناکەوێت کە بە هۆکاری کەم ئەندامی خۆی بزانێت. شەوێک کە باپیرم سەرگەرمی دروستکردن و نەخشاندنی سپەرێکە بە تەمای بیکاتە دیاری مێری میرنشینەکەی بەهۆی تابورەکانیەوە هەردوو دەستی لە بندا ئەبڕن و ئەیخەنە ناو کوورەی ئاسنگەریەکەیەوە و بە دوایدا سپەرەکەش دەخەنە ناو کوورەکە و ئەو شەوە هەموو خەڵکی میرنشینەکە گویان لەو هاوارەی باپیرم دەبێت جگە لە باوکم کە سەرگەرمی یاری و ڕاموسان دەبێت لەگەڵ دایکمدا. چەندین ساڵ دوای ئەو کارە ساتەش باپیرم بەبێ قۆڵ و باڵ هەرسیندوو بوو کە شەوان دەنووست خەوی بەوە دەدی کە شمشێرێک دروست کات بتوانێت مرۆڤەکان بکوشێت بەڵام نەتوانێت کەم ئەندامیان بکات. بە ئامادەبوونی باپیرم باوکم دەستی کردە هەمان پیشە و لە هونەری دروستکردنی چەکدا هیچی لە باپیرم کەمتر نەبوو. باش چەند ساڵ لە مەرگی باپیرم و گەورەبوونی منداڵەکانی باوکم بڕیاریدا هەرگیز نەچێتەوە ناو دووکانی ئاسنگەریەکەی و پیشەیەکی تر بۆ خۆی هەڵبژێرێت. ئەمەش پاش ئەو سەردانەی هات بۆ لای برا گەورەکەم لە بەندی خانەکە فەرمانی لە سێدارەدانی بەسەردا درابوو. براکەم لە ناو هاوڕێکانیدا کەم تەمەنترینیان بوو هەڵیان بژاردبوو بۆ کوشتنی کابرایەکی زاڵم و دەسەڵاتدار کەچی هاوڕێکانی هەر خۆیان شێربەژێر بە کابریان ڕاگەاندبوو بۆیە سووک و سانە ئەویان لە ناو دیوار و شیشەکاندا تون کرد و خۆشیان لە گەشت و گەڕانی خۆیاندا بوون. لە دوادیداریدا بە باوکمی وتبوو ئەوە 6 مانگە فەرمانی مەرگم بۆ دەرکراوە. ئەم ماوەیە سەر چەم دیواری شوورەکەمدا پۆشراوە بە ڕۆژمێر و کاشمێری گەورە گەورە کە چرکە چرکەیان هێندە بەرزە خەریکە دڵم لە ناخەوە هەڵدەتەکێنێت بۆ ئەوەی وچانێک وادەی مردنم لەبیر نەچێتەوە.
بەڵام بابە ئەوەی لەوانە زیاتر دڵی گرتوم ئارەزووی بۆ ئازادی کوشتوم ئەم کەلەپچانەی دەست و پەیوەندەکانی پێمە کە هەموویان دەستکاری تۆ و دەرچووی کارخانەی داوتن کە قورسیان بڕستی لێ بڕیوم. بابە دەبوو لە بری ئاسنگەری کارێکی دیت هەڵبشاردایە تا ڕێزێکی مردنی مرۆڤی تێدا بووایە، چونکە دڵنیام کە پاش لە سێدارەدانم زۆر بێبایەخانە لە گۆڕستانێکدا وەک سەرنوێڵێک بۆ کەسانی بێناونیشان دانراوە فڕێ ئەدرێم. بابە کارێک بکە ڕێزی مردوانی تێدا بێت، چونکە مردووەکان زۆر بێنازن. ئەم دیدارە و چەند وەسێتەی براکەم بوو دوکانە دێرینەکەی بە باوکم پێچایەوە و لە بری ئەوە کردی دوکانی دارتاشی تابوت و سندوقی مردوو. بینینی ڕۆژمێر و سەعات باوکمی دەهری دەکرد. ئەگەر کاژمێرێکی بچووکیش بواە لە دەستی هەریەکێک لەو ماڵەدا بیتایە تووشی فێ و کەفت شەراندن دەبوو. باوکم ترسێکی گەورەی لە چارەنووسی کوڕەکانی و کچەکانی هەبوو. ئەو ترسەش هەر لە خۆوە و بەبێهۆ نەبوو. لە هاتنەدی یەک بەیەکی ئەو خەونانەی کە هەر ئەو شەوەی لەدایک ئەبوون لە خەوێکدا چارەنووسی کۆرپەی تازەی بۆ ئاشکرا دەبوو. دایکم سەرجەم مناڵەکانی پاش خوێندنی یەکەمین کەڵاشێری نیوەشەو ئاهاتنە بوون. باوکم هەرچەند هەوڵی ئەدا لەو ساتەدا بێدار بێت و یەکەمین کەس بێت ئەو نەوزادەیە بگرێتە ئامێز، کەچی خەوێکی ئارام دەستی ئەگرت و گەشتێکی بە چارەنووسی ئەو ساوایەدا پێ ئەکرد. وە لەگەڵ گریانی ساواکەدا ئەمیش هاواری لێ بەرز ئەبوویەوە. باوکم ئەیگوت تەنەها لە ساتی لەدایکبوونی تۆدا بێدار و بە ئاگا بووم. یەکەم کەس بووم لە ئامێزم گرتی. چارەنووسی تۆ هیچی تێدا نەبوو، وەک نەبوو ئێکی ئامادەوایت کە نە هیچ دەخێتە سەر ژیان و نە هیچیشی لێکەم دەکەیتەوە. ئەم قسانەی باوکم بوون هانیان ئەدەم تا پێم دەکرێت شیرازەی ئەو ماڵە بەرەو ئاقارێکی ترسناک و لە ناوچوون ببم. چەندێ منداڵەکان بەرەو گەورەبوون دەچوون تا دەهات پەیوەندی و خۆشەویستیان کاڵ و کاڵتر دەبوویەوە. بە جۆرێک کچەکان بۆیان نەبوو هەرگیز نزیک ژوورە گەورەکەی کوڕەکان بکەونەوە، چونکە ژوورەکەیان پڕ بوو لە تێکەڵەیەک لە بۆنی خۆخواردنەوەی شەهوەتی شاوانە و بۆنی کەسکوونی جگەرە و بۆنی عەتری تیژ و بۆنی قاچ و گۆرەوی کە بۆنێک بوو بەو هەموو تێکەڵەیە زۆر جار کچان ئەخاتە سەر ڕێگای لادان و گوناه. کچەکانیش بە پێچەوانەوە ژوورەکەیان پڕ بوو لە بۆنی تەنهایی و شەرم و بۆنی ئارەقی سنگ و مۆمک و هەڵمی مێینەیی کە هەموو هێڵە سوورەکان ژێر پێدەخات. باوکم نەک ژوور بگرە گەرماویشی بۆ جاکردنەوە، چونکە ئەو بزمارانەی بە گەرماوەکەوەدا کوترا بوون تەنافێک لە لیباس و ستیانی پێوە هەڵواسرا بوو. سەتڵ و سابوون و لفکە و تەشت و ئاوێنەکەش بەوتەی باوکم پەیامێکیان لە جەستەی کچەکانەوە دەگواستەوە بۆ جەستەی کوڕەکان و هاندانی زیاتری تێدا دروست دەکردن. بەتەنها من بۆم هەبوو بەبێ بربەست سەردانی هەردوو ژوورەکە بکەم. هەمیشە سەرەتای ناکۆکیەکان لێرەوە دروست دەبوون. من بووم جل و ماکیاژی کچەکانم تێکەڵ دەکرد. عەترەکانم لە جلی یەکدا خاڵی دەکردەوە. نامەی کوڕەکانم ئەخستەنە و کتێبەکانی قوتابخانەیان و کتێبەکانم تێکەڵ دەکردن و ئەو دەستە سڕەکە خەزیانەی نامەی دڵدارەکانیانی لەسەر نووسرا بوو ئەم خستە پەرداخی ئاوەکانەوە بۆ ئەوی بخوستێنەوە. گۆرەوی کوڕەکانم تێکەڵی ستیانی کچەکان و لیباسی کچەکانم لە ناو خاولی کوڕەکاندا ئەشاردەوە. ملوانکەی کچەکان و تەسبیحی کوڕەکانم ئەپساند و مۆرووەکانم تێکەڵ ئەکردن. بەرامەی شووری کوڕەکانم ئەگواستەوە بۆ ناوچەی کچەکان و بە پێچەوانەشەوە. ئەمەش تەنها لە ڕێی چاو و ڕامانە قوڵەکانمەوە ئەمتوانی ئەم کارانە بکەم. باوکم تا ئەم ساتەش نەیزانی سەرباری ئەم هەموو سانسۆرە کێ دەتوانی ئەم کارانە بکات. ئەم هەموو وێرانکاری و ئاشاوەیی کە زۆر جار ئەگەشتە ڕادەی میل ڕاکێشان و هەڕەشەی خۆسووتاندن تەنها بۆ ئومێدەوە بوو گەر بە لێدان و فەلاقەکردنیش بێت بکەومە سەرژمێرەوە. باوکم لەو شەڕانەدا پێدەساڵاترین کەس بوو دادەنیشت و دەستی ئەکردە گریان و ئاواتی ئاخواست هەمویان وەک من کە ساز و بێجوڵە بوونایە تا هیچ نەبووایە گوێیان بۆ بیرەوەریەکانی بگرتایە، چونکە هیچ کامیان نەیان ئەپەرژایە سەر هیچ هەریەکەیان بە خۆیەوە خەریک بوو. بەتەنها من نەبێ
بە چاودێری هەمووانەوە وەژمارنی مناڵە لە ژمارە نەهاتووەکانی دایکم. بەڵام دەمزانی هەرگیز دایکم بەسکی بەتاڵ نەدیوە. پێدەچێ هەموو شەوێک منداڵێکی بوو بێت، چونکە لەسەر جەمکارە ساتەکانی ئەم وڵاتەدا قوربانیەکی هەیە. جا چ تاوانبار بن یا بێتاوان. من بە پێچەوانەی خەڵکیکەوە ڕۆژە تایبەتەکانم لە چاو ڕۆژە ئاساییەکاندا زۆرترە، بەڵام ئەوەی لە هەموویان زیاتر یادگاری لاجێ هێشتوم ڕۆژی زەماوەندی خوشکەکەمە کە بە خوشکە گەوران ناوزەدیان ئەکرد، گەرچی لە من بچووکتر بوو. خوشکەکەم بەدەم ئەو ژنانەوە ئەتریقایەوە کە ئەیان گۆڕی و ڕێکیان ئەخست. من لە پەنجەرەکەەوە تێم ئەڕوانین، حەزم ئەکرد بەدان و نینۆکەکانم و ونجڕیان بکەم، چونکە پرسیان پێ نەکردبووم کە لە ژێرخانەکە بەدزیەوە بە سنگە خشە هاتمە دەرەوە، میوانەکان وەک گیاندارێکی سەیریاندی بێحەپەسان. زۆر جار کە بێگانەیەک بەهەدایەتە ئەو ماڵە من حەشار ئەدرام لە دەرەوەی ماڵی خۆمان، کەس بەبوونی منی نەدەزانی کە ئەوان ڕۆشتنەوە خوشکەکەم بەناو ماڵەکەدا بە پرچەکانم ڕایکێشام و باش فەلاقەی کردم، بەڵام کەس نووزەی لێ نەبیستم. وەک ئەو ڕۆژەی کە هەواڵیان هێنا خۆی و مناڵەکانی لە قافڵەیەکی ئەفسوناویدا بۆ بیابان براون و تێکەڵ بەلمی ئەوێ کراون. بە چاوەکانم تێر ئەشکم ڕشت، بەڵام کەس نووزەیەکی لێ نەبیستم. بەلامەوە سیر بوو، چونکە هەر ماوەیەک لەوەبەر برای دووەمم لە شارێکدا بە هەوای ژەهراوی خنکا بوو. بە قسەی ئەو خەڵکە لە دواسادا داوای پڕسەنگێک هەناسەی لە باوکم کردبوو. باوکم هاوارەکانی بیست بوو، بەڵام هیچ لە دەسەڵاتی ئەودا نەما بوو. مانگی ڕەمەزان مانگێکی پڕسامناکی و ترس بوو بۆ من و باوکم، چونکە باوکم بێدەنگینی بە هەلزانی بوو. هەموو خەوەکانی بۆ گێڕابوومەوە، دەیزانی چرای تەمەنی ژمارەیەک منداڵی لەو مانگەدا کوشێنەوە. ئەو ترسی لە دڵدا بوو تا ئێوارەیەک لە ساتی بەربانگدا کە لە مزگەوت خەریکی جوینی یەکەمین خورمای بەربانگ بوو. دەنگی تەقەی دەستڕێژێکی هاتە گوێ بە خۆی و خورمای دەمی و دەم و چاوی تاڕبووی بە ئاوی دەستنوێژەوە گەشتە بەردەم دەرگای مزگەوت و بۆ ئەو سەری کۆڵانەکە ڕای کرد و باوەشی بە کوڕی شەڵاڵیدا کرد. دوو گەنجی سەر و چاودا پۆشاو هاواریان لێ کرد: حاجی سەری مەخەرە باوەشت، خوێنی ئەو بەرازە پیسە، با بەجلەکانتەوە نەکەوێ، لە باوەشت فڕێیدا، تەرمەکەی پسووتێنە، ئەمە کۆمەنیستە، پیسە، سەرتاپای زەوی بەخۆیەوە گڵاو دەکات. هەستە حاجی بڕۆ بۆ نوێژەکەت، جەماعەتەکەت بۆ ئەم مەلعونە دوامەخە. دوای ئەو ئێوارەیە هەرگیز ئەو جلانەی دانەکەند و هەرگیزیش نەچوویە مزگەوت. هەر ساڵێک دوای ئەو کارە ساتە لە بەردەم مزگەوتدا هەرایەک خۆڵقا بەبێ هیچ پرسیارێک باوکم خۆی گەیاندە ئەوێ. لە تەواوی پاشماوەی کارە ساتەکە دڵنیا بوو کە یەکێک لە کوڕەکانی لە ماشینێکی سەربازیدایە و بەسەر چاوی ڕاستیدا خوێن لەسەریەوە دێتە خوارەوە. دەستەکانی کەلەپچە کراون بە تۆمەتی تیرۆریست ئەیبەن و هەرگیز ناگەڕێتەوە. هیچ هەواڵێکیشی ناپرسی. لە دواسادا ئاوڕێکی بۆ ئەداتەوە و دەستەکانی بە کەلەپچەوە نیشان ئەدات و بۆی پێئەکەنێ. پاش ئەو کارە ساتە و کوژرانی کوڕەکانی لە جەنگە بەدفەساڵەکانی ناو خۆدا بەندی ڕێی کوڕەکانی ئازاد ئەکات کە هەر کەسەوە بۆ وڵاتێک سەفەر بکەن و هەر کەسە و چارە نووسینیوە بۆ خۆی بدۆزێتەوە. لە پاشدا هەواڵ لە دوای هەواڵ ئەگات: کوڕێکت لغم کوشتی، میتی تورکی کوشتی، پازدار کوشتی، لە ئیجە خنکە خۆی گۆشت، کوشتیان سیارە لێیدا. سەرجەم کوڕەکان تەواو بوون و زەوی ئازادی کچەکان فراوان بوو. ئازادیەک تەنها سەرەتاکەی ناوی ئازادی بوو، لە پاشان بوو بە کارەسات بۆیان. یەکێکیان لەگەڵ کوڕێکدا ڕۆشت، کچێکیان خۆی سوتاند، یەکێکیان سوتاندیان، خەسووی دەرمان خواردی کرد. مێردەکەی خنکاندی، بەسەر منداڵێکەوە چوو تا دوایەمین کچیان جگە لە من کە کچێکە هەنوو کە بۆتە سۆزانی و شەوانی خەڵکی خوا پێدا و کوردەکاتەوە. ڕۆژێک بەر لە وادەی مردنی باوکم پێی وتم: گەر دەستەکانت تەواو بوونایە ئەم کردیتە بەرگ درو، لە بری ئەوەی بەرگی بووک و جلی جوانت بدووریایە فێر بوویتایە کفن بدووریت، چونکە ئەوەی لە ناخی هەمومانەوە
نزیکە و حەقیقەتێکی ڕووتە مردنە کە هەرگیز بۆ کەس ڕام نابێ. بەختەوەرە ئەو کەسەی بەرگی دوایین گەشتی مرۆڤەکان ئەدورێت. من بەختم نەبوو وەک باوکم بوو بە باشترین وەستای سندوقی مەرگ، منیش بوومایەتە چاکترین بەرگ دروی مەرگ، کوڕەکانیش ببوونایەتە گۆڕ هەڵکەن و وەستای دروستکردنی کێلی سەرگۆڕ بۆ ئەوانەی مردنێکی بێناونیشانیان هەیە. ئێستا ئەم کۆشکە گەورە و فراوانە کە جاران پڕ و سیخنەخ بوو لە ژیان هەنوو کە بێدەنگ و سەدایە، لە تەنیشت تەرمێکی ساردی بۆ گەن کردووەوە دانیشتوم. تەنها بە هەناسە و چاودا ئەزانم ئەژیم، بە هەناسە بۆنەکان دەرک ئەکەم و بە چاویش گۆڕانەکان ئەگینا هەستەکانی دیم هیچ. باوکم دوجاریانی سپارد، ئەم هەموو بیرەوەریانەی بۆ گێڕامەوە. ئەلبومێکی گەورەشی لە باوەشدا بوو کە وێنەی سەرجەم مناڵەکانی و دایکمی تێدا بوو، چکە لە وێنەی من. لەژێر وێنەی هەرێکێکیشیانەوە بەرواری بوون و مردنی لێ نووسرا بوو. لە جێگاوی وێنەی مندا بەرواری بوونم لە خوارەوەش نووسرا بوو: ببوورە کچم، تۆی دوایین پەردەی شانۆکە دائەدەیتەوە. غرورەکانی کچێک. پەڕەسپیەکانی تۆ لە تاڵی قژی ئێمە و خەمی ئێمە و گریەی ئێمە و قاقاکانمان پڕ ئەکەیتەوە، پاشان پێمان ئەفرۆشیتەوە پێی ئەڵەی ژیان. لە هێڵە خوار و خێچەکانی تۆ ئەگەر لادەین بەرەو هەڵدێر لێژە بینەوە، ئەگەر بەردەوامیش بین لە تێپەڕبوون بەسەر ئەو هێڵانەدا بە دیوێکی تری ئەو هەڵدێرەدا ئەچین. گردون لە خەمی هەمومان دەگا و بێدەنگیش چاودێرە. ئەوەیە هەموو هەستەکانی منی کوشت. لە ژیاندا نەمتوانی بەویستی خۆم ببزوێم و لە ترسی چاودێرەکانی کەچی ئەو ساتانەی ئەوم ئەبوارد دەستم بۆ شتێک ئەبرد، هەزاران چاو ئەیانوت بڤەیەک لە هەموو هەندانەکانی ئارەزوم قورستر بوو. ئەو جارجار سەرکێشیانەشم تەنها و بەس لای خۆم وجودیان هەبوو، ئەگینا هەر ماقڵە بوون ماقڵە. تاقەتی نووسینت نەما، گەڕایتەوە بەر ئاوێنەکە، چاوێکت بە وێنەی ناو ئاوێنەکەدا گێڕا. هیچ کاتێک وەک ئێستا ئەم مرۆڤە تێک شکاوت نەدیوە، سیر بوو بەلاتەوە. سیمای تێپەڕبوونی ڕۆژەکانت هێندە لەیەک ئەچوون، هێواش هەستت بە تێپەڕینی کات نەدەکرد تا ئەو کاتانە نەبێ هەواڵی شوکردنی کچی دەستە خوشتێکت یا ژنهێنانی کوڕی هاوڕێیەکت ئەبیست. ئەو دەم ئەگەڕایتەوە تەمەنی خۆتت بەهی ئەوان ئەپێوە. اینجا تێ ئەگەشتی ژیانت چەند بێهودانە گوزەراند. بەڵام هەر سوویەک ئەو هەواڵانت لەبیر ئەکرد و ئەکەوتیتەوە ناو ژیانی ئاڵوواڵە. ئێستا بە ئاسانی دەرێک بەو گۆڕانکاریانە ئەکەیت و شوێنی نۆکی بێڕەحمی ڕۆژگار کە چەند ستەمکارانە لە ڕوخساوت خۆی گیر کردووە و جەستەتی کردووە بە کەلاوە. ئەو لە شولارە سپیە جوانت ئێستا زۆر دزێوانە وەک هەویرێکی شل ڕژاونەتە سەر یەکتر. ئەو مەمکە تورتە جوانانت کە چەند بە حەسرەتەوە بووی گەورە بن و لەژێر چلەکانتەوە چەتر هەڵبن، کەچی ئێستا لە بنەوە باریک و سەرەوەیان وەک تۆپەڵێک گۆشتی شلی لینج شۆڕبوونەتەوە بەسەر سکدا و ژێرەوەیان قاوەیی ئەچێتەوە. ئەو کەمەرەتەنگەی جاران جێگەی شانازی و خۆبادانت بوو، ئێستا لەژێر زەبر و خەفەتی ڕۆژگاردا بوونەتە خاوەنی هەزاران لۆچی ناڕێک و ناشرین، لە بەشی سەرەوەیشان دوو تۆپەڵ گۆشتی ناڕێک بەرز بوونەتەوە. ئەو شێوە شیرینەی جارانی دزێ و کردووی هەناسەیەکی قوڵ و گەڕایتەوە سەر نووسین. لە نێوان خۆشەویستی و ڕقی باوکمدا پەیوەندی بەهێز هەبوو، هەرگیز بۆم جیانە دەکرایەوە. حەزی ئەکرد گەر بەدەستی بێ ئەستێرەکانم بۆ داگرێت، بەڵام هەرگیز بەختەوەریم لە تەنیشت کەسی ترەوە نەبینێ، بەس تەنها خۆی و کوڕەکانی بە دڵسۆزی من ئەزانی. ناوهێنانی شوکردنی منی لە ماڵدا بە گەورەترین تاوان ئەژمارد. دایکە زەلیلەکەشم هەمیشە لە خەمی قەیرەیمدا بوو. هەرگیز ئەو قسانەیم بیر ناچێتەوە کە مامم پاش چەند تکا و لاڵە تا توانی باوکم ڕازی بکە و من بدەنە سەرداری مامم.
بەڵام من لەبەر ئەوەی نەڵێن حەز لە شوئەکات چەند ڕۆژێک دەستم کردە گریان و بیان و گرتن. ئەو سادایکم بە زمانە لووسەکەی ئەو چەند ڕۆژە بەردەوام لەگەڵم خەریک بوو. لە دوایی داوتی شوو مەکە با ببیتە قەیرە ئەوسا ئەزانی دنیا چۆنە. سەد ڕەحمەت لە گۆڕتدایە بوومە قەیرە بۆ ئەوەی نەزانم دنیا چۆنە. دایکت ئەوەی نەدەزانی ئەوەی بەدڵ نەیتوانی ماچێک تەنها ماچێکیش بێت لە لێوی خۆشەویستەکەی بفرێنێت ئەوەش قەیرەیە. ئەو قەیرەی بەس لە نەبوونی ماڵ و مێردا ئەدی و تۆش لە نەبوونی خۆشەویست. ڕۆژانێکی سەیر بوون تەنها ئەو چەند مانگەی دەستگیرانیت هەمیشە دڵت پڕبوو لە شادی بۆ سبەینەیەکی چاوەڕوان کرا و هەستت ئەکرد لە دوو لاوە نازت ئەکێشرا و دیاری دانسقەت بۆ ئەهات لە ئاسمانی ژیاندا هێندە بەخت یارت بوو هاتیتەوە سەر نووسین کە شەڕ دێتە وڵاتێکەوە خەڵکی ئەو وڵاتە ئەبنە بەشێک لە شەڕ. تەنانەت ئەو مناڵانەش کە هێشتا پێیان نەخستۆتە ژیانەوە ئەبنە سووتوی شەڕ، ئەبنە پشکۆکانی دوای ئاگر. کەس بەخۆی نازانێ و ئەبێتە سەرباز. کەسێک نییە بزانێ ئەم هەموو شەڕا لەسەر چییە. زۆر جار شەڕەکان دروست ئەبن و پاشان کۆمەڵێک مەبەست و مانای ڕەوا بۆ ئەو جەنگانە ئەدۆزنەوە. بێسەر و شوێنبوونی سەردار لە شەڕێکی وڵاتدا هەموو خۆزگەکانتی هێدی بە چاوەڕوانی پووکانەوە. ئیتر ژیان بە داوەسپیەکانی کەوتە چنینی نەخش و نیگاری پیری لەناو قژە خورمایەکانتدا. پاش 1-2 ساڵ براو خوشکەکانی هەموو ماڵیان دروست کرد. دوای ئەو هەموو ساڵە کە دەتەوێت ماڵ دروستکەیت هاتوون وەفا بە تۆ ئەفرۆشن. ئەڵێن کێ ئەڵێ لە شەوێکدا سەردار بە جلا سەربازیەکانیەوە خۆی ناکاتەوە بە ژووردا؟ براکانیشت کە هەمویان لە تۆ مناڵتر بوون چوونە ماڵی خۆیان. ئەگەر کەسێکیش بەهاتە دەداخوازی تۆ باوکت ئەیوت کچم نییە تەنها لەیلام هەیە ئەویش دەستگیراندارە. ئەگەر بچووکترین ڕەزامەندی لە تۆدا بدیایە ئەیکردە هەڵاو بە جۆرێک کە کەسێک نەبوو لە گەڕێکدا ئاشنای ئەو شەڕانەی ئێوە نەبێ و ئەیوت ئەزانم تۆ بە تەمای چیت. تا من لەم ماڵەدا بم مەگەر بە مەرگ لەم ماڵە دەرچیت. پرچی سپی پێ ئەهۆنمەوە یەکجار شوو ئەکەیت تەواو. بێئۆقرەی دەستی بەسەر هەمووکیان تاگرت بوو. لە ڕقدا ئەلەرزیت. چەندە گریایت بۆ مەرگی باوکت. بەڵام هەرگیز قسە پڕتوانجەکانی کە لە دڵت چەقی بوون سارژ نەدەبوون. شوێنت بە خۆت نەدەگرت. گەڕایتەوە بەر ئاوێنەکە وەک لە ئاوێنەیەکی ئەفسوناویدا خۆت ببینی لەناو تەم و مژی دنیایەکی پڕ هەرا و زەنادا. شاد و خەندان قاچەکانت لە عەرز نەدەکەوتن. بەو بەڕێعی شوە و نازەوە قۆڵ لە قۆڵی ئەو زاوازی ڕینەیەدا بوو کە سەرتەمانێکە بۆتە شۆڕە سواری خەونەکانت و هەرچەند ئەکەیت شێوەیت بۆ لە قاڵب نادرێت. بەڵام دڵنیای کەسێکە ئەتوانی سەر لەسەر شانەکانی دانیت و بۆ یەکەم جار لە ژیانەدا بە ئازادانە بگریت. قۆڵی لە قۆڵتدایە و بەناو ئاپۆڕەی خەڵکیدا تێپەڕ ئەبن. سەدام کوڕیلاو لە ملاولاتانەوە نیگا لەسەر شان و مەلە ڕووتاکەت و سنگە سپیەکەت کە هەڵکێشراوە لە باسک و بریسکی سوورما ناگوازنەوە و بە تاسەوە لێوەکانی خوان لە حەسرەتا ئەکرۆشن. تەسریحەکەت بۆنی عەترەکەشت دڵی هەزاران کچ ئەخەنە داوی خەونەکانی چاوەڕوانی. گوڵە ئەریناکەی دەستت بە ئاستەم لە سنگت ئەخشێ وە خەندەیەکی مەنگ ئەخاتە ڕوخسارت. شاگەشکە ئەبێ کە ئەم هەموو بەزم و هەرایە بۆ تۆ کراوە و یەکەمین جەمسەری ئەم ئاهەنگەیت. ماشینە سوورەکەش کە عومرێکە چاوەڕێتە بە قردێلە و گوڵی ئاڵوواڵاوە ڕازاوەتەوە لەبەر دەرگا چاوەڕوانتە. دەنگەدەنگی براژنت کە وەک بۆ گەڕەک قسە بکات لە خەیاڵە شیرینەکەتی بە ئاگا هێنای. بە جۆرێک دڵی شکاندی هێڵنجت لەو خەیاڵاتانی ساتێک بەر لە ئێستات ئاهاتەوە بە ئاسانی لە وشەکانی تێئەگەی. بەڵام هەر بێدەنگی و خۆت ناکەی بە خاوەنی. براکەشت نەئارام و تووڕە ئاهات و ئەچوو پەیتا پەیتا نەفەسی لە جگەرەکەی دەستی ئەدا لەبەر خۆیەوە بۆڵی ئەهات. لە نێوان تۆ ژنەکەیدا لە ململانەیەکی بێپسانەوەدا بوو. بە پێکەنینێکی پرتەوسەوە هاتیتەوە سەر وێنە ڕاستەقینەکانت بەڵام بە جۆرێکی دی. دەستێکت بۆ سەر شانی ستیانەکەت برد. مەمکەکانت تۆزێ بەرزکردنەوە لە یەخەی کراسەکەتەوە بۆ دڕوانین.
چەند بەتاسەوە بوویت منداڵێک دەم بە مەمکەکانتەوە بنێت و هەرچی سۆز هەیە لە سینەدا بیگوازێتەوە بۆ سینەی خۆی و ساتێک بینووسێنێ بەسمتەوە هەست بە قورسایی ئەو بکەی لەسەر نەرمایی سینەی خۆت. تازە ئەمانە بوونە مەحاڵ، چیتر ناتوانانی شانازی بکەی بۆ سنگەوە کە بەبێ ئۆقرە ڕۆژان ئەژمار تا گەورە ببن، وەک سنگی ئەو کچەی دراوسێتان کە هەمیشە بە چاوێکی پڕ لەزەتەوە بۆ داڕوانین و هەر چاوەڕێ بووی کەی بێت و خۆتان لە چاوی هاوڕێکانتان بدزنەوە و بچنە سەربان بە نیازی بەرسی لە خواردن کە بە ناوهێنانیشی ئاو ئەزایە دەمتانەوە، بچن و لەوێ وەک یەکەم جار کە تۆ لە پۆلی شەشەمی سرت تاییدا بووی باڵایەکی بەرزی بە قاتێک بیچامەوە زیاتر لە کوڕەوە نزیک بووی تا کچ، ئەویش باڵایەکی مامناوەندی و خەرپنێکی پڕگۆشت بوو. خوێندکاری سی ناوەندی بوو، داوای لێ کردی کە بچنە سەربان و بەدزی هاوڕێکانتانەوە بەرسیلا لە دارمێوەکەی سەربان بکەنەوە. تۆ شوێنی کەوتی، هەر گەیشتنە سەرەوە دەستی گرتی و ڕای کێشایتە بن کەپری مێوەکە و وتی باری ژن و مێردانە بکەین. لە مەبەستەکەی نەگەشتی تا یەخەی ماکسیە ئەمەیەکەی ترازاند و مەمکێکی دەرهێنا. بەرسیلەکە بەدەستەوە و شک بوو تونۆکی ئاو لە دەمدا نەماگەروتی پێتەڕکەیت. نەوەستا بە دیار بڕیاری تۆوە، دەستی خستیتە سەر سنگی خۆی، وتی یعنی تۆ مێردی منی. هەمووی گیان بوو بە جوڵە، ئەو پەنجانەی خستە بووتە سەر سنگی هێندە لەزەتی پێبەخشید نەدەزانی چی بکەی و چاوت لەسەر ئەو پەڵە تیشکانەی خۆر بوو کە لە نێوان گەڵا و لقەکانی مێوەکەوە دەرباز ئەبوون و ئەکەوتنە سەر سنگە سپیەکەی و لاملی و گوارەکانی هێندەی تر ئەدرەوشانەوە. تیشکدانەوەی گوارەکانی لەسەر لاملی ئەبڵاق ئەبوون، هێندە کاریگەر بوون. ئەستەمە مرۆڤ لە سیحرەکانی جوانی سروشتی ژن بگا، شنێک هەر لە سەرەتاوە جوانەکانی لە سندوقێکدا بۆ حەشار ئەدرێ و پاشان کلیلەکەشی بۆ حەوا تند هەڵ ئەدرێ. ئەبێ چاوەڕێ بێت تا بسانێ قەدەر دەیداتە دەست کێ وەکێ ئەبێتە خاوەنی ئەو گەنجە سەنگینە کە بە درێژایی تەمەن حەشاری داون، کەچی کەس ناتوانێ ڕێگری لە ئارەزوەکانی کچێک بکات، ئەگەر بە خەونیش بێ چێژی ئەو ئارەزوە دەرک ئەکات. ئاگات لە خۆت بڕات، جڵەوی حەزێکی سەرشت لە تۆ تا شل بوو، ویستت باوەشی پیاکەیت، نەت دەزانی چی ئەکەیت، بەڵام لەوە گەشتی ئەوە یەکەم جارە بە حاڵەتێکی وادا تێپەڕ ئەبی. هەموو گیانت بوو بە جوڵە و هەناسەکانیشت پچڕ پچڕ بووبوون. دەنگەدەنگی پێی مناڵەکان کە بە پلیکانەکاندا سەر ئەکەوتن نەیهێشت لەزەتەکانتان لە خۆشیدا بگەنە ئەنجام کە ئەوان گەشتنە سەرەوە تۆڕومەتەکانت داگیرسا بوون و سووردا هاتبوون، دەستەکانیشت وەک دوو پارچەی زیادە ببوونە مل، نەت ئەزانی چیان لێ بکەی و چۆن دایاننیت. دوای ئەو هەموو ساڵە ئێستا بەتەمای ئەو تەلیسمە بشکێنی و دڵنیە هیچ مانایەکی نابێ بۆ تۆ، چونکە هەموو شتێ بە وادەی خۆی و تۆش وادەیەکت نەماوە و دەزانی بەم شوکردنت دەبیتە مەسخەرە و لەناو خەڵکیدا وەک نوکتە و سەمەرە باس دەکەن. ڕەنگەواش نەبێ، بەڵام تۆ سەردەمێکە ڕوود بوویتەوە لەو خەونانەی کە کچان دەیان بینی لە عیشقی دەستگرتن و پیاسەیەکی سەر شەقامەکان بە شەودا و خواردنی دۆندرمەیەک بەدەمڕێوە و تروکاندنی چەندەن کە گوڵۆ بە ڕۆژەیەک لە باخچەیەک یا یاریگایەکی شاردا کە مرۆڤ لە لەزەتی ئەو خەونانەی ڕوود بوویەوە ئیتر هیچ پەیوەندیەک نایبەستێتەوە بە ژیانەوە، وەک تەختەیەکی سەر ئاوکەوت و ئاو بەویستی خۆی گەمی پێئەکا، دەنگی ترازانی دەرگاکە و لەگەڵ ئاوێزانبوونی هەنگاوی ئەو ژنانەی کە هاتبوون بۆ چاکردنت لە بیرکردنەوەکانی دەرهانیت و شپرزەی کردی. ئەو ژنانە هەمویان بەتەمەن لە تۆ مناڵتر بوون، بەڵام خۆیان سەنگینتر نیشان دەدا. لە بەردەم ئاوێنەکەدا ڕوابووی، لە دەرسی دەرگاکەوە براکەت سەیرێکی کردی، دووکەڵی جگەرەکەی لە بەڕووناکی تشکی هەتاودا شین ئەچوویەوە. نیگاکانی زۆر سەیر بوون، نەتدەزانی سۆزە یا ڕقە یا بەزەیی، دڵنیا بووی لە هیچ کامیانەوە زۆر دوور نییە. خۆتت لە سەیرکردنەکانی بوارد، وادانا ئاگات لە نیگاکانی ئەو نییە، بەردەوام بووی لە شیکردنەوەی قژەکانت. ئەو خاتوونی کە هاتبوو لە کاتی ڕێخستنی قژەکانتدا جارجار سەرپەنجەکانی بە ئاستەم لە ملت ئەخشان، مۆچەرکێک جەستەتی ئەتەنیەوە، زەردەخەنێک ئەو هەموو خەمانی شەق کرد و لەسەر ڕوخساتت گیرسایەوە، بردیتەوە بۆ ڕۆژگارێکی دوور، بۆ ئەو دەمەی قژەکانت چون تافگەیەکی قەترانی خاو هاتبوونە خوارەوە، نەک وەک ئێستا کە لە خاکێکی تازە کێڕاو ئەچێت
گۆل وەستاوە و هیچ حەزێکی ژیانی تێدا نەماوە و بۆنێکی توندی خەنەی لێدێ و سوور ئەچێتەوە لەبەر سپێتی. تەنها جارێک پەنجە بزیەوەکانی سەردار بە ناوی داوگوزەری کرد بەدەم وتنی گۆرانیەکەی حەمەی نێرگسەوە بە دەستەکانی کەوتە گەمەکردن بە تاڵەکانی قشت و جاجارش پەنجەیەکی نوازشی لە ملت ئەخشان و چاوی لە چاوەکانت ئەبڕی و بە حەزرت ساتێکەوە بوو لەناو چاوەکان تا بنوێ. ئەفسوس کە ئەو تا ئێستا تەرە و ماندووە و تۆش هەرگیز چاوێکت شک نەبێت تیایدا بنووی، کەچی ئێستا بە تەمای کلیلەونەکەی قەدەر بدەیتە دەست پیاوێک کە سەرپەنجەکانی بۆ تۆ دەبنە سەری دەماری هار و لە جەستت پەرئەبن. وێنەی خۆت دێتە پێش چاو، بەم سەڕژ لە غرورەوە خۆت فڕێ ئەدەیتە باوەشی کەسێک کە هیچ لە مانای غرورە شیرینەکانی تۆ ناگا، تەنها دەزانیت بڵێت چی دەوێ بۆت دەکەم. ئەم پێوەرەیە کسانە بە پێوەرەکانی باوکت و براکانت کە ئەگەر باس لە شوکردنی تۆ بکرایە ئەیانوت خۆ نەمردووە لە برسانە لە چی کەمە، هەرچی بوێت بۆی ئەکەین، کەس ناتوانێت وەک ئێمە نازی بکێشن. ئەوان لەبیر کردبوو کە تۆ لانکەی هەر چوار براکەتت ڕاژاندووە، بۆ دەبێ ئەوان ژیانیان هەبێت تۆ بۆ نەتبێ. ئەم ژیانە بۆ تۆ هەڵکێشراوە لە مەرگ، تەنها تۆیت مەحکومی بە خنکاندنی ئاواتەکانت. گەڕایتەوە لای نووسین. لە هەموو تەمەنمدا ئاواتم بوو کە لە شەوی کریسمسدا بووکی ناو پەردەی خۆزگە و ئاوات بم. زاواش ئەو مرۆڤە سیحریە بێ کە بە تێپەڕین بەسەر ئەسپێکی تیژڕەودا تاڵی یاڵەکانی هەزاران بەلکە زێڕینە دروستکەن، بەهێزی بازووی ڕووی تەڵخی ژیان بگۆڕێ و بە دوعایەکی یوسفانە بمخاتەوە تەمەنی 18 ساڵی و بێت و بەدوو لێو کە لە شەهوەتدا وەک پشکۆ سوور هەڵگەڕابن، مەڵچەی ماچێکی بەلەزەت لە پشتی شەختە بردووی ناوجلی ناسکی شەوم هەڵسێنێ و گەرمی ئەو ماچە هێندە ئاوێزانی ڕۆحم بێت، دڵم گەرمی تێگەڕێ و سۆڕانی خوێنم خێراتر کات. بەڵام زاواکەی ئەم شەوت پاش تاوکردنی سەرجەم لەزەتەکانی ژیانی لەگەڵ کەسێکی کە داهاتووە پینەی پاشماوەکەی بە ژیانی تۆ بکات، شەرمەزاریەک لە ناختا قوڵب ئەدا. دڵنیا نیت تا چەندێکی کە ئەژیت و ئەم بڕیارەشت هەرگیز ناتوانێ ئەم هەموو خولیانت پڕکاتەوە. تەمەنێکە هێڵ بۆ ئەم شەو ئەکێشی، هەنووکەش سەر لە خراپترین ئەنجامەوە دەردەچێت. هەستایتەوە لە خۆت ڕامایت لێرەوە ژیانم وەک تێپەڕبوونی بروسکەیەک دەڕوا و دەکوژێتەوە. تارماییەک دێوە دەستت ئەگرێ بۆ ئاوێنە تەماویەکەی لای گەرماوەکە، چاوێک بە وێنەکەی خۆتدا ئەکێڕی، چاوەشینەکانت تەنها دروستگایەکیان ماوە، بەرچاوەکانیشت بە شێوەیەکی سیر بە قوڵاچوون، سەڕومەتەکانیشت ڕقایەکی شازیان دروست کردووە. گردنە سافەکەی جارانت لە 3 جێگای ملدا خەتیان لێکەوتووە و پێستە تورتەکەشت وەک گۆشتێکی زیادە شۆڕ بوونەتەوە، لێوە تەنکەکەت بە دەوریدا شەپۆلێکی بەردەوامی چرچولۆچیان تێکەوتووە و تەنها چەناگەستێویەکەت وەک خۆی ماوەتەوە. بیرت لە لێو و دانەتێک شکاوەکانی خۆت کردەوە، هێڵەنجت هات یەکەم جارە هێندە بە پیری خۆت ببینی، تێگەشتی هیچ شتێک بۆ تۆ مانای نییە. لەسەر ئاوێنە هەڵماویەکە بە پەنجە نووسیت غڕورەکانی کچێکی، شتێکی دیکەت نووسی بە لەپی دەست کوژانتەوە. هەرچی هەوڵمدا لە وشەیە تێنەگەشتم، نازانم بۆ من توانیم ناخ و بیرەوەریەکانت دەرکەم، بەڵام فریای خوێندنەوەی تەنها وشەیەکی سەر ئاوێنەیەکی هەڵماوی نەکەوتم. سەیرم لێ دێ چی بێ لەم هەموو یاداشتا کە من ئاشنای بووم قورستر بێ لەسەر هەستت کە تەنانەت لە ناو دڵیشدا نەتوانی دووبارەی بکەیتەوە. خولیایەکی سیر لە ناو ڕۆحما گەمە دەکا. دیارە ژن هەمیشە لە دانان بە وشەیەدا زۆر ترسنۆکە کە خۆی تیایدا بەکەم ئەزانێت، بۆیە هەمیشە خۆی لە وشەیە ئەدزێتەوە ئەگەر لە خەیاڵیشی دابێ. وەک وشە نهێنیەکەی سەر ئاوێنەکەی تۆ چەند پەشیمانم لە گێڕانەوەی ئەم بەسەر هاتە. کە سەیری خۆت کرد هێندا لە دووری خۆتەوە نیشانی ئەدەی، لە ناو تەمێکی خەسدا وەک ڕۆحێکی بزر بووبی ببیتە فریاد ڕەسی بەرامبەرەکەت. بەڵام من خۆم لە مەرگی شەیتانێکدا دیەوە کە هاتووم چاودێری کچێک ئەەکەم کە خۆشی شانازی بە ژیانی خۆیەوە ناکات و بەس شەوانی کریسمس هەڵەبژێرێت بۆ شادی و بۆ گریانیش. ئەو شەوانە تا بەیانی بە دیاردوو مۆمەوەدا ئەنیشت، لە سووردا چاوەڕوانی و
شینیش بۆ گێڕانەوەی خەمەکانە. گەڕانەوەیەک لەودی و ونبوونەوە. دوای چەندین سەدا جارێکیکە وەک بوونەوەرێکی دانسقا هاتیتەوە ناو گەمەکان. نازانی لەکوێوە دەست پێ بکەی، بەڵام ڕێژنەی ئەم بارانە زۆر سەیرە، لە بارانی سەردەم و دەورانی تۆ ناچێ. جاران باران بە ڕیتمێکی هێندە جوان دەباری، هەرگیز لێ بێزار نەدەبووی. ئەگەر بە سەدان سەعات بوەستایت و لەو تابلۆ بزێوت بنۆڕیبایە. کەچی هەنووکە باران بووەتە سەمەرە کە هەر ئەڵەی شوێن قەڵەمی مناڵێکی لاسارە لەسەر کاغەزێکی سپی تێکەڵ و پێکەڵ. بەوە هەموو تێکەڵ و پێکەڵیش زەوی نەدەوەستا بە دیار دڵۆپی دووهەمەوە، دڵۆپی یەکەمی نۆش دەکرد. گریانت بۆ ئەم زەوی و سروشتە دێ، بەبێ ئەوەی هەست بە خۆت بکەی چوویتە ناو شارێکەوە کە تاقە تروسکاییەکی تێدا نییە. ماڵێک نابینی و لەسەر گوێ سەبانەکەی چرایەک هەڵکرابێ، تاریکی و نوتەک بەڵام سیخناخ لە ژاوەی ژیان. کە مانگ بە ئاستەم لەژێر قورسایی هەورەکان بە دەرکەوت، سەدان بوونەوەری سەیرت ئەدی لەبەر ڕەحمەتی باراندا بەڕووتی سەمایان دەکرد، لەسەر جەستەیان بۆ لەزەتی باران ئەگەڕان. لە نێو پەنجەکانیاندا بارانیان دەکرد و سیحری سروشتیان دەرک ئەکرد. خەریکە چاوەکانت لە کاسەی سەرتەوە دەرئەچن. ئەوەی ئەدبینی مایەی باوەڕ نەبوو، یا دەبێ پیاوانی ئەو شارەش وەک تۆ هەمویان خەسی و بن، وا بێ مۆبایلاتانە دەڕواننە ئەو پەیکەرە ڕزیوانی کچان کە لەبەر تریفەدا هێندەی تر ئەدرەوشانەوە و دڵۆپە دڵۆپەکانی سەر جەستەیان ئەبوونە نەخشی یاقوت بەو پەیکەرانەوە کە سەمایان دەکرد. لەم نهێنیە سەر دەرناکەیت، دەبێت چاوەڕێ بی تا هەتاو هەڵبێ و لە حوزور ڕووناکیدا تەلیسمی ئەم نهێنیانت بۆ واز بێ. سەمەرەترین شتی بێتم ئەم شارە بوو، شارێک کێوەکانی ڕەساسی و گەڵای درەختەکانی ڕەساسی و خاکەکەی ڕەساسی بێ. تنۆکی ڕەنگ چییە لەم شارەدا نییە، شارێک هیچ نەخشەیەکی ئەندازەی نییە لە دروستکردنی خان و ڕێگاکانیدا. دڵنیایت ئەم شارە ئەکەوێتە پەراوێزی ژیانەوە و تۆش ئەبیتە پەیامبەری مەملەکەتێکی پراوێزکراو. ڕەنگە ژیان بەهۆی بەبنبەست گەیشتنی قەیرانەکان جارێکی کە ئیشی بە تۆ هەبێ و بتخاتەوە ناو گەمەکان، ئیتر دەبوو بەو ئاشکرایە خۆت دەرنەخەیت. تا لە هەست و نەستەکانیان ئەگەی ئەبێ ببیتە فریاد ڕەسی خەونی ئەو مرۆڤانە بۆ گەڕانەوەیان بۆ ژیان. شەوان ئاهاتی و وەک شۆڕە سوارێک لە ناو شاردا ئەبوویتە هەزاران سواری کۆپی کراو، هەر یەکەتان لە جێگایەکی شار بە یەک دڵەوە کە بەداوی باریک خوێنی ئەگەیاندە دڵە گەورەکەی ناوڕاستی شار، لەگەڵ ترپەی دڵەکاندا گەرمی ژیان دابەش ئەبوو بەسەر شاردا و شارت ئەخستە باوەشی خەوێکی گەرم و نیانەوە. کاسەی سەری هەریەکەشیانت پڕ ئەکرد لە خەونی ژیان. لێرەشەوە کچان فێری وازکردنی دەرگاکانی نهێنی بوون و ئاشنای وشەی ناسکی بێخشپە و سرتەی ناو ژوانگەکان بوون. تۆ ئەو شۆڕە سوارە بوویت لە هەموو پەناگەکاندا ڕازی عەشقت بۆ دەکردن و خەونی بێڕەنگی ناوسەریانت ڕەنگین دەکرد و دەستێکی میهرەبان بوویت. لە ساتێکدا لە هەزاران کەلێنی شارەوە هەزاران سەری بێڕەنگ و دیەی خاڵی لە ڕووناکیت ئەنایە سەر دڵێک کە زۆر لە دووری جەستەتەوە هەستیان بە لێدانی ئەکرد. ئەوان عاشقی دەستێکی نوازش بوون، بێت و پێناسەی ڕەنگ و ڕووناکیان بۆ بکات، دەرکی جوانی و خۆشیان بداتێ و پێیان بڵێ چەند جوانە و شێوە ناسکە لەبەر تریفەدا کە تۆ نایناسی ئەدرەوشێتەوە. کوڕەلاوەکانیش کە خاڵی نەبوون لە خەونی دەرچوون لە بازنەکانی تاریکی ئەم مەملەکەتە، هەمیشە بە دوای شێوازێکی نوێدا دەگەڕان تا بتوانن لانەی ئارامی پێک بێنن، کەچی لەبەر بێدەسەڵاتی دیدەکانیان لە ئەسبینیندا ناچار بوون وەک باوکیان زەماوەند بکەن لەگەڵ کچە دڵسپیەکاندا. دەبوو لە بری ئەوەی کەسێک بکەنە چاو و دیدەی خۆیان دەستەکانیان بخستایەتە باوەشی دەستەکانی یەکدی و پەنجەکانیان لێکدی گرێ بدایە، گەر بەو گرێیانە و ترپەکانی دڵ و وروژانەکانی ڕۆح و قرتانەکانی هەناسە یەکسان بن، ئەو دەم زەماوەند ئەکرا و ماڵ پێکەهێنرا
ئەوان هێندە شاد بەیەکەوە لە بن دارە باڵا بەرز و بێڕەنگەکاندا دائەنیشتن و بە دەستەکانیان بۆ ڕاوی ساتە جوانەکان ئەگەڕان. لە جەستەی یەکدیدا بەبێ گوێدانە ڕێبوارەکان شیلەی ماچیان ئاڵوگۆڕ دەکرد و کەسیش توانای ئەوەی نەبوو یا خۆی ئەوە نەبوو وەکسی خۆڕێک لە پەناوە بۆ نهێنیەکانیان بگەڕێ. شارێک بوو سەربەست و دوور لە نیگا پیسەکانی خەڵکی. ئەمە ئەو سەرزەویەی خۆشەویستی بوو کە هەنووکە ژیان ونی کردووە. لە نێو ئەو هەموو ئازادی و خۆشگوزارانیەدا بەردەوام بە دوای ونبوویەکدا ئەگەڕان مانای بینینیان پێ بڵێ ئەو ونبووەش تۆ بووی کە دەتوانی گزارش لە هەموو شپرزیەکانی جیهانی پڕڕەنگی سەرزەوی ئاسایی بکەی. باسی ئەو عاشقانەی کە چەندین میل دەبڕن بۆ ژوانێک بەڵام سەرزەوی دار و درەخت و تەنانەت ئەو ئەستێرەی کە دەبێتە ڕینیشاندەر بگرە مەعشوقیش سیخۆڕە بەسەر عاشقەکەیەوە. لێرە عاشقەکان دەبنە مەشخەڵ و دەسووتێن یا دەسووتێنرێن و نوکی خەنجەرە. ئاودارەکان هەمیشە سوورە. ناڵەی لولەی تفەنگەکان بەردەوامە. لێرە جەستە هەڕاجە هەڕاج. لەسەر زەوی ڕەنگەکان کەس نرخێک بۆ گەرمی لەش لە هەستەکان و ترپەی دڵ و ڕوژانەکانی ڕۆحدانانێت. لەوێ بەست چاوپڕ بێ لە ڕەنگی زێڕ و تەڵا و تەلارەکان و سەر بەسەر لەگەڵ جوانیدا بگۆڕدرێنەوە دەبێتە پەیمان. لەکوێ پەیمانەکانی دڵ و پەیمانی خشڵ لە یەک دەچن؟ بەڵام ئەوان زۆر ستەم بوو باوەڕبێنن بێ ئەوەی بەڕەنگت ئاشنا بن. زۆربەی کچانی دڵسپی شەیدای تۆ بوون بێ ئاگا لەوەی تۆ بەسرا بوویتەوە بە سزایەکەوە نەت دەزانی کەی گوناهەکەیت کردووە. بەڵام دڵنیا بووی گوناه نەبوو بەڵکو ململانەیەکی زۆر نابەرابەر بوو. ئەو کاتەی لەگەڵ ئادەمدا ڕاستە و خۆ لە قوڕ دروستکران هەر یەکەتان لە قاڵبوو شێوەیەکدا بەڵام هەردووکتان مرۆڤ بوون مرۆڤ. ئادەم لە هێز و بازوودا لە پێشتر بوو کەچی سۆز و عاشق لە تۆدا قوڵپی ئەدا. ژیانتان بە ئاسایی ئەگوزەراند لە بندارەکان و پەناگوڵەکاندا. هەمیشە لە خەون و خۆزگە ئەدوان لە بوونەوەرێک ئەدوان بێت و کوخێک. ژیانتان بە ئاسایی ئەگوزەراند لە بندارەکان و پەناگوڵەکاندا. هەمیشە لە خەون و خۆزگە ئەدوان و لە بوونەوەرێک ئەدوان بێت و کوخێک بسازێنن لە گوڵ و گیا تا هەمیشە پڕ بێ لە بۆنی تەڕایی. ئەوە بوو حەواش وەک ئەفسانەیەک خوڵقا. ئێوە دوو مرۆڤ بوون ئەو یەک قیبلە بوو بۆ دەستخستنی ململانەکانتان دەستی پێکرد. ئادەم هەرزوو توانی بە جوانی و هێز و بازووی حەوا کەمەندکێش کات و نیگاکانی بگوازێتەوە سەر خۆی. بوونە دوو عاشق. ئەو هەمیشە بە نمایشەکانی حەوای ئاشفتە و هۆگرتر کردبوو. تۆش بۆ قەرەبووکردنەوەی شکستیەکانت ناچار بوویت یا گۆرانی بچڕی یا بە شمشاڵەکەت شیوەن بکەی. ئاوازی دەنگت تێکەڵ بە ئاوازی شمشاڵ کە دوای چەند کاژمێرێکیش هەر بەردەوام دەنگی ئەدایەوە و بەردەوام بوو لەگەڵ دەنگی باڵندەکانی ئەو هەرێمە. خۆیان ئەخزانە کەلێنە خاڵێکەی دڵی حەوا. ئەویش ناچار بوو بۆ پڕکردنەوەی ئەو کەلێنە هەموو ئێوارە و بەیانیەک گوێی بۆ دەنگ و ئاوازی پڕسۆزی تۆ ئەگرت. ئەو هێندە بەو سۆزانە هۆگر ببوو ئەگەر لە دووری چەندین میلیشەوە بواە بێگوێدانە هەڵەموتەکانیش بەسەر دەریا و زەریاکاندا ئەپەڕیەوە بەسەر شاخ و کێوەکاندا هەڵ ئەگەڕا و بە فرمێسکە درشتەکانی ناخی خۆی دەڕشت و لێرەوە تۆی گومان لای ئادەم چەکەرەی کرد. دەبوو بە هەر نرخێک بێت ئاوێک بە ئاگری ناخیدا بکات و سنوورێک بۆ بانگەشەکانی تۆ دانێ و ئەو تەنها هێزی دەناسی بۆیەنەوەکانیشی هەنووکە لە ململانین هێزدان و ئەکەونە شوێن ڕەنگە چاوخەڵەتێنەکان وەک حەوای دایکیان کەوت. گەر حەوا پەیمانی لەگەڵ تۆ بواە نەخوێنی قابل ئەڕژا و نەسەر زەوی بەرنەفرەتی براکانە کەوت. بەیانیەک پاش ئەوەی لە گۆرانیەکەت بوویتەوە فرمێسکەکانی حەوا وەک یاقوتی سوور ئەڕژان ئەکەوتنە سەر تاشە بەردەکان نەت ئەزانی فرمێسکەکانی بۆچی هەڵەڕژێت. بۆ ئەوەی چاوی ڕێگای هەڵبژاردنی تۆی لێ ئەگرێ یان بۆ سینە بێسۆزەکەی ئادەمە.
ئادەم بە دوو چاوی گەورەی پڕخوێنەوە گەشتە سرد و هەتا هێزی هەبوو هەڵی گرتی و کێشایتی بە بەردەکانی ئەو بنارەدا و بەلقی دارەکانەوە تون شەتێکی دایت و لە بەرچاوی حەوا ڕووتی کردیتەوە وەک ساتی دروستبوونتان. کەوتە گەمەکردن بە پارچە پارچەی جەستەت لەسەرەوە بۆ خوارەوە، دەستێکی هێنا بەسەر جەستەدا و دەستی لەسەر ئەندامی پیاوەتی دانا و هەر بە بەرچاوی حەواوە بە چەقۆیەکی بەردین لە بندا بڕی. هاوارێک لە تۆ بەرز بوویەوە تا ئێستاش دەنگدانەوەکەی بەردەوامە. خوێن لە نێوان ڕانەکانتەوە فوارەی کرد و بە قاچەکاندا هاتە خوارەوە، دڵۆب دڵۆب بە لێزمە ڕژانە سەر بەردەکانی ژێرپێت و بەردەمت. پاشان بەدەمێکی پڕخەندەوە وەک پارچەیەکی بێ کەڵک فڕێدایە بەردەم یەکەمین پشیلەی ئەم سەرزەویە، پشیلەیەکی ڕەشی زل. ئەویش زۆر بەڕقەوە کەوتە جوینی ئەو پارچە گۆشتە و لە نێو دانەکانیەوە خوێن دەردەپەڕی و تنۆک تنۆک لە بچەناکەیەوە ئەتکا، جارجاریش بە نیگایەکی پڕ لە ڕیسوایی تەماشای ئەکردی و لە چاوەکانیان شانازی بەخۆکردن هەبوو وەک ئەوەی بڵێ من لە تۆ پیاوترم. پاش ئەوەی لە ناو دەمیدا باش جوێ و قوتیدا بەرە لێت نزیک بوویەوە و لە پێش دەمتدا یەقی کردەوە بە خۆبادانێکەوە وتی سەر زەوی لە هەموو بوونەوەرێک یەک نێری بەسە، تۆ زیادەی لە موجودەدا. ئەوان بەدەم پێکەنینەوە وەک سەرکەوتوترین ڕکابەر لە ململانەی کەیاندا گەڕانەوە. پاش ئەوانیش حەوا بە چاوە پڕ ئەشک و زەندەقچوەکانیەوە چاوێکی بە سیماتا گێڕا و بێماڵ ئاوایی لێیدا و ڕۆشت. لەو ساتەوە ئیتر نە تۆ حەوا و نە ئەویش تۆی دیەوە. تۆ بۆ پەڕیشکست خواردوویەوە گەڕایتەوە بن سێوەکەی بەهەشت و لە دارەکانی پەیدا سێوت لێ کردەوە و ئەت خوارد بە هەموو شێوەیەک، سێوی حرامدا خوارد، ئەشت کرد بە مەی، ئەشت کرد بە مرەبا، بەڵام سەرەتاکەی هەر حرامە. بەم سیخناخ لە حرامیەوە چەند حەڵاڵانە دەژیت. سەری پڕ ئەندێشەی کچانی وڵاتێکی خاڵی لە ڕووناکی و بەتاڵ لە ڕنگ دەخەیتە سەر سنگت و پەنجەکانت دەکەیتە شانە بۆ قژەش پرزەکانی دەمڕەشەبا و باوەشی گرم دەکەیتە کۆڕە پڕمەراقەکانی دا و ڕازی خۆت و چەندین سەدەی ناو باخەکانی بەهشتیان بۆ دەکەی و دڵنەواییان دەدەیتەوە. ئەوە لەبیر دەکەی کە تۆ چەندێک پێویستت بە کەسێکە دڵنەواییت بکات. خۆت دەچوێنیت بۆن و پێیان دەڵێیت خۆشبەختی لە نێوان من و ئێوەدا یەک جۆرە، ئێوە جوانیەکان نابینن، من جوانیەکان ئەبینم، بەڵام لێیان بێبەشم. باش بزانن جوانی لە ناو ڕۆحی خۆتاندایە، بۆی بگەڕێن چونکە جوانیەکانی سەرزەوی هەموو لیخن بوون، شێلراون بە مامەڵە و گۆڕینەوەکانەوە. جوانیەکانی ناخ جوانی ڕاستەقینن. من باران ئەبینم بەلامەوە جوانە، بەڵام ئێوە دەتوانن تنۆکەکانی بگرن و لەسەر جەستەتان هەستی پێ بکەن، ئەوەیە جوانی ڕاستەقینە. ئەم خاکە و شکەڵەیەتان تینووی ئاو و ئاشفتەی بارانە بووکە بە بارانی بۆ بکەن، هەموو کچەکانی بکەنە بووکە بە بارانە و بیان گێڕن، هەر ماڵی لە ئاستی خۆی چنی پێدەکرێ ئاو بە حەوادا هەڵدەن تا ئاسمان لە حزور کڕوزانەوەکانی خاکدا خۆی پێنەگیرێت و هەورەکان بیکەنە ناڵە و لێزمە داکات و باران وەک تۆفان بێتە خوارەوە، ئێوەش بەبێ چاو خۆتان بدەنە دەست لافاو. هیچ لەوە گرنگتر نییە لافاو بکەنە ڕێبەر و چاو بەویستی خۆی بە کوچە و کۆڵانی شاردا بتانگێڕێ تا ئاشنا بن بە بۆنی هەزاران خەمی نوێ کە لەو خاکە وشکەڵانەوە هەڵەسێ کە سەردەمێک بوو ناوی بەرانیان بیرچوو بوویەوە. دەست بخشێنن لە دنیایە کە هێشتا کەس نەیتوانیوە ئەو مێژوە ڕەشەی بەقەتیەوە نووساوە بخوێنرێتەوە و مێژوویەکی دوور متاڵاکەن تا ئەگەنە جێگایەک کە زەمن لە زاکیرەتاندا تۆماری نەکردووە و لەوێوە هاوارکن خوددا بەڕەحمەتت مەمان کوژە، بەڕەحمەتت مەمان مرێنە، ئێمە نوحەکانی تۆین، دوای ئەم لافاوەی تۆ کە دڵنیاین سەرزەوی لە چەپەڵی حرامزادەکانی ئادەم پاک ئەکاتەوە، ژیان دروست دەکەین، ژیانێک خاڵی لە ڕەنگ و مەحروم لە شێوەیەکانی یەکدی، تاکە خاکێکە هەموو بوونەوەرەکانی یەک ئاست و یەک چین، لەوێ کەس تاسەی جوانی ڕەنگ نەکات،
هەموو پێناسەکان لە ناو پەنجەکاندا بخوێنرێنەوە، پەنجەکانی ئیدراک. گەرگەردوون زانی بای ژیان بەبێت چاوە نەفرەتیەکان چ یەکسانیەکی تێدایە و چه ئارامیەکە، ئەو دەم مرۆڤی بەبێت چاودەهێنایە بوون، سەرزەویەکی ساکاری نەدەنەخشان و کە بینین نەتوانێ خۆشەویستی یەکتریان لێ بشێوێنێ. کە لە قسەکانت بوویتەوە وەک ئەوان خۆت ڕوود کردەوە کە دەتزانی کەس بە دوای عیبەکانتان ناگەڕێت. دەستەکانت واڵا کرد و کەوتی تەگرتنی تونۆکە ئاوەکان و خۆت لە ناو ئاوی باران و قوڕی ڕەساسیدا پاڵخست، سەرتاپای جەسەد لە قوڕدا هەڵکێشا و لەبەر دووشی بارانەکەدا خۆت بیسمیل کرد و چەند جارێک دووبارەت کردەوە تا لە گڵاوی ژیان پاک بیتەوە. کە هەستت کرد ڕۆحت هێندە سووکە، ژەنگی گوزشتەی لەسەر نەماوە، چاوەکانت هەڵکۆڵین و ڕوو بە ئاسمان هەڵتدان. گەرچی دەتزانی لە بینینی ئەو هەموو دیمەنە جوانانەی پاش بارانت دەکات، بەڵام لەزەتی لەمست لە دیتن پێ جوانتر بوو. تاریکەکان ناخیان پڕ کردی لە شادی، بەدەم سەمای شێتانەوە قاقا پێدەکەنیت. هەستت کرد جارێکی کە سۆز گەڕاوەتەوە بۆ زەوی و لە هێزی مرۆڤ ڕزگاری بووە، بۆیە نێوچێوانت خستە زەرزەوی و دەموچاوت لە بارانەکەدا نقم کرد و هاوارت کرد خودایە بم کوژە، بەڕەحمەتت بمرێنە، بەبەخشندەیت تا ئارامی لە ناو دڵمدایە، بم خەرە سەر باڵی شەپۆلەکانی ئاو، بم بە پۆشیانێک کە لەسەر درەختەکانی بەتەنیشت هێلانەی بازەوە هێلانەی کۆتر هەیە، زەرنەقوتەکانیان بێچاوی تەماعکاری لەگەڵ یەکتر گەمە بکەن. ئاو ئەدبا و تۆش وەک پێغەمبەرێک نزاکانت زیاتر دەبن، ئاوەتەکانت گەشتر. ئاو ئەدبا و دڵنیای سەرزەوی کەسێکی تێدا نییە جستە شێواوەکەت ببینێ، دڵنیای کە کەسێک سەیرت ناکات. ئاو ئەدبا و تۆش شاگەشکانە هاوار دەکەی، قاقا پێدەکەنی پێکەنینێک تێکەڵ بە گریانی بەکوڵ. ئاو ئەدبا و تۆش. ڕەنگەکانی ئاسمان. کەس نەیدەزانی مێژووی دروستبوون و دانانی ئەگەڕێتەوە بۆکەی. هەرگیز کەس نەیکردوتە پیشە و خۆلیای تا لە نزیکەوە لە ژمارە و مێژووی ئەو پارچانە بکۆڵێتەوە کە لێوەی ئاڵا بوون. بەتەنها دایکم دەیتوانی زۆر لە نزیکەوە بەبێ ترس لە لیخنبوونی پیرۆزیەکەیدا بنیشێت و سکاڵاکانی دڵی خۆی بۆ دەرببڕێت. ساڵانە دەستێک جلی نوێی لەبەرکات. ئەو بەیانیش دایکم زووتر لە ڕۆژان بە ئاگای هێنامەوە و جۆن شۆردمی و جلی نوێی لەبەرکردم. بەو خەریکبوونەدا زانیم دایکم ئامادەی کردوم بۆ سەردان و دیدارێکی تایبەت. من خێرا خۆم فڕێدایە سەر پشتی ئەسپە قامیشەکەم کە لەسەر پشتیدا بەو پەڕی متمانە بەخۆبوونەوە دەمتوانی گەشتی چاردەوری دنیای پێ بکەم، وە لەوێشەوە دنیای سەرزەوی بەجێبی هەڵم و بفڕم وەک فڕینی هەورێکی سەر پشتی نەرمە بایەکی هێواش بم و بمبات بۆ لای هێمنی بەفر. ئاوا نەرم و هێواش دەڕۆشتم تا نزیک ماڵی خۆر و مانگ و ئەستێرە. دایکیشم بەدەمێکی پڕ لە پێکەنینی هیواوە بۆ کوڕەکەی کە هەموو خەونەکانی ئایندەی لە باڵای ئاڵاندووە و حەسرەتی باوکە بێچارەکەمی بەگەمە و تیرقانەوەکانی من ئاڕەوێنێتەوە بەدوام کەوتبوو. چیرۆکی خۆشەویستی دایکم و باوکم دەگەڕێتەوە بۆ سەر یەکەمین چیرۆکی عاشق. پاش دەرکردنی دایە گەورە و باوە گەورەمان لە بەهەشت هەموومان بووینە ئەهلی حەسرەت و مەینەت. کە چیرۆکی خۆشەویستی دایکم و باوکم ئاشکرا دەبێت مامە قابل سەری خۆی بە کێوەکاندا دەکێشێت کە نەزرەکەشی لەلایەن خوداوە لێوەرناگیرێت. ئەو کات بە دەرونێک کە قوڵب ئەدا لە ڕق باوکم گۆشاوگۆش سەر دەبڕێت و تەرمەکەی و هەموو ناڵە و هاوارەکانی دەپێچێتەوە، فڕیان دەداتە ناو دەریای سوور بۆ ئەوەی چیتر کەس ئاو و حەسرەتی کەس نەبیستێت. کە پاییز دێت و بەتینی گەرما هەڵمی دەریا دەچێتە ئاسمان، لەوێەوە کۆمەڵێک هەوری سوور لەسەر زەوی دەکەونە ڕژاندنی خوێن، چیتر خۆش ناکاتەوە. خەڵک هاواریان لێ بەرز دەبێتەوە. ناچار مامەم بۆ بەرگرتن لەو بارانە پڕ لە قەهرەی ئاسمان بووکی گولەک دروست دەکات و خۆی ماڵ بە ماڵ ئەیگێڕێت. هەر ماڵە و لە ئاستی خۆی بەسێ بەرد مامەم و بووکی گولەک لە ئاوایی وە دەردەنێن.
ئیدی ببڕای ببڕ کەس باران لەو دەڤەرە نابینێت و چیدی هەورێکی ئاوس لێرەوە گوزەر ناکات و هیچ هەورێکیش تنۆکی ئاوی خۆی لەو خاکەداون ناکات. بەروبوومی بێستانەکەی مامیشم وشک هەڵدەگەڕێت. من و دایکم بەدەمڕێەوە هەریەکەمان کاسی سەرمان بۆ بۆلانی دەیان خەم و حەسرەتی ئاڵۆسکاوی ڕابردوو، هەزاران خەونی خەفەی ئایندا کە گەلە گورگەکان هاتن و بە بەرچاومەوە دایکمیان ڕەفان. من لە ئەسپەکەی ژێرم سەراسیمەتر نەمدەزانی ڕوو لەکوێ بکەم و لەکوێ خۆم بشارمەوە کە گوێم لە هاوارەکانی دایکم بوو ئەیگوت خۆت بشارەوە، هەواڵم بەرەو بۆ ئاوایی جلە خوێناویەکانم بکە بە بەڵگە. کەچی لەو ڕۆژەوە تا ئێستا من زمانم لە گۆکەوتووە و ناتوانم هیچ بڵێم. تاقە یەک وشە لە زارم بێتە دەر بۆ پاکانەکردن لە دایکم کە هەر ڕۆژەو بەسەرهاتی بزربوونی سیناریۆیەکی لە خۆی دەگرت. شوانێک ئەیگوت لە لای منەوە تێپەڕین لە پاشکوی پیاوێکەوە بوو لەسەر ئەسپێک، تەنانەت دەستی سڵاویشیان بۆ من بەرز کردەوە ڕۆشتن. تۆز و قەقاکی درێژیان بەدوای خۆیاندا جێهێشت. جوتیارێکیش ئەیگوت خوا کوێرم کاتگەر درۆ بکەم. بەم جوانی خۆم دیم کە دەستیان لە دەستی یەکدا بوو، بەلامدا ڕۆشتن، پڕدەمیشیان تفیان بۆم هەڵدا. وتی هەزاران چیرۆک و سیناریۆی هەڵبەسراوی بڕوا پێنەکراوی تر. وەک پیاوێکی باڵدار هەڵی گرت و برتی بۆ هەرێمێکی پڕ سەوزایی. وەک کەچی من هەرگیز نەمتوانی زەڕایەک شەرەف بگەڕمەوە بۆ ئەو ناونیشانانەی کە دایکم بۆی بەجێهێشتم. لەو ڕۆژەوە تا ئێستا نازانم چەند ساڵ ئەبێ، بەڵام هێندە ئەزانم لە چەندین سەدە زیاترە. هەموو سپێدەیەکدا ئەنیشم تا خۆرئاوا بوون لەو شاخانەی ئەو بەرەڕوانم کە گورگەکان دایکمیان بۆ ڕفاند. بەو ئومێدەی گەر بە موعجزەش بووە دایکم بگەڕێتەوە و لە بەردەم ئەو خەڵکەدا ڕاستی ڕووداوەکان بگێڕێتەوە و جێدانی گورگەکان لەسەر لە شەناسک و لاوازەکەی بکاتە بەڵگەی پاکی. بە درێژایی مێژووی دوای کارەساتەکەی یوسف کەس بڕوای بەوە نییە گورگ بتوانێت کەس بخوات. ئەوە فێڵ و بەڵگەکانە کراسەکان خوێناوی ئەکەن. گورگەکان هەمیشە بێگوناهترین بوونەوەرن. هەرواش بووە دوا بەدوای ئەو بەیانیە هیچ کەسێک تاقە گورگێکی نەدی، بەڵکو لورەی گورگێکیش لە قوڵای شەودا نەبیسترا. ئیتر خەڵک چۆن دەتوانن بڕوا بە قسە نەشێلراوەکانی من بکەن؟ هەر پاش ئەم هەموو تۆمەت و بوهتانانە نەژنێک نەگیاندارێک بگرە مریشکێکیش بەکڕ نەنیشت. کەس ئاوس نەبوو، نەوزادەیەکی نوێ بەرهەم نەهات. وتە مەخۆڵاویەکەی ئەو بەیانیەش ئەبەد نەڕەویەوە تا کەسێک ئەستێرە و مانگ و خۆر ببینێت. کەسیش بەشەوە ئاسایەکەی مردن نەمردووە. ئەتوانم بڵێم ئەمە سەرزەمینێکە کە لە هیچ جێگایەکی ترەوە ڕێگایەکی نەهاتۆتە سەر، هەرگیز ڕێبوارێکیش گوزەری ئێرەی نەکردووە و کەسیشی لێ دەرنەچووە. چەندێک بڕۆیت دێیتەوە سەر یەکەمین جێپیەکانی خۆت، وەک لە نێوان ئاسمان و زەویدا بە حەواوە وەستابیت و تێکرا زیادەکانی گردون فڕێ درابنە ئێرە. لە سەرنوێڵێک ئەچێت زیاتر نەک هەرێم. سەرجەم دانیشتوانی پیر و پەککەوتە و داما بوون. کەس توانای ئەوەی نەبوو بستێک زەوی بخێڵێت تەنها باپیرم نەبێت. ئەویش پاش ئەوەی لە ئەشکەوتی نەفرەت ئەگەڕایەوە بۆ پەڕیتیون و گوڕەوە دەکەوتە کێڵان و دڕینی سنگی ئەو زەویە کە چیتر کەس چاوەڕێی خێری لێ نەدەکرد. کە لەو ئەشکەوتە ئەگەڕایەوە بە شوێن قاچەکانیدا جۆگە لە ئاوی باریک باریک ڕێچکان ئەبەستە ناو بێستانەکانی باپیرم. ئەو پێدەشتا دەبوویە شیناییەک نەبێتەوە، کەچی کەس توخنی ئەو بێستانە نەدەکەوت. بە بەرهەمی ئاوی گوناهیاندا ئەنا ئێوارەیەک باپیرم بە ئاماژە تێگەیاندم کە دەڕۆینە سەردانی بێستانەکەی. منیش بەیادی ئەو بەیانیەوە جۆن خۆم گۆڕی و سواری سەرپشتی ئەسپە بێزینەکەم بووم. بەناو بێستانەکەدا کەوتمە غارغارێن. ئەو جۆگە لە باریکانی بەدوای خۆمدا ڕام دەکێشان هەرزوویەک پڕ دەبوون لە ئاو. بریسکی ئاوەکە لە ڕوونیدا لە قوڕقوشمی تواوە دەچوو. بەسەر گەلێک بەرزی و نزمیدا هەڵگەڕام تا گەشتمە ئەو داهۆڵەی کە کرابوویە نەزەرگە و لە تەنیشتەوە گورگەکان دایکمیان خوارد. بە هێواشی لەسەر پشتی ئەسپەکەم دابەزیم و قامیشەکەم ئەنجن کرد و بە دەوری داهۆڵەکەدا ئاگرێکی بەرزم پێکردەوە. هەستم کرد سەرجەم پیرۆزیە خورافیەکانم سووتاندووە. بەهێمنی دەستم کردە گریانێکی بەکوڵ بۆ دایکم و زمانە لەو کۆکۆتۆکەی خۆم
پەیدادارم لە ئاگرەکە وەرئەدا لە تۆڵەی ئەوەدا نەیتوانی دایکم لە گورگەکان بە شەرەفەوە بپارێزێ. پاش ماوەیەک هەستم بە دەستە بە سۆزەکانی باپیرم کرد کە لە شانمیدا و بە ئەسپایی لە تەنیشتمەوە دانیشت و بە چاوەتیژەکانی بۆی ڕوانیم. وتی لە کاتێکدا کەس گوێبیستی ڕاستی نابێ، زمان هونەری خۆی لە دەستدا بێت. کوڕم قسە چ سوودێکی هەیە؟ هەرگیز نیگەران نەبیت هێندە بەسە یەک کەس لەم خاکە چڵکنەدا باوەڕ بە پاکێتیەک بکە. کوڕم من دەمزانی دایکت بەدەم گورگەکانەوە هاواری لێ کردی، هانی دایت خۆت دەرباز بکەیت و هەواڵی مەرگ و پاکێتی بگەینیت. دایکت کچی خۆم و باوکیشت هەر کوڕم بووە. لە نێوان باوک و فەرزەنەکانیدا دووری و بربەست نابنێ ڕێگر لە نێوان بیستنی هاوارەکەی ناخوێندا. من گوێم لە هاوارەکانی باوکیشت بوو کە بەدەست مامەتەوە ئازادی دەچێشت، بەڵام باوکێک لە نێوان جەنگی منداڵەکانیدا چۆن دەتوانێت دووەری بکات و ببێتە حاکم و حکمی تاوانبار و بێتاوان بدات. منیش بەو شێوە بووم. دەمزانی یەکێکیانم لە دەست دەچێت، دەبوو قەدەر هەڵی بژێرێت نەک من. ئەوەش کە قەدەر هەڵی بژارد مای زیانی هەمومان بوو. هەمووان فەوتاین، بەڵام زمانی بەدگۆییمان هەرماوە. بەختەوەر کەسێکە لەم خاکەدا زمان و گوێکانی خاوەنی هیچ چالێکیەک نەبن تا لە ناخی خۆیدا بۆ جوانیەکان بگەڕێت، نەی گوێبیستی زمانی خەڵکانی کە بێت کە خاڵبەندی بۆ جوانی بکەن، چونکە هەموو جوانیەک بە خاڵبەندی ناشرین ئەکرێت. کوڕم لاڵبوونت هەلێکی باشە بۆ من، تا دەرونی چەندین ساڵە پەنگ خواردوم هەڵڕژم و نەترسم لە ئاشکرابوونی. هاوارەکانی دایکت بەس بۆ خۆ دەربازکردن نەبوو لە دەست گورگەکان، بەڵکو ڕاکردنیش بوو لە دەست ئەم خاکە نەفرەتیە. تاکە ڕێگاش بۆ ڕزگاربوون لەم ژیانە داخراوە، ڕێگای گوزەرکردنە بەناو ئەو تونێلەدا و دیداری معشوقەکەی من. پاش دانان بە جوانەکان هەندی جوانی هەیە خوا لە سەرەتای دروستبوونی ژیان لەسەر زەوی تا کۆتایی ئەیان هێڵێتەوە. وەک نمونە بۆ حەقیقەت خەڵکانی ئێرە خاوەنی هیچ چاوێک نین، بۆیە لە مردنی ئاسایش بێبەش کراون. گەر کەسێک ناوی لە بووندا سڕایەوە ئەوە دەبێتە داهۆڵی داخڵە بێبەرەکەتەکانی ئێرە. ناهێڵن پەلەوەرێک تاکەیەک تەنوک لەو زەویانە بدات. گەر باڵندەیەکیش ڕێگای لێون بێت و ڕۆ لە ئێرە بکات، لە چاوتروکانێکدا ئەکەوێتە بەر سێرەی ڕاوچیا چاوچنۆکەکان و شەڵاڵەی خوێنی ئەکەن. بۆیە زەوی شەرمەزارە لە ئامێزگرتنی ئەو جەستە بۆ گەنانی کە دەرونیان پڕە لە ڕق و حەسرەت بەرامبەر یەکتر. هەر بە داهۆڵی ئەیان هێڵێتەوە تا ئاگری قودرەتی خودایی بێت و بیکاتە خۆڵەمێش و بەبای سەرشێتدا کە بە گەردەلوولێک دیان باتەوە بۆ ناو تونەتونەکانی بابا و سەرزەمینێکی دوور کە کەس نازانێ لەکوێیە. کوڕم بڕۆ بۆ دیداری دڵدارەکەم، بەو تونێلەدا گوزەرکە هیچ کەسێکی کە ئەم مەملەکەتە ئەو ڕێگایە نازانێت. ئێرە وڵاتێکی مۆلەقە لە نێوان حەوت ئاسمانی پڕڕەنگدا کە لە نێوان هەر ئاسمانێک و ئاسمانێکی دیدا کۆمەڵێک تونێل هەیە کە دەتوانی بە تەلیسم و سیحرێک لە دڵتدای بیکەیتەوە. بڕۆ لە بەردەم تونێلەکەدا چاوانت جوان بشۆ تا حەقیقەت وەک خۆی ببینی. ئێمە کەسمان خاوەنی هەموو حەقیقەت نین، هەمومان هێندەی چاو نیگامان هێندەی پەنجەکانی زایکیرەمان حەقیقەت دەناسین. بڕۆ با لێرە حەقیقەت لێڵ نەبێ. بڕۆ کوڕم بڕۆ. هەر ئەو ئێوارەیە کە باپیرم ویستی لە بێستانەکە بگەڕێتەوە، من بە پێچەوانەی ڕێگاکەی باپیرم ئاراستەی ڕێگەم گرتەبەر، بەڵام هەستم کرد ترسێک وەک گەرمایەکی بەتین سەر تاپای جەستەی گرتمەوە. هەموو گیانم نیشتە سەر ئارەقێکی سارد. ترس لە دنیایە کە هەرگیز بیرم لێ نەکردبوویەوە. ڕووکردنە جێگایە کە مای ترس و نەفرەتی خەڵک بێت. هێندە ئاسان نییە بەم شێوەیە بیگەڕێتەوە، بەڵام دوجار بەیەقینەوە دەبوو چیتر گوێم لە چیرۆکە پڕ سوکایەتیەکانی دایکم نەبێتەوە. دوابڕیارمدا و هەڵاتم. جێگایەک بوو زۆر سیر، تا لێ نزیکتر دەبوومەوە هەستم بە فراوانبوونی دڵم ئەکرد. نەشئەیەکی سەیر بوو، وەک لە خەوندا بموا بوو. کەڕام ئەکرد قاچەکانم بە ئاسانی نەئەکەوتە سەر زەوی. هەستم بە سووکی کێشی خۆم کرد. خەریک بوو باڵم ئەگرت. تا نزیکتر دەبوومەوە شاگەشکەتر ئەمنواند. شادی و ترسێک لە ئایندە و لە ناخمدا لە زۆراندا بوون. ترس لە نادیار بەر لەوەی بکەمە تونێلەکە
لە جۆگە ئاوەکان دەم و چاوم شوشت، جگە لە دوو دڵی هیچی تێدا دروست نەکردم کە قومی یەکەمم خواردەوە بڕیاری خۆمدا کە مردن هەزاران جار لە ژیانی چەقبەست و خۆشترە. هەر بەڕێگاوە کەوتمە لابردنی پارچە پارچەی جلەکانم، هەر پارچەم بۆ لایەک هەڵدا بەناو جۆگەکاندا شڵ بۆ کەوتمە ڕێ تا زیاتر دەڕۆشتم ئاوەکە ساردتر و بەخۆرتر و قوڵتر دەبوو، کەچی دڵم شادتر و هێزم زیاتر دەبوو. هەستم دەکرد بە پێچوانەوە لەبری ئەوەی بە ساردی ئاوەکە جەستەم گرژ بێتەوە تا دەهات خاوتر دەبوویەوە، بە جۆرێک وەک پارچەیەک تەختە بم و ئاوەکە بە شەپۆلەکانی سەمان پێ بکات، بەو جۆرە کەوتبوو مادەم ئاوەکەوە. بە پێچوانی ئاراستی ئاوەکە دەڕۆشتم، دەمیست پڕ بە گەروم هاوار بکەم، درود بۆ ئارامی بنێرم، بەڵام وەک سروشت ئەوەی بۆ هێمنی سازان دەبێ، تەنانەت دەنگی بەربوونەوەی تنۆکی ئاوت لە پەلکە گیایەک نەدەبیست. کە لە ئاوەکە هاتمە دەرەوە یەک پارچە جەستەم ببوو بە شوشە، شوشەیەک کە ڕووناکی تایدا ڕادەبرد و نەدەبوویە بەربەست بۆ ڕووناکی و سێبەری دروست نەدەکرد. کە کەوتمە کنە و پشکنینی کون و کەلەبەری ئەو جێگایە، ئەوەی کە دیم هەرگیز بڕوام بە چاوی خۆم نەکرد. بوونەوەریەک وەک سەرتاپای باڵای لە شاپۆلەکانی ئاو دروست بوو بێ، بەو جۆرە خانمێکم دی شەرمم لە خۆم کرد. خۆم هاویشتە ناوجێ قەراغ ئاوەکە بە پێکەنینێکی ناسکەوە وتی ئەوەی لە ڕێگای ئەم ئاوەوە بگاتە ئێرە لە هەموو شەنگەکانی دنیا شۆراوەتەوە. وەرە کوڕم لەم ڕێگەیەوە بڕۆ، لە سەرجەم گرێکیۆرەکانی زمانت ڕزگارت دەبێ کە هەرچی دەکەیت ناکرێنەوە تا باسی بێ گوناهیەکانی دایکت و چیرۆکی مەرگی باوکت پێ بخێڕیتەوە. بەم ڕێگایە تا بڕۆ، کڵۆڵیەکانت لە کۆڵ دەبنەوە، چیتر پێویستت بەوە نییە ڕوونکردنەوەی ونبوونی دایکت بۆ کەس بکەیت. ڕۆشتم و لە هەر هەنگاوێکدا هەزاران جار ئاوڕم ئەدایەوە، بڕوان بە خۆم نەبوو، چونکە بە درێژایی ژیانم چکە لە دایکم و باپیرم کەس وشەیەکی خۆشی بەرامبەرم نەدرکاند بوو. ڕۆشتم تا ئاودی بووم بە ژیانێکی نوێ، سەرزەمینێکی پڕنیگاری جوان و خاڵی لە دەنگ و هەرای ژیان و ئاسوودا. لەبری ئەوەی شنە سەما بە گەڵای درەختەکان بکات، گەڵاکان شنیان دروست دەکرد، خاکێک هێمن، تەنانەت کە بە ڕێگاشدا دەچووی هەستم بە دەنگی پێکانی خۆم نەدەکرد، وەک پێ بەسەر هەوردا بنێم. ئاوا کپ و خامۆش لەناو باخە زەوەندەکانیدا هەزاران بوونەوەری ناسک و جوانم ئەدی کە بەڕووتی لە سای درەختەکانیدا بێگوێدانە ڕێبوارەکان خەریکی سەما و ڕاموسانی یەکتری بوون. کە دەگەشتمە ئاستیان سەرێکی پڕێزی بە خێراتنیان بۆ نەوی ئەکردم. تێگەشتم ئەوەی لێرەدا مرۆڤ ئیشی پێی نەبێ زمان و سەدا و دەنگ بوو کە گۆڕابوونەوە بە هێماکانی دەست و چاو. لێرە زمان نییە کە جیاوازی ناوچە و نەتەوەکان دیاری ئەکات. لەوێدا هونەری سڕابوویەوە، سەرجەم سەرگەرمی ئاهەنگ و شادی بوون بەبێ هیچ ئاوازێک، ئاهەنگێک شومات بێ دەنگ لە هات و هاوار، بەڵام پڕپڕ لە شادی و سیخناخ لە ئومێد. پاش ساتێک لە سەما و شادی هەورێک چوون تۆپەڵێک پەشمەکی سپی شیرین بێت و بێوێت سەوی شیرینتر بکات. بەو جۆرە دەستی کردە ڕژاندنی هێشوە بەفری شیرین و سپی کە دێنیشێتە سەر لاشەی ئەو بوونەوەرانە و ئەوانش پێی کوێدانە هیچ ڕێگەزێک هەموو کەوتنە لێسانەوەی ئەو کلۆ بەفرانە. کەسێک لێرە تۆمەتی بۆ کەس دروست نەدەکرد، کەس بە چاوی گومانەوە بۆ کەسی نەدەنۆڕی. پێم سیر بوو چونکە مرۆڤەکان لە هەرکوێ بن گومانیان هەیە. لیان نزیک کەوتمەوە، بە وردی لەو جەستە ڕووتانەم نۆڕی کە خۆیان هەڵخستە بوو بۆ کلۆ بەفری شیرین. هەرچەنم کرد سرم لێ دەرنەدەکرد. هیچ نین، بەس مرۆڤن بەبێ ڕەگەست. دەستێکم بۆ نێوان ڕانەکانی خۆم برد، هەستم کرد خاوەنی هیچ ئەندامێک نیم تا شانازی پێوە بکەم و لە شەڕدا شەڕی پێ بکەم، نە ئەندامێکیش لە سێک سوڕاوی لێزەتدا هاوکارم بێت. بەم ڕووداوە لەبری ئەوەی ون بم حەقیقەتی زۆر شتم دۆزیەوە. تێگەشتم بۆچی باپیرم لەو زەوێ بێ بەهرەیەدا نایەت دەستی مەعشوقەکەی بگرێت و ئاودی و بن و هەرگیز خۆشەویستە کەشی داوایکی وای لێ ناکات، چونکە لێرە مرۆڤەکان دەبنە مرۆڤ و بەس بەبێ ڕەگەست کە ئەوە لای هیچ یەکێک لەو دوانە مای ڕێزیان نەبوو. ئەوان شانازیان بە خۆیانەوە دەکرد و
وەک ژن و پیا و هەرگیزیش دەست بەداری ئەو عشقە نەدەبوون کە لە نێوانیاندا بوو. پێکەوەش نەچوونە گشت ئەو هەموو قسە و قسەڵۆکانی بۆیان هەڵدەبەستران و پێکەوەش دەچوونە گشت تووڕەیەکانی ئاسمان و زەویدا. ئێستا من شاد و سەرمەست، بەڵام جەستەم سارد و بێهەست. گوێم بە ساردی دڵم نەدا، بەناو گیا و لەبەر لێزمەی بەفرە شیرینەکاندا کەوتمە غارغارێن و فڕین، وەک لەسەر باڵی باڵندەیەک بم فڕیم. کەپوم پڕ بوو لە بۆنی تەڕای و سەوزەگیا. زۆر نهێنی و جوانی ئەم هەرێمەم دی، بەڵام هەستم بە ئۆخژەن نەکرد، چونکە لە مانای مرۆڤ بوون سڕابوومەوە. لەم خەیاڵانەدا بووم کەسێک هات و کەوتە لێسانەوەی ئەو بەفرەباریەوەی سەرجەستەم. منیش کەوتمە زمان هێنان بە ڕوخساری ئەودا. دەمم پڕ بوو لە تامی گەزۆی باری و تێگەشتم عشقی ڕاستەقینە لێرێ و بۆیە لە دەممدا تامی شیرینە، کەسی شلۆمەی کەس ناکات. تێبینی وشەی بووکی گولەک لە هەندێ ناوچەی کوردستان هەر ساڵێک باران زۆر بێت و هەڕەشە لە ژیانی خەڵکی بکات، بووکی گولەک بەڕێوە دەچێت کە پێچوانەی بووکە بە بارانیە. دانسقەترین میرات. من لە بڕینی ڕێ و لە تێیکردنی شار و لە پێوانەی ڕێگاکان بێزار نیم، بە مەرجێک بم بەنەسەر شوێنی مەبەست. ئەو جێیی وە هەست ئەەکەم سندوقێکە و سەرجەم بەختەوەریە دزراوەکەی ژیانی تێدا کڵۆم دراوە. دەیهێنم و وەک هەورێکی پڕبەرەکەت دا ئەەکەم لە ڕێژنەی شەستە بارانی خۆشبەختی. بەڵام ئەمە کەی؟ نازانم. بەڵام دەزانم کە هەنووکە هەست بە ماندوێتی قاچەکانم ناکەم. کاتێک کە بە مرازم دەگەم، ئەو کات دەزانم بوومەتە چ بوونەوەرێکی سیر. دووبارە بوونەوەی دارستان و گرد و چیاکان بێزارم ناکەن. هەر جارێک ئەچم و هەست ئەەکەم لە پشت شاخێکەوە دارستانێکی دی و لە دوای دارستانەکەەوە شاخێکی تر و لە پشت شاخەکەەوە هەزاران توولەڕێ هەیە. ئەو شتانەی کە بڕیار بوو لەگەڵم بێن و ببنە هاوسەفەرم هیچ کامبەرگەی ئەم ڕێگەیان نەگرت، تەنها خۆم نەبێ. ڕەنگە هەر هەست بە خۆم نەکەم یا ئاوێنەیەک نەبێ تا لە کەساسی و بێکەسی خۆم ڕامێنم. ئەگینا مەحاڵە ئەم بوونەوەرەی ئێستا بە هیچ شێوەیەک بچێتەوە سەر ئەو بوونەوەرەی دی. سەراسیمەم کێ دەتوانێت بە درێژایی تەمەنی زەوی خۆی بکاتە خدری زیندە و بە کۆڵەکەی پشتەوە سەر زەوی فراوانێکی خواتەی کاوبی پێوێت تا بزانێت لە چ شوێنێکدا زەوی قورسایی کەسەکانی سەرپشتی بۆ هەڵناگیرێت، تافو بە کەڕانای جەنگدا بکات. جەنگێک هەر لە سەرەتاوە تا ئێستا کەس نازانێت چۆن بەرپا دەبێ. سەرپشتی زەوی سووک و هەناوی قورستر دەکات. گرنگ قورسایی نییە، گرنگ ونبوونە لەبەر چاوان. ئەم گەڕانەی من ڕەنگە ڕاکردنیەکی بەردیدی بێ و تا ئێستا لە چەند کەسەوە تا گەشتۆتە دەست من و منیش بەردەوام ئەبم تا ئەیدەمە دەست کەسێکی کە. هەنووکە نازانم لە پەڕەکانی ناخمدا چەند خەونی مێژوویم پێوێ و تا بیگەیەنمەوە جێ خۆی. کاتیشم نییە تا پیاندا بچمەوە و بەردەوام کۆمەڵێک دەنگی جیاد داوام لێ دەکەن بەردەوام بم. خودایە سەرەتای کۆتایی ئەم مرۆڤانە بەم خەونە سەیرانەوە لەکوێدایە؟ من هەزر و بیرم تەفرە خواردووی خەونێکی ستەمکارە. خواستمە بم توانایە بگەڕامایەتەوە گوند و دەستم بە چمکی کراسەکەی دایکمەوە بگرتایە، بچوومایە بۆ مەڕدۆشین و لەگەڵ باوکمدا خۆم خەریکی شوانی کردایە و هاوتای خوشکەکەشم گۆزەیەک ئاویکانی لەسەر شانم هەڵگرتایە و بە ساردی گۆزەیەکی تەڕ و شنەی با موچڕکێک جەستەمی کرش کردایەتەوە. بەڵام چیتر مەحاڵە. هەموو خەراباتەکان لە ترازانی تەنها بەردێکەوە دەستی پێکرد. ئەو شوانی نەنە بە حیکایەتە پڕدێ و درنجەکانی دەیترساندم. سامی ئەم کۆچم لە دڵدا بروز بوو. نەمزانی میراتی مێژوویەکی دێرینی دڵەکان لە ئەستۆی منە. منێک کە هەموو شەوێک هەڵوەدای شوێن پرسیارە بێزارکەرەکان بووم. پرسیارێک جگە لە خۆم کەسم دەست نەدەکەوت ئەم هەموو بارانی پرسیارە هەڵڕەشم بەسەر شان و ملی حەپەساویدا. دێم و پرسیار ئەەکەم هەر خۆشم دڕدۆنگی ئەو پرسیارە بێسەر و بەرانم.
هەر خۆشم ئەتوانم خۆمیان لێ بدزمەوە، چون دەزانم ئەگەر کەسێک تەنها گوێ بۆ یەک پرسیارم بگرێت یا بیری لێ بکاتەوە، ئەو کات هەموو بەردەکانی قەومی لووت بەسەر من و خاکەکەشمدا ئەبارێت. پرسیارەکانم ترسناکترین وشەن کە پیتەکانی لەسەر ئەم زەویەدا یەکیان گرت بێت، بۆیە بە دەروونێکی پڕەوە بەبێ قسە ملی ڕێم گرتۆتە بەر. بەڵکو ئەمڕەیە لە جێیەکدا کۆتایی بێت. من ئەو کاتە کەوتمە خولیای ئەم پرسیارانەوە کە نەنکم لەبەر تریفەی مانگە شەودا یا بەر ئاگری پڕداد و فیغانی ناو سۆپاکەدا پەنجەڕەقەکانی کە لەبەر زەبری ڕۆژگار و شکوەکداری و شکەڵیان لێهاتبوو ئەهێنا بەناو قژمدا و سەری ئەکردمە هێلانەی هەزاران زیندەوەر و خەڵقەندەی سەیر و سەمەرە. بەو هیوایی کەڕەوە ئەسپی خەونی شیرین بێت و بم خاتە سەر پشتی و بمسپێرێ بە ئارامی، تا لە ئارامیدا هەموو کرژەکانی جەستەم خاو ببنەوە. بەڵام سیحری چیرۆکەکانی هێندە ئەفسونایی بوون کە چیتر خەو نەچوویە چاوانم و ئەویش هەرگیز چیرۆکەکانی کۆتاییان نەهات و پەنجەکانیشی بەردەوام لەناو قژە تەنک و خاوەکەمدا گەمەی دەکرد و سرم لەسەر ڕانەڕەق و کەم گۆشتەکەی بوو کە بە دانایی کەسێکی دنیادیدە ئەیگوت حیکایەتی هەرێمی دڵە دزراوەکان ئەمە جاری هەزارەمە بۆتی ئەگێڕمەوە، دڵنیام وشە بە وشەیت لەبەرە، کچێ سەرت شینکەی، ئەوە چەند ساڵە بۆ وچانێک نەتهێشتووە لە جێی خۆم بپزوێم. ئەم چاوانەی تۆ ئەڵەی بە ئاوی شەیتان شۆراون، بۆیە بۆ ساتێک خەوان تێناچێت. بهێڵە با سەیرێکی گۆڕانی وەرزەکان کەم، با تەمەنی بێهودەم بپێوم. تۆ لە هەموو شتێکت کردوم، لە دیتنی باران و لە کڕێوەی بەفر و لە دیتنی هەڵمی گەرما کە لە زەوی هەڵدەستێ، لە سەمای گەڵا ڕەنگینەکانی پاییز کە بەدەم باوە سەمای مەرگ ئەکەن. بهێڵە کچم بهێڵە، لە کڕێوەی بەفر و لە دیتنی هەڵمی گەرما کە لە زەوی هەڵدەستێ، لە سەمای گەڵا ڕەنگینەکانی پاییز کە بەدەم باوە سەمای مەرگ ئەکەن. بهێڵە کچم بهێڵە. بەڵام چاوەکانی من مۆلق و ئەبلەق بە دارەکانی بنمیچەکەەوە هەڵواسرا بوون، خەریکی ژماردنی تاڵی خانۆچکەکەی ئەو جاڵجاڵۆکانە بوون کە هەر ڕۆژەی لەلایەکدا دەواری خۆیان داوی مەرگی زیندەوەرە مێروەکانی دیکەیان دانا. ڕەنگە هەرێمی دڵە دزراوەکان لە ماڵی جاڵجاڵۆکەکە بچێت، ئەوەی بێوێت تێی بچێت هەرگیز ناگەڕێتەوە. ئەو ڕۆژەی ننکم لەگەڵ دواوشەی چیرۆکەکەیدا کیانی سپارد، منیش بێدەنگ بێدەنگ لە گۆڕانەکانی ڕوخساری ڕادەمام، کەچی پەنجەکانی بەردەوام لە ناو قژەکانمدا هاتو چۆیان بوو. باوەڕم بەو مەرگەی ننکم نەبوو. کاتێک ویستیان جەنازەکەی پاش چەند مانگ لە مردنی بەرنە مرد و شۆرەکە و بۆ یەکجاری لە چڵکەکانی ژیان پاکیکەنەوە، هەرچیان کرد پەنجەکانی لە کەلەی سرم نەبوونەوە. بۆیە بە فتوایەکی گشتی هەموو زاناکان پەنجەکانیان قرتاند و دەستەکەی نەنەیان بەبێ پەنجە ناشت. سەمەرەترین میراتی لەسەر زەویدا بۆ من جێما بوو کە لە پێنج جێگای کە لەمدا قژەکانمیان لە ئاستی ئاسایی خۆی بەرزتر کرد بوویەوە کە هەرێک لەو پەنجانە فەرمانی خولیایەکی ئەکرد لە زاکیرەمدا. هەرجارێک هەستم بکردایە یەکێک لەو پەنجانە کرژ بوون، ئەو دەمە ئەچوومە قاڵبی یەکێک لە پاڵەوانەکانی ناو چیرۆکەکانی ننکم. پاش 2 ساڵ لە مەرگی ننکم من لە ژوورە تاریکەکان هەر نەهاتمە دەرەوە. چیتر لای خەڵکی من سڕا بوومەوە، لە بیری کەسدا نەما بووم. هاوتەمەنەکانم هەموو لە ناو ماڵ و منداڵی خۆیاندا بوون. من وەک دانسقەترین بوونەوەر هەر بە منداڵی مابوومەوە. ڕێک وەک ئەو شەوەی لەگەڵ نەنەدا دەستمان کرد بە گێڕانەوەی چیرۆکەکان. ئەو ڕۆژەی پاش ماوەیەکی دوور و درێژ لەونبوون لە تاریکیدا هاتمە دەرەوە، خۆم دایە بەریەکەمین تیشکی هەتاوی بەیانی. هەستم کرد هەموو جەستەم بە تیشکی هەتاوە سوتێت و دوو کەڵم لێ بەرزە بێتەوە. لە بۆشایی سنگمدا تیشکەکان ئاودی و ئەبن بەبێ ماڵ ئاوایی ڕێی ئەو کۆچە بێ بڕانەوەیم گرتە بەر. من تەنانەت لە زاکیرەی خێزانەکەی خۆماندا مرد بووم. ئەوان ئەویان نەدەزانی کە لە نێوان من و ژیاندا باریکترین و تونترین داوی خەون و خولیا هەیە. من بە پێچەوانەی ئەوانەوە هەمیشە خەریکی چاودێری کردنیان بووم و
گوێم بۆ ڕاز و خۆزگەکانیان ڕائەگرت. خوشکەکەم بەدبەختترین بوونەوەر بوو، دوای من یا پێش من، کە زیاتر لە من دیل بوو. ئەو شوانە لەسەر بەرماڵەکەی لە خودای خۆی ئەپارایەوە کە بیکاتە باڵندەیەک یا کرمێک یا هەر جۆرە گیاندارێکی تر لەم سەرزەویەدا یا بیکوشێ دەستی لە کۆڵی ئەم ژیانە بێتەوە. تا هێندە پلار و توانجەکانی دایکم نەچێتە گوێدا و دەرونی نەکرۆژێ، یا بیکاتە نسیبی ئەو کوڕەی هەرگیز ئەم ناچێتە ناو خانی زایکیرەوە. دایکم لە کاتێکدا ئەچوێ ناو جێگاکەیەوە و سەری ئەکرد بەژێر بەتانیەکەیدا بە پێکەنینەوە ئەیگوت: هەر ئێستا نووساوە بە ئاسمانەوە. هەرگیز لەو نهێنیە ناگەشتم چۆن گوێکانی دایکم هێندە سووکن تا ڕازەکانی ناودڵی خوشکەکەم ببیستێ. ڕەنگە ژیانی خوشکەکەم دووبارە بوونەوەی ژیانی دایکم بوو بێت، بۆیە بێت و دڵی لە نیگەرانیەکانی نائەگەشت. خوشکەکەم کە هیچی بۆ نەمابوویەوە لەم ژیانەدا ئەم جاریان بە دەنگی بەرز هاواری کرد: خوددا بۆچی ژیان هێندە لووسا بە قاچی کەسمانەوە نانووسێ؟ تکا دەکەم منیش وەک خوشکەکەم بمرێنە و بمکەرەوە جوودێکی غەریب، یا بم خەرەبن بیری تاریکی مەرگەوە. خوددا هەرگیز ئەو نزایی قبوڵ نەکرد. تا ڕۆژێک هەستی کرد هەموو ئاواتەکانی بوونەتە سەراب و گرتنیان مەحاڵە. خۆی هاویشتە بنی بیرە وشکەکەی ماڵەوە کە هەموو ساڵێک باوکمی ناچار دەکرد لە بری مناڵان دەکەوتە کۆڵان و هاواری ئەکرد هەیاران مەیاران یاخوا داکاتە باران، تا بیرەکەی ماڵەوە بە تنۆکی ئاوگەری وشتی تەڕکاتەوە، کەچی هەرگیز دڵۆ پێ ئاوی بەخۆیە نەدی، وەک ئێستا بێ دێتەوە و بەرچاوی خەیاڵم کە لە بیرەکە دەریان هانی. دایکم ڕوخسارێکی سەیری هەبوو، تێکەڵەیەک بوو لە گریان و پێکەنین. باوکم لە ماوەی یەک کاتژمێردا ڕیشی گەشتە سەر زەوی و وەک چۆڕی ڕیشی سپی بوو. تا ئەو دەمەش ئەوێم جێهێشت بە ڕیشی گسکی ڕێگا و بانی ئەدا. دایکم دڵڕەقترین ژنێک بوو لە دنیادا. ئەو هەموو ساڵە من و نەنان لەو ژوورە تاریکەدا بەدیار چیرۆکە بێکۆتاییەکانەوە دانیشتبووین، کەچی هەرگیز چرایەکی نەهێنایە ناو ژوورەکەمان و پارویەک نانیشی نەدایانەنە. ئەو کاتەش کەوتمەڕێ و بە پێکەنینێکی پڕتەوسەوە وتی: بڕۆ، تا هەبوویت لای من و جوودێکت نەبوو. من تەنها کەسێک بووم کە هەرگیز پێویستم بە دایکم نەبوو، تەنانەت لە ساتی بوونیشمدا بە شێوازێکی جیاتر لە خەڵک هاتمە بوون. لەگەڵ ڕشانەوەی پیسی دایکمدا کە پاش هەرجوود بوونێکی لەگەڵ باوکمدا ئەڕشایەوە بۆ ئەوەی جستەی خاڵی کاتەوە لە لەززەتەکانی پیا و هەرگیزیش گوێی بە خواستە شەرمنەکانی باوکم نەئەدا. من لەگەڵ یەکێک لەو ڕشانەوانەدا هاتمە دنیا و یەکەم خواردنیش پێ ئاشنا بووم خۆڵ بوو. پاش 2 ساڵ لە مەرگی نەنا هەستم کرد پەنجەکان ئەیانەوێ کە لەم هەڵتەکێن و گەمە بە مێشکم بکەن. دەستم بۆ سینەی خۆم برد، جگە لە سندوقێکی خاڵی هیچی دیکەی نییە. کەوتمە خەیاڵی ئاودیوبوونی تیشکی هەتاوەکە لە یەکەم بەیانیدا کە هاتمە دەرەوە. سیرم لێ هات بڵێ چیرۆکەکانی نەنکم بوو بن بەڕاست؟ ئەی بۆ من تا ئەو مابوو دەستم بۆ دڵم نەبرد. سەیرە، زۆر سەیرە، مرۆڤ چۆن بێدڵ دەبێ؟ ئاخ نەنا، بۆ وازوو مردی؟ با من ئەم هەموو پرسیارم بەسەر تۆدا هەڵڕشتایە. زۆرم حەز دەکرد بچوومایەتە سەر گۆڕەکەی و پاش خوێندنی فاتیحایەک گرەی دەروونم لا بکردایەتەوە، بەڵام نابێت چونکە زاناکان پاش قرتاندنی پەنجەکانی نانە بەسەرمەوە وتیان هەرگیز نابێت خوێنی گۆڕەکەی بکەویت. دوور نییە مەچێکی بێتە دەرەوە داوای پەنجە بەناحەق بڕواکانی بکات. هەموو سەریان لەوە سۆڕما بوو چۆن ئەجەل بازی بەسەر ئەو هەموو پەیوەندیە بەتینەی من و نەنەمدا داوە و توانی بە یەکجاری لێکماندا بڕێ. بۆیە هەمیشە خولیایە بوویە تارماییەک و دەستی لێخەی شەو ڕۆژەکانم نەکردەوە. هەر لە هەوڵی ئەوەدا بووم بکەمە یەقین. لە سەرەتای ئەم گەشتەمدا بە دوای ماڵی ئەو شوانەدا ئەگەڕام کە لە چیرۆکی هەرێمی دڵە دزراوەکاندا بوو کە دڵی ئەچێتە سەر کچی ماڵە خواپێداوێک کە جوانترین شۆخە کچی گوندە و شەیدایانە هەڵوەدای دەبێت و تێدەگەێنێت. بێئاگا لەوەی کە هەرگیز لەبەر پەنجەرەکانی هەستیدا کەسانی واگوزەر ناکات،
تەنانەت هەر ئاوڕێژی لێ ناداتەوە و وەڵامی سڵاویشی نابیستێ. شوانەی تێکشکا و پاش چەند بێنە و بەرە لەگەڵ غرورە هاڕاوەکەیدا سەرنجام بڕیاری خۆی دەدات. دەبێتە تارمای و خۆی لە ڕووناکیەکان ئەدزێتەوە و گیانی تۆڵەی ئەگاتە چڵەپۆپە و شانە دەگەڕێتەوە ناو گوند و بۆ بەیانەکەی حاڵی ونبوونی لاوێک کە شەو لە ناو جێدا نەماوە لە چاوتروکانێکدا گوند ئەتەنێ. بزربوونی لاوەکان ترسی خێو و مۆتەکەی شوانەکە زیاتر دەگاتە لای خەڵکی. یەکێک براکانی شۆخەکچ لەگەڵ تارمایەکەدا بێسەروشێن ئەبن، داخ و حەسرەت باوکی لە جێ خۆیدا ئەتوێنێتەوە و لە بەرچاوان ون ئەبێت. بەڵام زەڕەیەک پەشیمانی لە دڵی شۆخەکچدا دروست نابێت. سەرۆت و سامانیان لەلایەن گوندەکانی ترەوە بەتاڵان ئەبرێت. هەر بەوەش ناوەستێ کە کوڕان بێسەر و شوێن بکات. هەر شەو هات دێت و لە پێش خۆیەوە بۆنێکی ئەفسونایی بڵاو دەکاتەوە و کچان ئەخاتە خەیاڵی عاشق و ڕژانەوە. پاشان تەفریان ئەدات و لەگەڵ خۆیدا دوو دڵ دەبات و بەرامبەر بە پەیکەری بێگیانی کوڕانی مۆمیا کرا و ڕایان ئەگرێت. لە دوورەوە لەو دڵانە ڕائەمێنێت تا بزانێت لێدانی کام دڵیان لەگەڵ ڕۆحی کام لاوەدا ترپەکانی زیاتر ئەکات و تیلماسکی خوێنەکەی جستی مۆمیا کرا و سوور ئەکات. زۆر بێبەهایانە بە دیاریانەوە قاقا پێ ئەکەنێت. ئەو شەوەی دڵی معشوقە دڵڕەقەکەی دەردێنێ جیاترین شەوە لە ژیانیدا کە لەو سەرەوە دەگەڕێتەوە. زۆر بەڕقەوە دڵێکی گوشرا و لە ناو پەنجەکانیدا پێ و خوێن بە مەچێکیدا تونۆک تونۆک دێتە خوارەوە بێ ئەوەی بیباتە ناو کوڕانی مۆمیا کرا و بۆ ئەوەی نەزانێت کێ سەردەمێک پادشای ناو ئەو هەرێمە پڕ جم و جوڵە بووە. لەسەر بەردێک و لەبەر تریفەی مانگدا دایئەنێت و یەخەی کراسەکەی ئەکاتەوە بە چەقۆیەکی تیژ سنگی خۆی لەت ئەکات و دڵێکی تەڕ و بزێ و لە سنگیا دەرئەهێنێت و لە تەنیش دڵەکەی ترەوە دایئەنێت. بەڵام لەوێشدا جۆگەلەی خوێنی هەریەکەیان بەلایەکدا ئەچێت و تێکەڵ نابێت بەبێ ئیقاع و بەڕیتمێکی ناڕێک و جیاواز لە یەکتر ترپ ترپ لێ ئەدەن. بۆیە بڕیار دەدات دڵەکان گەر لە سووتانیشدا بێت بە خۆڵەمێشی تێکەڵ بکات. دڵەکان ئەخاتە سەر لە پیدەستی و بە کزەیەک خوێنی نێوان پەنجەکانی ئەمەیەت و هەست بە کرژبوونی پەنجەکانی ئەکات و لەسەر خەرمانێک پشکۆی سوور هەڵگەڕا و لەسەر یەکدایان ئەنێت. پەیدا پەیدا بۆنی دووکەڵی سووتانیان بە هەناسە قوڵەکانی ڕائەکێشێتە ناو سیەکانی تا بە تەواوی هیچ شوێنەوارێکیان نامێنێت جگە لە دوو تۆپەڵ خۆڵەمێشی ڕەش و ڕەساسی لووس کە هەرگیز تێکەڵ نابن. خۆڵەمێشەکان هەڵ ئەگرێت و ئەیکاتە ناو ئاوی زەریا تا هیچ نەبێ لە بنی زەریادا ئاوێزان بن. تێکەڵ نەبوونی دڵەکان ڕقێکی ئەستور لای شوانە بەجێ ئەهێڵێت. بۆیە ئەکەوێتە کۆکردنەوە و دەست بە سەراگرتنی سەروەت و سامانی خەڵکی و سەرجەم خەڵکەکەش بە خزمەتکاری خۆی و بەویستی خۆی هەر شەوە و لەگەڵ چەند ژنێکدا ئەخەوێت. لەو لاشەوە کچەی خوا پێدا و هەر شەوە و ناوجێی پیاوێک گەرم ئەکات. سەرەتا لە دەسەڵاتداران و دەوڵەمەندان و پیاوانی پاسەوانی وڵات سەر ئەخاتە سەر سنگیان و بۆ ترپە نەرم و ڕێکەکانی دڵی خۆی ئەگرێت. لە بازاڕی کڕین و فرۆشتنی ئارەزوودا چەندین جار وەک ڕیار و فرۆشیار مامەڵە دەکەن و ئاوێتەی یەکتی دەبن. زۆر جار حەوزی ناو کۆشکەکەی پڕ دەکرد لە چەندین جۆری شەراب و خوێ و کچەی تیادا نقم دەکرد کە لەو حەوزە ئەهاتنە دەرەوە لەزەت و مەستیان لێ ئەچۆڕا. ئەفسوس بۆ هیچ کامیان لەزەتێکی نەبوو، چونکە شوانە تازە ڕوود بووبوویەوە لە عەشق و چاوەکانی خاڵی لە ڕەنگی دەشت و دەری بەهار. پەنجەکانی لە گۆکەوتوی شمشاڵژەنین بێهەس سەیری بەژن و باڵای شەنگەبێریان. کچەش خەوتن لە ناو جێگای پیاوان بە تەمەنی جیا و زمانی جیا و ڕەنگی جیا هەموو ماناکانی لەلا کوشت بوو. ئەو کاتانەش کە دەچوە ئامێزیانەوە و سەری لەسەر دڵیاندا ئەنا بە دوای ترپەکانی دڵی خۆیدا ئەگەڕا لە سینەی ئەواندا. کەچی جگە لە کۆمەڵێ ترپەی بێ نەزم و ناڕێک هیچی تری دەستگیر نەئەبوو. پاش هەموو خەوتنێکیش بە فرمێسک خۆی بیسمیل ئەکرد تا خوا لەو گەڕی دەی خۆش بێ کە هەمیشە عەوداڵی شوێن ترپەکانە و
پاساوێکیشە بۆ گەمە بێ لەزەتەکانی ژیان. لێرەشەوە من دەبم بە خاوەنی سیرترین میراتی کە گەڕان و قەلەندەریە بە دوای تربەکاندا و بە شوێن هەرێمی دڵە دزراوەکاندا لە تێیکردنی ڕێگاکاندا ئەگەشتمە هەرێمی وا سیر کە هەرگیز کەسانی ئاسایی پێی ناگەن. ئەو مرۆڤانە نەبێ کە هەر لە سەرەتاوە ژیان بۆ ئەوەیان ئەخڵقێنێ گەڕی دەبن. کاتێک گەشتمە ناو دارستانێکی ئەفسوناوی خۆمم بۆ پاڵەوانە دەزانی کە لە هەموو قەدەرەکان هەڵدێ و خۆی قەدەرێک ئەسازێنێ. لەو سەری دارستانەکەوە لە دووری چەندین میلەوە تارمایە دووبارەکانی خۆمم ئەدی. هیلاک و ماندوو بۆ پەناگەیەک ئەگەڕان تا تێیدا بحەوێنەوە. لەو کاتەی بەڕێوەم تا هەنووکە هەرگیز پەنجەکانی ننکم وەک ئەم ساتە ئازاریان نەداوم. ئاوڕم بە هەر لایەکدا ئەدایەوە هەر وێنەی دووبارەی خۆم بوو پێ ئەچێ ئەمە بە وڵاتی ئاوێنەکان بچێت، چونکە دارەکان و وێنەکانی من و تەنانەت بەرد و ڕێگا و بانەکان هەموو دووبارن. بەلامەوە سەیرە بڵیت لە ناو کەلەی سەری هەرێک لە هاوشێوەکانمدا پێنج شاخی ڕواو هەبێت کە شوێن پاشماوەی پەنجە قرتاوەکانی نەنکیان بێ. لیان ئەچمە پێشەوە بە تێڕۆنینێکی بێهودەوە و پڕ لە پرسیاری کلۆمدراو و سەیری یەکتری دەکەین. بەلای یەکدا تێپەڕ دەبین کەسمان سڵاو لە یەکتری ناکەین. هەڵوێستەیەک دەکەم پاڵ بە سوورە چنارێکەوە دەدەم و بە زەحمەت سیەکانم پڕ دەکەم لە هەوا و بە خێرایی خاڵی دەکەمەوە. بە هەناسەکانم گەڵای سوورە چنارەکە هەڵدەوەرێت لەو گەڵایانەی کە بەبێ وادەی پاییز هەڵوەریون ڕادەمێنم. دەکەومە یادی دایکم کە هەمیشە خەریکی پاکردنەوەی بەرماڵ و حەوشە بوو لەو گەڵایانەی کە هەر لە سەرەتای بەهارەوە بەبێ وادە لە درەختەکانی حەوشە ئەوەرین و هەموو جێگایەکیاندا ئەپۆشی. ئێستا دەزانم ڕەنگە پەیوەندی بە هەناسە گەرمەکانی منەوە بێ، منێک کە پەیوەندێکی بەتین لە نێوان من و سەرجەم پاڵەوانەکانی ناو چیرۆکەکانی ننکمەوە هەبوو. ئەو پەیوەندیەی وای لێکردم تا هەرێمی دڵە دزراوەکان نەدۆزمەوە نەگەڕێمەوە، هەرێمێک کە لەبەر ئەو هەموو ڕێساکانی ژیانم پشتگوێ خست. بە دوای پاشماوەی هەرێمێکی تواوەدا ئەگەڕێم، هەرێمێک کە لەبەر گوناه و تاوانی دڵەکان چوو بوویە ناخی زەویەوە. ئەو جووتە پاش چەندین جار لە ئاوێتە بوونی بێلەزەت گەشت بوونە ئەو بڕوایی کە هۆکاری شکستەکانی یەکدین بە شوێن هەلی تۆڵەدا ئەگەڕان. تا لە شەوێکدا ئەو هەلیان قۆستەوە کە کاتژمێری ڕقی هەردووکیان لە یەک کاتی سەفردا بڕیارەکانیان سەپاند بەو پەڕی ئاگایان لە مەرگ. نەخشەی مەرگی خۆیان پێشوازیان لەو جۆرە مەرگە کرد. شوانە معشوقەکانی شازادەی کردە سووتماک و ئەویش لە ناو بەلەزەتترین و شیرینترین کێک و شەرابی ساڵیادی یەکترناسیندا کوشندەترین ژەهری دانا. ئەویش بێ دەربەستانە لە مەرگ نۆشی گیانی کرد. ئەوەی لەو جووتە بەجێما هەرێمێکی خاڵی لە عەشق و مەملەکەتێکی بێدڵ بوو. ئەم چیرۆکە هۆکاری ئەم هەموو گەشتەی منە. من دەڕۆم دەزانم لەگەڵ مەرگی ئەوانیشدا سەرەتداوی وەڵامەکان مرد. چیتر گەڕانەکان خولانەوە بوو لە بازنەی بۆشدا، بەڵام هەرگیز هیوا بڕاو نەبووم. ئەو هیوایم لە دڵ دەرنەکرد کە دەگەمەوە مەملەکەتی دڵەکان، ژیان لە چنگ پێکەوە بوونێکی بێلەزەت دەرەکەم و ئەی خەمەوە باوەشی ئارامی. شوراکانی زیلت کە کەوت مەڕێ نەمدەزانی چەندم پێدەچێ تا بگەمە دوا هەوارگە و منزڵ کۆڵ و بارەکەم دابنێم و بەدڵ بڵێم ئۆخەی ئەو هەستە بوو یەکەمین هەنگاوی ئەم ئۆقیانوسە لمەی پێ هەڵگرتم کە تا هەنووکەش بێپەروا و بەردەوامم لە بڕینی ئەو ڕێگایی
کە جگە لە منێکی وێڵ و سەر لە شێواو نەبێ کەس خۆلیای ئەو کۆچە لەسەری پڕمەراقیدا گەمە ناکات. کە دەمین شەرابی دڵۆپەی ئەو فرمێسکە ڕژاوانەی بوونەتە هێشوی عەزاب کۆکەمەوە و بەم ڕێگا بێجێ پێیانەدا بگەڕێمەوە سەر یەکەمین خاڵی کۆچەکان. سیمای خۆری شەکەت هێندە بە دوژمنکارانە جەستەم ئەکوتێ. گەڕێبوارێکی دۆزەخی نەبوومایە بەرگەی ئەو ئازارەم نەدەگرت. بەڵام جەستەم وەک هەنارێکی گوشرا و تەنها کرۆکێکی تەختە ئاسان ماوەتەوە کەچی هەر بە هیوام بگەڕێمەوە و خزم و کەس و کارم لێم کۆ ببنەوە و منیش بە درێژایی شەوانی هەموو پاییزێکی تەمەنی مرۆڤ باسی مانگەشەوی بێتریفە و هەور و تەمی بێباران و شەریعەتی خەڵوز و ئۆقیانوسی سەراب بکەم کە هەر دەڕۆی و ناگەیتێ. ئەویش جۆرێکە لە چاو هەڵخەڵەتاندن، چاوێک کە نەی دەتوانی سنووری زمان ببڕێت و بگاتە قوڵایەکانی هەست تا فێر بێت ڕاستی و درۆ بەر لەو تنیشدا دەرک بکات. زۆرجار وا هەست دەکەم کە بە تەنیشتمەوە قافڵەکان لەو سەرەوە بە بارەکانیانەوە ئەگەڕێنەوە. کچان وەک جاران تونۆک نازیان لێ ئەتکێ، کوڕ گەلیش بەلایاندا تێپەڕ ئەبن و قاقایەکی بڵند ئەدەنە دەم باوە بۆ ڕاکێشانی نیگای کچان بەلای خۆیاندا. مناڵە وردەکانیش یەکی بە چرایەکەوە لەو لمەدا بۆ هەڵماتەکانی بەراعەت ئەگەڕێن کە ماوەیەکە ونیان کردوون. ئای لەدایکان، ئەو هەموو خوریە چییە؟ پێدەچێ هەوری هەموو گەردوون بوو بێ بە خوری و بەدەستی ئەمانەوە بێ و بیانەوێ بەدەم ڕێوە بیڕستن. باوکانیش بەدەم سەبیل و جگەرەکانیانەوە بەدەم هۆرە و خاوکەرەوە لەگەڵ ئازادکردنی دووکاڵە پەنگ خواردوەکەی سنگیان بە شوێن هەنگاوەکانیاندا دووکەڵێکیان بەجێ ئەهێشت کە تا سنووری لم بڕوات. ئەو دووکەڵا وەک تەمێکی تەنگ دەمێنێتەوە کە چەندین هاوار و مەرگی تێدا گوزارش دەکرێ. ئەوان دەڕۆن و چرکەیەک چیە ئاور لەو دۆزەخی پشتیان نادەنەوە. جارێکی کەش کۆڵ و بارەکەم هەڵ ئەتەکێنم کە گەڕامەوە باسی ئەو مناڵانەتان بۆ ئەەکەم کە هەر لەدایک بەر ئەبوونەوە تەواوی جەستەیان مووی لێڕەوا بوو، مووی یەکۆک چۆڕی شیر سپی کە بە درێژایی هەموو تەمەن گردوون مناڵگەلی وای بەخۆیەوە نەدی بوو. ئەوان کە یەکەمین جار چاویان تروکاند وەک عیسا کەوتنە گێڕانەوەی هەزاران سەرگوزشتەی سیر. داستانی وان ئەگێڕایەوە کە تاڵێ موت چییە نە ئەما بەسەرتەوە با ئەی برد و ئەی کردە تۆوی بەرهەم نەگرتووی ئەو بیابانە. ئەو موعجیزانە ئەیانوت کە کاروانەکە کەوتۆتە ڕێ. هەر لەو ساتەوەی کە ڕابردویان کردینە دووکەڵ و ئێستایان لە ماشین ناین، لە ماشینێک بەقەت هەموو وجود لێ ئەترساین. ئەوان لە هیچ ماشینێکی تر نەئەچوون، بار هەڵگرێکی ئەفسوناوی بوون. لەوێ خۆشەویستیان بار ئەکرد و لێرە ئەگۆڕانەوە بەڕق. خەم وەک ئارەق زەنگۆڵ بە ئاشکرا لە جەستەی ئەو ژنە ئەباری کە لەناو ئەو بار هەڵگرانەدا ژانی لەدایکبوونی ئەو کۆرپەی گنگڵی پێئەدا کە بە ئازادی دروستی کرد و بەدیلی هاتە بوون. ئەو دایکە ڕازی نەبوو کۆرپەکەی بەدیلی پێشوازی لە ژیانی نوێ بکات. بۆی فڕەیدایە خوارەوە بۆ ئەو خاکەی زەڕەیەک تێگەشتن لە زمانی تێدا نەما بوو. ئەوان مناڵانی شیر بەردەوام چاودێر بوون تا کۆشکەکانی بیابان و ئەو تەلانەی وەک باڵای نەزدەرکە پیرۆزەکانی نیشتیمان بە هەزاران جۆر پەڕۆیان پێوە هەڵواسرا بوو. هەر پارچە و ئاماژە بە پارچەیەک جەستە بوو کە سەریشت بە ڕاڕاوەکانیدا ئەکرد هەستت بە قورسی بۆنی شەهوەتێکی تێکەڵ بە خوێن و خوێنی کچێنی ڕنراو، خوێنی مەرگی بێوادە، هاڵاوی بۆ گەنی هەناسی ماندووی جەلات دەستی ئەخستە هەناوتەوە و هێڵنجی پێ هەڵ ئەهێنایت. لەوێشەوە ئەچویتە یەک بەیەکی ژوورەکانی لێرەدا چیت نەدەبیست و چیت نەدەدی و بۆنی چیت نەدەکرد. لە ژوورێکدا بەردەوام گوێت لە هاوار و قیژەی شنێک تێکەڵ بە نووزەی زەلیلانەی مناڵێک ئەیزریکاند هەتا نزیکتر دەبوویتەوە دەنگدانەوەکە زیادی دەکرد وەک هاواری هەزاران ژن لێکادا و بۆ یەک خواست و بەردەوام وشەکانیان بڵێنەوە. تکای ئەکرد و ئەپارایەوە کە کوڕە 7 ساڵانەکەی بەرنە دەرەوە ئەوسا بە ئارەزوی خۆیان چیان دەوێت لێ بکەن. تا وێنەی دایکە ڕەتاوەکەی لە ژێر ئەو هەموو هەورە ڕەشە قورسانی هەوەسی ئەواندا لە هزریدا بۆ هەمیشە نەچەسپێت. ئەڕێک لە ژوورەکەی بەرامبەریشدا گریان و هاواری کچێک بوو بە شوێن تەرمەوشک هەڵاتوەکەی دایکیدا
کە بەدەستی دوو سەربازەوە بە دوای خۆیاندا ڕایان ئەکێشا چاویشی بە شوێن ئەو جۆگەلانە کەوتبوو کە پاژنەی قاچە وشک هەڵاتوەکانی دایکی ئەو زەویە ڕقەی بە شوێن خۆیدا وەک دوو جۆگەلەی باریک هەڵکەند بوو تا بەردەم چاوەڕوانیەکانی سەگەڕەش. لە ژوورەکەی بەرامبەر ڕاڕەوەکەشدا هەورازێک ئاوەڵکراس و کێوێک قژی ڕنرا و گۆمێک پڕپڕ لە خوێنی دەم و بەنزای گریا و خوێنی نەمەوی کچێنی کە لە یەکەم شەوی بووکێنیدا دەبوویە مای ڕێز و ڕووسووریان. ئێستا وەک هەراسانیەک هەرچی ئەکەن وشک نابێتەوە تا چی تر دەست و قاچیان بەو خوێنە ئاڵە نەگیرێتە خەنەی خەم. من لەو ژوورەدا چەندین ستیان کە هەریەکیان بەرامەی سینەی کاڵی کچێکی ئەدا بە مەمکۆڵە و بێ مەمکۆڵە فڕێ درابوونە ژوورەکانەوە. ئەو مەمکانەی ببوونە کەروێشکێکی سورک و لەگەڵ هاتنی خشپەی پێی هەر سەربازێکدا ئەوان ئەخزانە کوونە دیوار و پەناکانەوە. ئەو مەمکانەی کە تا ئەو کاتە هیچ دەستێک گەمەیەکی دڵخۆشکەری لەگەڵ نەکردوون تا ئەو ساتەی بە یەکجاری لە یەخەی کراسە دراوەکانەوە دەستە چڵێسەکان کەوتنە ڕنینی ناشیانەی ئەو باخە تازە گوڵ کردوانە. نۆتفەکانی شیر دەگەڕنەوە. لەو مەحشەرەدا کێ بەفرێ ئاوازی ئەو مەرگانە بکەوێت؟ دەبوو لەو دیوتەلەکانەوە لەو ئۆقیانوسی لمەدا فێری شتێک بیت، ئەویش لێرە دەواازەیەک نییە بۆ ڕزگار بوون. ئێمە ڕۆژانە یەکەیەکەی ئەو خەڵکانەمان ئەدی زۆر سەیر وەک مۆمێک کۆتایی بە ژیانیان ئاهات ئەتوانەوە. ئاساییترین ڕوودا و لەوێدا مەرگ بوو، بێموبالاتانەش بە مردوەکانماندا ئەڕوانی. چەند دژوارە ژیان کە هەست بکەی لە کۆشکێکدا و دیوارەکانت مردنە و پاسەوانی گۆڕەکەشت سەگە، سەگێک بەقەت مێژووی مردنی غەریبی ئەو برسیە. لەو تاقیگە سەیرەدا حەز و ڕق وەک تف و ماچ ڕوومەتیان تەڕ دەگرت. لێرەدا کچان کەنیزەکێکی بێخزمەت بوون، تەپڵێکی کوژانەوەی حەزەکانی سەیدی بوون. ئەم هەموو سەیدە بەم هەموو فەرمانانەوە لە بارتەقەیەکی ئاهات کە بای لەماوی بەسەر بیاباندا هەڵی ئەکرد بە تەلەکانەوە پارچە پارچەی جەستە ئەکەوتنە سەما. لەو کۆشکەدا مانایەک نەبوو بۆ مناڵبوون و کەس جگەرگۆشەی خۆی بە سۆزەوە نەدەگرتە ئامێز. ئەو مناڵانی لەو کۆشکانەدا دروست ئەکران بەشێک لە جەستەیان مناڵ و لاکەی دیان گورکێکی هار بوو کە هەر کاتێک برسی بۆیە لاکی خۆی بە چڕنوک و ونجڕ دەکرد. تەنانەت زۆر جار دایکی خۆشیان ئەخوارد چونکە بەرهەمی بارانە شەهوەتی بیابان بوون. جارێکی کە کۆڵ و بارەکەم هەڵ ئەتەخێنم و هەست بە ترپێپی کاروانێک ئەەکەم بە دوامەوەن، بەڵام چاوەکانم لەگەڵ تۆزی زەردی بیاباندا ڕۆناکیان ڕۆشتووە بۆیە دەرک بە ڕوخساریان ناکەم. وە هەست دەکەم تەنهام و بەڕوودا و کارستاتەکاندا ئەچمەوە بۆ ڕۆژ شوێنی گێڕانەوە ئەساسێنم. بەردەوام لەبەر خۆمەوە ئەیانڵێمەوە بۆ خۆمیان ئەگەڕمەوە کە لەکوێوە دەست پێ بکەم. من لە زمانی مناڵانی شیرەوە بۆتان ئەگەڕمەوە، ئەگەڕێمەوە ناو کۆشکەکانی مردن و ئەم جارەیان بە پێچەوانەوە لە هەگبەی ژیاندا ئەشێت دەرۆزەبانی دۆزەخ عاشق بێت. چی دەربارەی تروسکەیەکی ڕامکراوی ناو کوورەیەکی ئاگر بزانیت؟ لەو ژوورانەدا کەشەوانە و ڕۆژانە چەندین جار گوڵی عیفەتی کچانیان تیا دەستکەنە دەکرد. لەنێو ئەو هەموو دەستانەی هەستت بە دەستێک ئەکرد جارجار نازشی ئەو قژە شپرزانەی ئەکرد و ئەو ئەشکانی پێدەسەڵاتی ئەسری. هەر لە زمانی ئەوانەوە بۆتان ئەگەڕمەوە کە پاسەوانی ئەو شوورای مەرگا چەند زەلیلانە لە بەردەم ئەو کیژەدا ئەپارایەوە. پاش ئەوە هاوڕێکانی ئەچوون ئەو جەستەناسکەی کە لە پەیکەرێکی دەستکرد ئەچوو کە هونەرمەندێک بە هەموو ئەندێشەکانی خۆیەوە خۆڵقان دەبێتی و تاکەیەک نەسازی تێدا نەکردبێت. لە ئەشک و ئارەقیان هەڵ ئەکێشا. ئەمیش بە دەستەسڕاکەی خۆی ئەو ئارەق و فرمێسکانەی ئەسری و هێندەی کەش بارانی ئەشتی ئەڕژان دەسەر. چەندجار بەدەم گریانەوە ئەپارانەوە وە تکایی لێ کردووە کە تەنها ڕەزامەندی دەربڕێت و خۆشەویستی لێ وەرگرێت تا لەو هەموو بەندانەی قوتار بکات. بەڵام هێندە و توێژەکانیان پێچەوانە ئەهاتەوە هەرگیز ڕێکەوتنێکت بەدی نەدەکرد. ئەو هێندە عاشقانە ئەدوا وەک لە ناو پارکێکی شارێکی ناوەنددا بدوێت. ئەو عاشقانە ئەدوا ئەم دیلانە گوێبیست ئەبوو. ئەو ئەپارایەوە خۆشەویستی لێ وەرگرێ، ئەمیش ئەکڕوزایەوە لە ناوی ببەرێ.
لەبەر ئەوەی جەستەی بە موڵکی خۆی نەدەزانی ئەو بە سەربازەکەی ئەوت تۆش وەک ئەوانی تر کێ حەزت هەبوو بەویستی خۆت دەست بەسەر عەرشی جەستەم دابێنە ئەم ئەیوت جەستە عەرشی نییە من عەرشی تەڵای دڵم ئەوێ ئەو ئەوت لەناو ئەم هەموو داگیرکاریەدا کوا جێیەک ماوە دەستان پێی نەگەشت بێ دڵم خەراباتێکی مەزنە لەگەڵ گوندەکەماندا وێران بووە پاشماوەی گریانە کە دەستی ئەگرێ و بە یەک چاوگێڕان ئەچێتەوە گوند بۆ ئەو ئێوارە شومەی نازانێت چەندێک ئەبێ ساڵێک مانگێک تێپەڕی کردووە کاتی بیرچۆتەوە هەموو کارەساتەکان لە زاکیرەیدا سراونەتەوە تەنانەت ناوی گوند و ڕێو شوێنی لێیاد نەماوە ڕەنگ و شێوەی برا و خوشکەکانی لە هزریدا تابێ کاڵتر و کاڵتر ئەبنەوە سیما و شکەڵاتۆکەی دایکی کە بە حەسرەت قومێ ئاوە گیانی سپارد هەنووکە هەمویان وەک خەیاڵێک بە خێرایی بەبەرچاوی گوزەرەکەن فریشتە سپیەکان ئەیانگێڕایەوە کە درەندەکان ئاهاتنە ژوورەکانەوە سەرەتا گەورە پیاوان کامیان لە هەمووان پلە و پایی زیاتر بووایە لەوەشدا هەر ئەو سەیدی بوو بە بەرچاوی هەمویانەوە یەکێکیان ڕوت ئەکردەوە بۆ چاوشکێنی و هەم بۆ خۆشکردنی ئاگری شەهوەتی هەمووان یەکەم جار لەناو ژوورەکەی ئەماندا و لەناو هەمویاندا ئەوی هەڵبژارد هەرچەند بانکی کرد لە جێی خۆی نەبسوود بە ئاماژەیەک هەمویانی لە دەوروبەری دوور خستەوە وەک شێرێکی دڕندە شاڵاوی بردەسەری ئەویش بەبێ هیچ بەرگریەک وەک بووکە شوشەیەک بەبێ گیان کەوتە سەر زەوی بە تەواوی بە جەستە ڕەشەکەی ئەو قامەتی بلورەی داپۆشی و بە هەموو هێزی کەوتە هێنان و بردننی ئەو پەیکەرە زێڕینە ئەویست خاڵی بێ لە ڕق و ڤالا بێ لە هەوەس پاش ماوەیەک وەک سەرکەوتووترین سەربازی ناو کوشندەترین جەنگ هەستایەوە بەو پەڕی خۆ بە گەورەزانینەوە بەدەم پێکەنینێکی پڕشانازیەوە کەوتە خۆکۆکردنەوە بەڵام کە جەستەی ناسک و بێهەست و سارد و سڕی ئەوی دی هەموو شادیەکانی وەک هەور و تەم زۆر زۆڕەوینەوە ئەگەر ئەو چەند دڵۆپە خوێنەی سەرزەویەکە نەبوایە وای هەست ئەکرد کارەکەی لەگەڵ بووکە شوشەیەکدا ئەنجام داوە ئەم کردارە ڕۆژانە لەلایەن چەندین سەربازی نیشتیمانەوە دووبارە ئەبوونەوە بەڵام ئەو وەک جەستەیەکی مردوو هەناسەشی لە خۆی ئەبڕێ و هەموو پەرچەکردارێکیشی لە خۆیدا ئەکوشت تا ئەوان هیلاکتر بوونایە ئەم سارتر ئەبوویەوە ئەم کاردانەوەیە هەمویانی تووشی شۆک و داڕمان کردبوو چەندین جار دەرزی و جگەرەیان لە سمت و ڕانیان ئەچەقان و ئەکوشانەوە تا هیچ نەبێ لە تاو ئازاری شابێت جوڵەیەک بەخۆی بدا یا ئاهێک جەستەی بجوڵێنێ بەڵام بێسوود بوو دوای هەر جارێک کە بە جەستەیەکی شەکەت و تەزی و لە سەرما هەڵ ئەسانەوە بە جۆرێک کە هەڵمی سارد لە دەمیانەوە دەرئەچوو بە پەلە خۆیان ئەگەیاندە دەرەوە تا بڕشێنەوە و ئەو هەستە لە دڵ دەرکەن کە وایان هەست ئەکرد لەگەڵ مردوویەکدا نووسون ئەو بە دەستە خوشکەکانی ئەوت با جەستەمان خاڵی کەینەوە لە هەستەکان بەرامبەر داگیرکەران زۆر ئاسانە مرۆڤ دەتوانێت بەخۆ بەدەستەوە دانیش دوشمنان بێزار و نیگەران بکات و هەستی سەرکەوتن لە ڕۆ هێنا بکوژێ ئەوسا ئەوان تێدەگەن کە دەتوانن خاکێک کەنە سوتماک بەڵام ناتوانن زمانی خاکەکەی بکۆڕن دەتوانن هەموو خەڵکەکەی بکوژن و دیل و دەربەدەریکەن هەرگیز ناتوان کێوەکانی ڕاگوازن بۆیە تا بۆتان دەکرێت هەستەکاندان بکوژن و ساردکەنەوە تەنانەت بربەرەکانیش مەکەن بربەرەکانیەکانی ئێوە ئاگری هەوەستی ئەوان خۆش دەکات و لە دوجاریشدا ئەوان ئەتوانن بڕیاری خۆیان پستەپێنن من دەزانم ساتی تێهەڵچوونی ئەوان لەگەڵتان وەک ئەوەیە سەدان خەنجەری داخکرا و لە یەک ساتدا بە هەناوتاندا ڕۆ بچێ بەڵام خۆگر بن و لەم بەشەی لەزەتی سەرکەوتن بێبەشیانکەن فریشتەکانی شیر ئەگەڕنەوە لەو ساتەوە کچان ویستیان چاو لەو بکەن ئەو تاداها زیاتر جەستەی سارتر ئەبوویەوە و بەرەبەرە لە پەیکەرێکی بەفری نزیک ئەکەوتەوە لە سوچێکی ژوورەکەدا بە بێدەنگی هەمیشە لە یادی ئێوارە خەمینەکانی گوندا ئەژێ و بەردەوام لە ناو هزریدا دووبارە ئەبوونەوە ئێوارەکانی سەرکانی و قەراغ سیروان ئەو بەردەوام لەگەڵ گوزەشتەدا ڕاز و نیازی بوو هاوڕێکانی کەنیان ئەتوانی وەک ئەو هەستەکانیان ڕامکەن هەندێک جاریش ئێرەیان پێدەبرد چونکە لە هەر جێیەک بواە ئەو جوانەکەی تاجی شای بوو لە سەریا سەرنجی هەموو سەربازەکانیشی بەلای خۆیدا ڕائەکێشا بە جۆرێک هەرکات لەگەڵ ئەمانیش بوونایە بە زمان لەگەڵ ئەمان ئەدوان و چاویان لەسەر ئەو بوو
خۆیان لەمان هەڵ ئەست و هەستیان لای جەستە بلووریەکەی ئەو بوو. ئەمیش بێ ئاگا لە دەوروبەر تا دەها ساردتر و ساردتر ئەبوویەوە. نسرمی جەستەی هەموانی هەراسان و بێزار ئەکرد. بەو هاوینەی بیابان لەرز بەدانە چۆقەی ئەخستن. فریشتەکانی چیرۆک ئەڵێن بێزاری لەو جەستە بەفرینەوەی کرد کە لە بڕیارێکی سەیردا لە ژوورەکەی دەرکرا، وەک سزای مەرگێکی هێواش لە ناوەندی شوورای کۆشکەکانی زیلەتدا لەبەر هەتاوی گەرمی بیاباندا دەیاننا تا دڵۆب دڵۆب جەستەی ببێتە ئاو بتێتە ناو خاکی بێبەرەکەتی بیابان. بەو گەرمایی تەمووز ئەو بوو کە بەفرینە لەبەر گڕەی گەرما و خۆڵی بیاباندا دانرا و ڕۆژانە جەلادە عاشقەکەش بەڕێوڕەسمێکی ئابڕوومەندانە ئەڕۆشتە نزیکی زەلیلانەدا ئەنیشت. لە پاش خۆی هەمیشە جێپێی خوێناوی بەجێ ئەهێشت و هەر کاتێک باسی لەو شەڕانە بکردایە کە بەشداری تێدا کردوون پاڵەوانیەتیەکانی خۆی بگێڕایەتەوە بە لێویدا و لە نێوان دانەکانیەوە خوێن وەک کانیەکی بچکۆلانە هەڵ ئەقوڵا و بە چەناگەیدا دڵۆب دڵۆب ئەتکایە سەر سنگی. بۆیە هەمیشە سنگێکی خوێناوی هەبوو. شانازی بەو خوێنە تەڕەی سەر سنگیەوە ئەکرد کە نیشانی سەرکەوتنی بوو بەسەر دوژمنەکانیدا. ئیدی گرنگ نەبوو دوژمن تاوانبار بێ یا بێتاوان. ئەوەی گرنگە ناونانی ئەمە بۆیان. ڕۆژانە ئەڕۆشت و چەند کاتژمێرێک قسەی بۆ ئەکرد، بەڵام وەڵام نەبوو. ئەو ببووە پەیکەری بەفرین و چەنە بازیەکانی سەربازیش بەردەوام بوون. قسەکان بوونە تکا و تکاکانیش بۆ گریان پاڕانەوە، بەڵام وەڵام نەبوو. هەمیشە ئەو قسانەی دووبارە ئەکردەوە کە لە سەرەتای لاویەوە بۆ کچە شیعەیەکی دراوسەیانی هەڵڕشت بوو. باسی ناکامیەکانی دڵی و بێدادی شەوان و شورا بێ دەرگاکانی دڵی ئەکرد و بە گریانەوە ئەیگوت نازانم، دڵی من کۆشکێکی بێدەرگا بوو، چەندین ساڵە چۆڵە و هەرگیز باڵندەی هەستی بەقەت ئێستا بزیێ و پڕجوڵەن نەبووە. نازانم تۆ چۆن هاتی وە لە چ ڕێیەکەوە خۆت کرد بە ژووردا. من بەدەستی خۆم نییە، ئیتر تۆ بۆ هەمیشە لەو کۆشکەدای گەر لێرەش ئازاد بی لە دڵی مندا هەردیلی. دان بۆ واقعەدا بنێ و بەویستی خۆت بمێنەرەوە تا سنووری دیوارەکانی شاپەڕەکان نەشکێنی. تێناگەم بۆ دەبێ لە وڵاتێکدا من ئەشقم بۆ کچە شیعەیەک هەبێ دوو برای بەدەستی هاوڕێکانم گول لە باران بکرێن وە کچە کوردێک کە کەسوکاری وەک تۆوی سەرشۆڕی بن لە بیاباندا بنێژرێن. ئەو بەردەوام دەگریا. پەیکەرە بەفرینەش تا دەهات دڵی ساردتر و ساردتر و جەستەی بچووکتر دەبوویەوە و گەمەوی بەو قسانەش دەهات کە جەلادێک لە ناوڕقی ئەستوری خۆیدا ئیدا بەگوێی دیلێکی شەڵاڵدا. باسی ئەشق و پێکەوە ژیان ئەکات لە سنووری ماڵێکدا بگرە ژێر پێخەفێکدا. لە کاتێکدا ئەمان لەناو دوو سنووری فراواندا نەیانتوانی بە ئارامی بشین. ڕۆژانە ئەم وشانە دووبارە و سێبارە ئەبوونەوە تا زیاتر هەتا و ڕەشەبای بیابان لی بدانایە ئەو تا دەهات جەستەی هەڵ ئەقرچا و بچووکتر هەبوویەوە و ئەمیش ئەتوایەوە و هەڵمێکی تەم ئاسا لەسەر شانەکانیەوە بەرز ئەبوویەوە. درۆشانەوی دڵۆپە فرمێسکی ناسکی جەستەی خاتونێکی بەفرین وای کرد هەمووان چاودێر بنشەوانە لە بەردەم تروسکەی ئەستێرە کزەکانی ناوتۆزدا و ڕۆژانی بەردەم گڕی شەکەتی ڕۆژ و بای بێ ئیرادە کە بەبێ هیچ زانستێکی جوگرافی لێرە و لەوێ گردەکانی دەگواستەوە. گوێم لە دەنگی پێی کاروانێکە بە شوێنمەوە ئاور دەدەمەوە کەس نابینم، بەڵام گوێم لە دەنگی گۆزە گۆزەی مناڵانە بۆ ئێسکی ژێر لمی خۆیان ئەگەڕێن بە یەکدا دێن و لەسەر کە لەسەرێک ئەبێتە هەرایان کە هیچ کامیانە. لێرە کە لەسەرەکان جیاوازیان نییە، بەڵام هەر زمانیان یەک بێت گرنگ تەمەن نییە چەند بێت. ئێستا دەگەمە یەکەمین جەمسەری ئاوەدانی. دێمەوە هەدوم پڕێتی لە بەسەر هات با باوەڕیش نەکەم، گرنگ ئەوەیە ئەمە مێژووی ئێمەیە.